نەوجەوان دڵێکی ناسک و قسەوەرگری هەیە. قۆناغی نەوجەوانی قۆناغێکی بەرزەخیە، تکایە ژیرانە کار بکەن. نەوجەوان هەر لە سەرەتاوە ئاشنا بکەن بە سەختی و ناهەموارەکانی ژیان تاوەکو لە گەورەیدا بە سەبر و حوسڵە بێت. باوک و دایکی هێژە، دووپاتی دەکەینەوە خۆتان بە دوور بگرن لە سازکردنی ژیانێکی لێوان لێو لە خۆشگوزەرانی بۆ ڕۆڵە نەوجەوانەکەتان. لێبیرتان بێت هاوسەنگی و میانڕەوی باشترین شێوازە بۆ ئەنجامدانی کاروبارەکان. خۆتان نەوجەوانەکەتان بە شێعر و میوزیک و کتێب ئاشنا بکەن. هەندێک کات لەگەڵ ڕۆڵەکەتان چپس و ماست بخۆن و جاروباریش تۆزێک لە ڕوومەتی بسۆن. بەهێڵن جاروبار ڕۆڵەکەتان شاری عاشقانەتان بۆ بخوێنێتەوە. گوێیەکی سەراپا شنەوابن بۆ قسەی منداڵەکەتان. باوک و دایکی هێژە، تکایە گوێ لە قسەکانی ڕۆڵەکەتان بگرن بەر لەوەی کەسانی تر گوێ بۆ بگرن. چی تێدایە جاروبار لەگەڵ ڕۆڵەکەتاندا هەڵپەڕن. لە یادتان بێت باشترین یادەوەریەکانی ڕۆڵەکەتان ئەو بیرەوەریانەیە کە بە خۆشی و شادیەوە لەگەڵ ئێوە بەسەری بردووە. باوک و دایکی هێژە، لە بیری مەکەن کامەرانی و بەختەوەری کاتێک لە ماڵ و خێزاندا ڕەوان دەبێت کە سەرچاوەی داهاتی ئێوە لە جێیەکی پاک و حەڵاڵەوە بێت. لە سەرەتای نەوجەوانیەوە استراتیژەکانی سەرکەوتن فێری منداڵەکەتان بکەن. باوک و دایکی هێژە، پاکبوون و پاکژیان بە ڕەفتار و گفتاری خۆتان لە ناخی منداڵەکەتاندا بڕوێنن. وا دەزانی دوایین جار کە کوڕەکەت دڵسۆزانە لە ئامێزگرت و وتت خۆشم دەوێت کەی بووە. باوک و دایکی هێژە، هەر چەند ڕۆڵە باڵغەکەتان سەبارەت بە ئێوە کەل لە شەق بێت بە هەمان ئەندازە پێویستی بە ئەشک و خۆشەویستی و مهرەبانی ئێوە هەیە. لە یادتان بێت نەخێروتن فێری ڕۆڵەکەتان بکەن. لە یادتان بێت نەخێروتنێکی کە لە استراتیژە بنەڕەتی و گرنگەکانی دەستڕاگەیشتن بە ژیانێکی باش، شایستە و تەندروست. هەندێک جار لەگەڵ ڕۆڵەکەتان لەمەڕ کێشەکانتان گفتوگۆ بکەن و داوای لێ بکەن ڕاوبۆچوونی خۆی دەرببڕێت. باوک و دایکی هێژە، لە یادتان بێت کە هاوڕێی گرنگترین و سەرەکیترین و کاریگەرترین ڕۆڵ دەگەڕێت لە ژیانی کوڕ و کچەکانتاندا، چونکە دووگا لە دۆڵێکدا بن ڕەنگی یەک نەگرن، خوی یەک دەگرن. کەواتە تکایە چاودێرێکی هەست پێ نەکرا و ئاماژێکی لەسەرخۆ و لێوڕێژ لە میهرەبانی لە پێناو هەڵبژاردنی هاوڕێی ڕۆڵەکەتاندا بەخەرج بدەن. باوکی هێژە، جاروبار بە ڕۆڵەکەت بڵێ ڕووناکی دڵی بابا زۆرم خۆش دەوێت. هاوڕێگرتن زەرورەتێکی حەتمیە، بەڵام ئاگایانە ڕوانین و چاودێریکردن لەبیر مەکەن. باوکی هێژە، هەر کارێکی ئێمە پەرچەکردارێکی دەبێت، کەواتە پاروی حەرام مەخەرە ناودەمی خێزانەکەتەوە. ڕۆڵەکەی خۆتان فێر بکەن کە لاشەی خۆی خۆش بێت و ڕێزی بگرێت. هەرگیز 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 گاڵتە بە ڕۆڵە باڵغەکەی خۆتان مەکەن و کەسێتی لاواز مەکەن. بهێڵن لە ساڵەکانی دواتردا پەردەی زەینی ڕۆڵەکەتان سەرشار بێت لە یادەوەری ڕەنگاڵە لەگەڵ ئێوە. باوەڕ بکەن ئەگەر کەشی ماڵەوە بە شادی بهێڵنەوە ڕۆڵەکەتان خۆشەویستێکی زۆری بۆ حەزوری ئێوە دەبێت. ئاتاجەکانی ڕۆڵەکەتان دەستەبەر بکەن، بەڵام قەناعەتکردن و قانیعبوون ئەقڵی بژێویشی فێر بکەن. ڕۆڵە باڵغەکەتان فێر بکەن کە لاشەی ئەو تەنها جارێک پێی بەخشراوە و دەبێت ئاگاداری بێت و وزەی خۆی لە شتی بێکەڵکدا خەرج نەکات، بێگومان لە ساڵانی دواتردا ڕوبەڕووی لاشێکی داتەپی و دەبێتەوە. هەر لەم ڕۆژانەوە بەڕێبردنی هەست فێری منداڵەکەتان بکەن، چونکە یەکێک لە پایەسەرەکی و گرنگەکانی ژیانێکی شایستەیە. باوکی هێژە، حەزور لە ماڵەوە مانای ئەوە نییە کە تۆ ڕۆژنامە بخوێنیتەوە و سێری فۆتباڵ بکەیت. ئامادەبوون لە ماڵەوە واتە خۆتان وەڵامەکەی باشتر دەزانن. هەندێک جار منداڵەکەتان لەسەر خەوڵدان و ڕێسکردن ڕابێنن. باوک و دایکی هێژە، ڕۆڵە باڵغەکەی ئێوە لەم تەمەنەدا لە مۆچیاری بێزارە و عاشقی گفتوگۆیە. تەمبەڵی یەکێکە لە تایبەتمەندیەکانی کەسێتی هەر مرۆڤێک کە بە چاودێری و دەستڕەنگینی ڕەفتاری و گفتاری باوک و دایک لاواز یان بەهێز دەبێت. جیاوازیکی ئەوتۆ لە نێوان خۆگرتن بە مادە هۆشبەرەکان و تەمبەڵیدا نییە. باوکی هێژە، هەوڵ بدە لانیکەم هەردوو مانگ جارێک کۆبوونەوەی خێزانی ڕێک بخەیت لە ئاساوەرەکانی سەرسام دەبیت. باوک و دایکی هێژە،
گرێدانی کۆبوونەوەی خێزانی یەکێکە لە دیاردەسەیرەکانی دەروونزانی پراکتیکی بۆ نەهێشتنی گرفت و ئالۆزیە ڕەفتاری و گفتارەکانی ئەندامانی خێزان. تکایە هونەری ناڕەزایی دەربڕینی مؤەدەبانە فێری ڕۆڵەکەتان بکەن. ڕۆڵەکەتان فێر بکەن کە هیچ هۆیەک نییە تا هەمووان ئەویان خۆش بێت. فێری بکەن تا هەڵە نەکات ناتوانێت فێر بێت، بەڵام هەرگیز دوو جار هەڵەیەک دووبارە نەکاتەوە و بزانێت هەندێک لە هەڵەکان هەموو تەمەن بەبا دەدات. نەرمونیانی و پۆزشخوازی و سوپاسگوزاری سەرەتا خۆتان کاری پێ بکەن، پاشان وەک سەرمەشقێک ڕۆڵەکەتانی لەسەر ڕابێنن. ئیمان، ئیمان، ئیمان لە نەخی ڕۆڵەکەتاندا بەدامەزراوەی بکەن تاوەکو لە ساڵەکانی داهاتوو خۆیدا بۆ هەمیشە لە پارێزبەندیەکی ئەخلاقی و ئارامی دەرونیدا ژیان بەسەر ببات. باوک و دایکی هێژا، ڕۆڵەکەتان لەبەر خاتری پارە و پول ئێوە بەبیر ناهێننەوە، بەڵکو زۆرتر لەبەر ئەو بیرەوەریە خۆشانەی کە لەگەڵ ئێوە هەی بۆ بەبیردێنێتەوە. باوک و دایکی هێژا، باشترین میراتی ئێوە بۆ منداڵەکەتان فێرکردن و پەروەردەی شایستەیە. کارێک بکەن کە منداڵەکەتان شانازی بکات بە جۆری ڕەگەزی خۆیەوە. باوک و دایکی هێژا، لێبیرتان نەچێت کە ڕۆڵەکەی ئێوە هەمان منداڵی باڵابەرزە کە پێویستێکی حەتمی بە خۆشەویستی دڵسۆزانەی ئێوە هەیە. هەرگیز وا نەزانن لاوانی تاوانکار کە وێنەکانیان لە تیڤیەکان و لاپەڕی ڕۆژنامەکاندا دەبینن لە هەسارێکی ترەوە هاتوون. ئەوان دایک و باوکێکیان هەبووە کە ڕۆژێک شانازیان پێوە دەکردن، بەڵام لە ئەنجامی کەم تەرخەمی و نەزانکاریەکانیان منداڵەکەیان سەریان لە زیندانەوە دەرچوو. باڵغبوونی سێکسی کچان لە نزیکی تەمەنی 12 ساڵیەوە دەست پێ دەکات و کچ لەو پەڕی سەرسامیدا بینەری یەکەمی سۆڕی مانگانەی دەبێت. دایکی هێژا، کچەکەی ئێوە لە کاتی سۆڕی مانگانەدا پێویستێکی زۆری بە حەزوری گەرم و گوڕ و زانستی و ئاگایانەی ئێوە و ڕێنمایەکانتان هەیە تکایە درێغی منوێنن. دایکی هێژا، باڵغبوونی کچەکەتان جاروبار ڕەنگە دووە بکەوێت یان پێش بکەوێت جێگای نیگەرانی نییە. باوک و دایکی هێژا، دڵڕاوکێ، دڵناسکی، سەرەڕۆیی و زیادەڕێی و شلگیری و خۆڕازاندنەوە، نەئارامی، دزی، ڕەتکردنەوەی خێزان و کۆمەلگا، بەرسێتی ئەوینداری و سۆزباوی لە تایبەتمەندەکانی باڵغبوونن. تکایە بە نەختێک چاوپۆشی و زۆرێک میهرەبانی لەگەڵ منداڵەکەتاندا مامەڵە بکەن. باوک و دایکی هێژا، لەم ڕۆژانەدا ئاگاداری ئەم مەسەلانە بن. هەرگیز لە بەردەم ڕۆڵە باڵغەکەی خۆتاندا بەڕووتی دەرمەکەون. دووپاتی دەکەینەوە لە تەماشاکردنی هەر جۆرە فیلمێکدا لەگەڵ منداڵەکەتان دوور بکەونەوە. زۆر وریای دەنگ و سەدای دەرچوو بن لە ژووری نووسندا. تکایە کاتێکی زیاتر بۆ منداڵەکەتان تەرخان بکەن لە ئەنجامدانی هەر جۆرە گاڵتەوگەپێکی ئابڕوبەرانە، چ بە شێوەی زارەکی لەگەڵ ڕۆڵەکەتان یان بە شێوەی فیزیکی لەگەڵ هاوژینەکەتان زۆر وریا بن. باوەڕ بە خۆشەویستی خوددا و ئازایەتی و لێبوردەیی لە زەین و دڵی ئەودا سیستەماتیزە بکەن. باوک و دایکی هێژا، لێبیرتان نەچێت کە ئێوە باشترین میراتیە کە بۆ منداڵەکەتانی بەجێ دەهێڵن ڕەوشت و ئەدەبە، چونکە هەموو شتێک پێویستی بە ئەقڵە و ئەقلیش ئاتاجی ئەدەب. لەبیرتان نەچێت ئەقڵ دوو بەشە، سروشتی و بەدەستێنراو. واتە ئەمەی منداڵەکەی ئێوە بە شێوەیەکی خودی و سروشتی خاوەنی ئەقڵ دەبێت و ئەو ئێوەن کە بە پەروەردە و فێرکردنی دروست نیوەکەی تری ئەقلی ئەو زیاد و کامڵ دەکەن. باوک و دایکی هێژا، ئەگەر منداڵەکەی ئێوە کارێکی ئەنجامدا کە لە ڕوانگەی ئەخلاقیەوە ناپەسەند بوو، تکایە مەیخەنە ئۆباڵی کۆمەلگا و هاوڕێیان، سەرەتا لەناو خۆتاندا بە دوای هۆکارەکەیدا بگەڕێن. هەوڵ بدەن خۆلیاکانی ڕۆڵە نەوجەوانەکەتان بزانن و پێداویستیەکانی بۆ دەستەبەر بکەن. دایکی هێژا، جاروبار بە کچە گەورەکەت بڵێ ڕووناکی دڵیدایە، زۆرم خۆش دەوێیت. ڕۆڵە نەوجەوانەکەی ئێوە وەک گوڵ وایە، هەوڵ بدەن ژینگەی ماڵەوە وەک گوڵستانێک لێ بکەن تا ئەم گوڵە هەمیشە چەڕ و پاراو بێت. سەیری بەرزی باڵای ڕۆڵەکەتان مەکەن، جاروبار لە ئامێزی بگرن و پێی بڵێن کە زۆرم خۆش دەوێیت. باوک و دایکی هێژا، کوڕان پێیان خۆشە بە شان و بازویاندا هەڵ بدەن، کچان پێیان خۆشە ستایشی جوانیەکەیان بکرێت. منداڵەکەتان وا ڕامەهێنن کە بۆ ئاسوودەکردنی ئەو هەر شتێکی لە دنیادا بە دیاری پێ بدەن. خۆشەویستان، لەگەڵ ڕۆڵەکەتان دەربارەی جگەرە، مەشروب، مادەی هۆشبەر، ڕەگەزی بەرامبەر گفتوگۆ بکەن تا ناچار نەبێت لە کەسانی تری ببیستێت. باوک و دایکی هێژا،
کاتێک سەبارەت بە ڕۆڵەکەتان تووشی هەڵە دەبن دان بە هەڵەکەی خۆتاندا بنێن و داوای پۆزشی لێ بکەن. هەمیشە ڕۆڵەکەتان ڕابێنن کە هیچ کارێک نییە ئەو نەتوانێت ئەنجامی بدات. ڕۆڵەکەتان فێر بکەن ئەگەر دەیەوێت 5 خولەک دێرتر بێتەوە بۆ ماڵ پێشوخت ئێوە ئاگادار بکاتەوە یان بە تەلەفۆن پێتان بڵێت. فێری بکەن هەندێک جار ناتوانن بکڕن. هەوڵ بدەن تەنها باوک و دایکێکی باش بن نەک دۆستێکی دڵسۆزی ڕۆڵەکەتان. لەبەر خۆتەوە دووبارەی بکەرەوە. ئەو نەخۆشی دەرونی نییە، ئەو تووڕە نییە، ئەو تەنها گەنجە. هەوڵ بدە لەبەر خاتری هەوڵەکانی زۆرتر هانی بدەیت و دەستخۆشی لێ بکەیت، نەک تەنها لەبەر سەرکەوتنەکانی. هەمیشە ببێت داوەریکردن لەگەڵ ئەو بدوێیت. ئامادە بن ڕۆژێک ڕۆڵە نەوجەوانەکەتان بێتەوە بۆ ماڵ و هەموو بیر و باوەڕەکانی ئێوە بە پوچ بزانێت. ڕۆڵە نەوجەوانەکەتان فێر بکەن گرانکڕین هەمیشە نیشانەی باشی کاڵا نییە. جاروبار لەگەڵ ڕۆڵەکەتاندا بەهەڵەکانی خۆتان پێ بکەنن. ڕۆژی جارێک پێی بڵێن خۆشتان دەوێت. ڕۆڵەکەتان فێر بکەن متمانە وەک توێژاڵێکی ناسک وایە کاتێک لەق دەبێت ماوەیەکی زۆری دەوێت تا هەموو شتێک ئاسایی بێتەوە. هەبوونی دەفتەری بیرەوەری بۆ ڕۆڵەکەتان گرنگە لەم بارەیەوە هانی بدەن. باوک و دایکی هێژا قبوڵی بکەن ڕۆڵە نەوجەوانەکەتان لە چرکە ساتێکدا عاشقانە ئێوە دەپەرستێت و ساتێکی تر لێتان هەڵدێت. جاروبار لەڕێی ڕۆڵەکەتانەوە یارمەتی دامەزراوەیەکی خێرخوازی بدەن و هانی بدەن بەشێک لە پارەکانی هەر چەند کەمیش بێت لەم پێناوەدا خەرج بکات. باوک و دایکی هێژا ئێستا ڕۆڵەکەی ئێوە بۆتە مرۆڤێکی کامڵ هەروە گوڵێک وایە کە بێ ئاگایی ئێوە دەیژاکێنێت. چاوێکی خۆتان بنووقێن و لە هەڵچوون و سەرکێشیەکانی بگوزەرێن و چاوێکی دیکەتان تەواو بەکراوەی بهێڵنەوە و ئاگاتان لێ بێت. لەبیرتان نەچێت هەزاران مامۆستای ئامادەی و زانکۆ تەنها دەتوانن زانستی ئەو فرە بکەن، بەڵام دەرکردنێکی دروست لە مەڕژیان لە ئێوە فێر دەبێت. لە کۆی ڕەفتار و گفتارەکانتان کەواتە هەوڵ بدەن سەرەتا ڕەفتار و گفتاری خۆتان باش بکەن، چونکە مێرولە تەنها بوونەوەرێکە کە بەبێ قسە مۆچیاری دەکات و دەنگی کردەوەکانی ئێوە هەردەم لە دەنگی هاوارەکانتان بەرزترە، کەواتە ئاگاداری کردەوەکانی خۆتان بن. پاری حوتەم خەمۆکی چییە؟ ئەبراهام لینکۆڵن دەڵێت هەنووکە من چارە ڕەشترین مرۆڤی زیندوم. ئەگەر هەستی من لە نێوان هەموو مرۆڤەکانی سەرزەویدا بەش بکەن تەنانەت یەک ڕوخساری چالاک لە دنیادا نادۆزنەوە. لە دنیای ئەمڕۆدا خەمۆکی بەهۆی برەوسەندنی ڕوو لە زیادیەوە لە گشت کۆمەڵگە مرۆیەکاندا بە هەڵامەتی ڕەوان ناوی دەرکردووە. ژمارەی توشبووان لە جیهاندا نزیکەی لە 115 خەڵکی دنیا تووشی ئەم نەخۆشیان. هۆکارەکانی سەرهەڵدانی خەمۆکی شکستی سۆزداریە، مایە پوچبوونی ئابووری، نەخۆشی درێژخایانی خۆشەویستان، مردنی ئازیزان، گۆڕانی کتوپڕ و ناچاری شوێنیان ستایلی ژیان، بۆ ماوەیی نەخۆشی کەسی و چارەسەری توولانی، دابەزینی ڕێژەی هۆرمۆنەکان، پێکاتەی دەروونزانی تاک، فرەکاری گلاندی تایرۆد، وەرگرتنی بەرپرسیارەتی لە ڕادەبەدەر، بەکارهێنانی زۆری مادەی هۆشبەر بەتایبەت مەشروباتی کۆهۆل. ئێستا هەندێک لەو حاڵەتانەش ڕوون دەکەینەوە. بۆ ماوەی ئەو کەسانە دەگرێتەوە کە یەکێک لە خزمەکانیان تووشی خەمۆکی بوو بن. پێکاتەی بایۆشیمی ناوهاوسەنگی لە ڕێژەی مادەکیمایەکانی مێشک و چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ کۆندامی ناوەندی دەماری جەستا. بنیادی دەروونزانی تاک، تایبەتمەندی سەرەکیەکانی کەسێتی کەسێک کە لە ساڵەکانی بەرایی منداڵی و ژینگەی تاکەوە سەرچاوە دەگرێت، واتە هەرچیەک لە قۆناغی منداڵی و لە ژیانی تاک ڕۆدات لە گەورەیدا کاریگەری ڕیشەی و قوڵ لەسەر تێڕوانین و ڕەفتارەکانی تاک لە مەرخوت بەجێ دەیاڵێت. ڕەفتارگەلێکی وەک سەرکوتکردنی زۆری منداڵ، گرنگی نەدان بە منداڵ، سووککردن، ڕێگریکردن، تەمێکردن، ساردوسڕی پەیوەندی خێزانی، نەبوونی پەیوەندی خۆشەویستی ئامێز لە نێوان تاکەکانی خێزاندا. ڕووداوە پڕ لە سترێسەکانی ژیان، لەوانە جیابوونەوەی تاک یا یەکێک لە ئەندامانی خێزان، مردن، نەخۆشی درێژخایانی یەکێک لە ئازیزان، کۆتایی هێنان بە پەیوەندێکی گەرم و گیانی بەگیانی لە دەستدانی کاری ئیداری و هاوشێوەکانی. کەمبوونەوەی ڕێژەی هۆرمۆنەکانیش، کەمبوونەوەی ڕێژەی هۆرمۆنەکان لە ژنانیشدا دەتوانێت ببێتە مای خەمۆکی، لەوانە ئەوەی کە لە سەدادەی ژنان ماوەی هەفتەیەک بەر لە سۆڕی مانگانە تووشیەم گرفتە دەبن و دوای منداڵبوونیش لە 165 ژنان بەهۆی کەمخەویەوە بەڕاچەنینی زۆر بە درێژایی شەو هەستکردن بە بێتوانایی، خەم و پەژارە بەبێهۆ، هەستکردن بە دەرکردن لەلایەن هاوسەر و خۆشەویستان و هەروەها گریانی پایەپەی تووشی کەمی ڕێژەی هۆرمۆنەکان و لە ئاکامدا خەمۆکی دەبن. خاڵێکی گرنگ
ئەم حاڵەتە لە قۆناغی دوای منداڵبوون بۆ ماوەی 3 مانگ درێژەی دەبێت. خەمۆکی لە هەندێک حاڵەتدا دەگۆڕدرێت بۆ شەیدایی و سەرخۆشی. نیشانەکانی خەمۆکی مانیا شەیدایی بریتین لە نەخۆش لەگەڵ وزەیەکی لە ڕادەبەدەر ڕوبەڕوو دەبێتەوە. لە ڕادەبەدەر جوڵە و چالاکی فیزیکی هەیە. لەبارەی خۆی لە ڕادەبەدەر گەزافەگۆیی دەکات. بە خێرایی و پەلە ڕخنە دەگرێت و زۆر بە وردی و دروستی خۆی دەنازێت. هەندێک جار وەهەز دەکات کە پەیوەندی لەگەڵ بوونەوەرە ئاسمانیەکاندا هەیە. شکۆی دەرونی لە ڕادەبەدەری هەیە. جاروبار خۆی بە پێغەمبەر دەزانێت. نیشانەکانی خەمۆکی بریتیە لە کەمی متمانە بەخۆبوون، دابەزینی توانای جەستەیی، دابەزینی توانای زەینی، حەزنەکردن بە ئەنجامدانی چالاکی ڕۆژانە، خەوی توولانی ڕۆژانە، کەمخەوی شەوانە، گریان بەبێهۆ، کەمبوونەوەی ئارەزووی خواردن، خەواڵووی بەردەوام و ڕەتکردنەوەی خێزان و کۆمەڵگا، هەڵهاتن لە کۆمەڵگا، نیگەرانی بەردەوام، هەبوونی دڵەخۆرپەی بەردەوام سەبارەت بە ڕووداوێکی دڵتەزێن کە بەم زوانە ڕوادات، نەبوونی توانای بڕیاردان، بڕوای تەواو بە باوەڕە درۆینەکان، جاروبار خۆی بە بەرپرسیاری تەواوی مەینەتی و تاڵیەکانی دنیا دەزانێت، وەهمی بیستنی دەنگ و شتانێک کە بوونیان نییە، هەبوونی هەستی ماندووتی بەردەوام، هێور و نەرم و نابا و قسەکردن، دابەزینی کێش، ڕەنکەڵ بزڕکان، وشکبوونەوەی دەم بە شێوەیەکی سەرەممەڕ، دڵ تێکەڵاتن، وشکبوونەوە، هەز بە دەستە پاچەی کردن، هەزکردن بە شوێن گۆڕکەی ئازار لە لەشەدا، جاروبار ڕوبەڕووی پڕخۆری زیادبوونی کێش دەبێتەوە، خاوەنی باوەڕ بەخۆبوونی نەرێنی، لە هەندێک حاڵەتیشدا حەز بە خۆکوژی دەکات، زۆر حەز لە دەسەڵات دەکات، خواردنەوەی مەشروباتی کۆهۆلی، پەنابردن بۆ مادەی هۆشبەر و خۆگرتن بە قومارەوە. چارەسەری خەمۆکی. شێوازی چارەسەری خەمۆکی بە دوو شێوەیە: چارەسەری دەرونی و چارەسەری دەرمانی. لە سەدا 85 نەخۆشانی تووشی خەمۆکی بوون ئەگەر لە کاتی خۆیدا سەردانی پزیشکی دەرونی بکەن چارەسەر دەبن. ماوەی چارەسەر بە دەرمان 4 تا 6 هەفتەیە. ماوەی چارەسەری دەرونیش 12 تا 16 هەفتەیە. لە چه دۆخێکدا خەواندنی نەخۆش لە خەستەخانە پێویستە؟ لە دوو حاڵەتدا. ئەسڵەن دەن لە خواردن نادات لەگەڵ ئەوەی کە نیازی خۆکوشتنی هەیە. چەند ڕاستپاردەیەکی گرنگ بۆ چارەسەرکردنی خەمۆکی: بەجێهێشتنی جێخەو لە کاتێکی دیاریکراوی بەیانیدا، زۆرکردنی ڕووناکی لە ناوژووردا، چالاکی وەرزشی، جوڵە و پیادەڕەوی، خواردنی پرۆتین، کەڵک وەرگرتن لە سەرچاوی خۆراکی ڕیشاڵدار، گوێگرتن لە میوزیکی شاد، سیرکردنی فیلمە کۆمیدیەکان، تەماشاکردنی فیلمە ئارام و ناسکەکان، گەشتکردن و تەماشاکردنی دیمەنی سروشتی جوان و دڵگیر، ئاو دەرمانی مەلەکردن و خۆشۆردن لە مەلاوانگەیان دەریا، بەشداریکردن لە کۆبوونەوەی خۆشی خێزانی و هاوڕێیان، سوودوەرگرتن لەو جلوبەرگانی ڕەنگیان کراوە و شادە، بەکارهێنانی زافران لە خواردندا چونکە چالاکی زۆر دەکات، لێخۆشبوون لە خود و ئەوانی تر، خواردنی میوە، نەخواردنی چەوری، ڕووکردنە ئیمان و تێگەیشتنی دروست لە خۆشەویستی خوددا، خوێندنەوەی کتێبە ئاماژدار و چالاکی هێن و ئاراستەکارەکان، خۆشۆردن بە ئاوی شلەتێن، کەڵک وەرگرتن لە دەستەواژە دووپاتکراوەکان. لە سەدا 15 کەسانی خەمۆک خۆیان دەکوژن. لە سەدا 25 لە 100,000 کەس کە جەڵتە لێیان دەدات دواتر تووشی خەمۆکی دەبن. نەخۆشی پارکینسۆن وا باوە کە خەمۆکی لەگەڵدایە. خەمۆکی جاروبار دەبێتە مایی وەسوەسە و وەسوەسەش بە دوو شێوەیە: وەسوەسەی فکری و وەسوەسەی کرداری. وەسواسی فکری ناتوانێت بیرێکی مزاحم لە مشکی خۆی بسڕێتەوە. وەسواسی کرداری بە شێوەیەکی بەردەوام دەستەکانی خۆی یا کەرەستە شەخسیەکانی دەشۆرێت. نووسەر لە ڕوانگەی خەمۆکێکەوە سێری جیهان دەکات و دەڵێت: هەموو شتێک بۆ من مایی بێزاریە، هەموو شتێک بۆ من مایی شەکەتیە و دووبارەیە. نەزانم چی لە دەرونی مندایە کە بەم جۆرە لە پەسا هاواری مرگ دەکات. شاعیر و نووسەری ئینگلیزی ویلیام شکسپیر خەمۆکی لە کتێبی بازرگانی و نیزی بەم جۆرە وێنا دەکات: بەڕاستی نازانم بۆچی تا ئەم ڕادەیە خەمبارم. بێزارم دەکات. تۆ دەڵێیت تۆ بێزار دەکات، بەڵام ئەمەی کە چۆن گیرۆدەی ئەوە بووم، چۆن وەرم گرت، لە چ مادەیەک دروست کراوە، ئەمانە بابەتگەلێکن پێویستە فێریان ببم. خاڵێکی گرنگ هەیە. گروپێک لە دەروونزانان لەو بڕوایەدان لە حاڵەتی چارەسەر نەکردنی خەمۆکیدا نەخۆشی ڕوو لە مادە هۆشبەرەکان دەکات. ئێستا دەچینە سەرباسی خۆگرتن بە مادە هۆشبەرەکان معتاد بوون. پاری 8ەم خۆگرتن بە مادە هۆشبەرەکان لە سەرەتاوە تا ئێستا.
دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم لە ئێستادا زۆرترین زیانی مرۆیی لە جیهاندا بۆ بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان دەگەڕێتەوە. لە کتێبی ئاڤێستادا گیای کانابیس شادانە وەک ماددەیەکی سڕکەر باسکراوە، بەکارهێنانی بەلادان ناوزەت کراوە. سەرباری ئەوەی ئێرانیەکان لەگەڵ کانابیس ئاشنا بوون، بەڵام خۆیان بە ماددە هۆشبەرەکانەوە نەگرت. بقرات بڕوای وایە خواردنەوەی شەراب لە لای ئاریایەکان باو بۆ و بە دوو جۆر سوودیان لێوەردەگرت: چارەسەرکردن و سڵکردن. بەڵام خوددا لە قورئانی پیرۆزدا خواردنەوەی شەرابی لە موسڵمانان حرام کردووە و بەکارێکی شەیتانی لە قەڵەمداوە و دەفەرمێت: ئەی گەلی خاوەن باوەڕان، شەرابخۆری و قوماربازی و کێلپەرستی و گرە و لەسەر تیرانکردن لە کارەکانی شەیتانن، خۆتیانی لێ بپارێزن، بەشکەم تووشی ڕزگاری بن، کە لە سوورەتی مایدە ئایەتی 90 باسکراوە. دۆزەرەوەی ئەلکۆهۆل ئەبوبەکر محەممەد زەکەریای ڕازی ساڵی 251 تا 313 کۆچی و ئەبوو عەلی سینا لە 370 تا 427 کۆچی لە ڕیزی یەکەمین زانەکان بوون لە ئێران کە تایبەتمەندی دەرمانی تریاکیان بۆ دەرکەوت بۆ چارەسەری نەخۆشیەکانیان دەنووسی. حەسەن پێرنیان مێژوونووس و بیرمەندی ئێرانی دەڵێت دەستپێک و برەوسەندنی بەکارهێنانی تریاک لە ئێراندا هاوکات بوو لەگەڵ پرۆسەی گەشەسەندنی وڵاتە ئەوروپیەکان. چاندنی تریاک هاوکات لەگەڵ زۆربوونی معتادەکان و کەمی مادەکان یەکەم جار لە شاری یەزدەوە دەستی پێکرد. لە سەردەمی حکوومەتی سەفەویەکاندا خواردن و بەکارهێنانی تریاک زۆر گشتگیر بوو. شاه عەباس کە لەم مەسەلەیە زۆر تووڕە بوو، فەرمانیدا قلیان کێشان و نێرگەلای یاسا بکرێت و هەر کەسێک بێکێشێک دەمولوتی ببڕن. بەڵام لەو ڕۆوە کە لە ڕژێمە دیکتاتۆریەکاندا یاسا نووسراوەکان تەنها لەسەر پەڕی کاغز دەمێننەوە، ئەم یاساخکردنەوەش کاڵ بوویەوە. لە ساڵی 1928 یاسای سزادانی گشتی پەسەند کرا و بە گوێرەی مادەی 275 ئەو دەستورە بەکارهێنانی ئاشکرای ماددە هۆشبەرەکان قەدەغە کرا. لە ساڵی 1945دا یاسای قەدەغەکردنی چاندنی خەشخاش پەسەند کرا و بوویە مای سەرهەڵدانی ماددەیەکی هۆشبەری تر بە ناوی هێرۆین. لە ساڵی 1980 دۆزینەوە و بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان قەدەغە کرا و سزای لە سێدارەدان بۆ قاچەقچیەکان لەبەرچاو گیرا. پشکی تریەکی معتادەکان سڕایەوە و لەوە بەدواوە خۆگرتن بە ماددە هۆشبەرەکانەوە تاوان و معتاد بە کەسێکی تاوانبار ناسێنرا. ئێستا بابزانین لە دیدگەی دەروونزانیەوە معتاد مانای چییە؟ معتاد بە کەسێک دەڵێن کە توانای خۆ کۆنتڕۆڵکردنی لە بەکارهێنانی دەرمانێکدا لەدەستداوە و هێندە ئەم دەرمانە ماددە سڕکەرە بەکاردەهێنێت تاوەکو زیان بە خۆی و کۆمەڵگە بگەێنێت. خۆگرتن بە ماددە هۆشبەرەکان قەیرانێکی جیهانیە. ئامار و ژمارەی توێژینەوەکان گوزارش لەوە دەکەن کە لە دەیەکانی ڕابردوودا تێبینی پەرەسەندنی ڕۆ لە زیادی ژماری معتادەکان دەکەین و ئەم دیاردەیە کاریگەریەکی قوڵی لەسەر دیاردەکانی دیکە بەجێهێشتووە. تایبەتمەندەکانی دنیای هاوچەرخ معتاد بوون وەک قەیرانێک وێنا دەکات و مەسەلەی معتاد بوون لە ڕیزی چوارەمین قەیران و پرسی جیهانیدایە. یەکەم قەیرانی لە ناوبردنی ژینگە، دووەم قەیرانی هەڕەشەی ئەتۆمی، سێەم قەیرانی هەژاری، چوارەم قەیرانی معتاد بوون و مادەی هۆشبەر. ئێستا دەچینە سەروەختی هۆکارەکانی معتاد بوون. هۆکارە کۆمەڵایەتی و پەروەردەیی و فێرکاریەکان وەکو خێزان، قوتابخانە، هاوڕێیان، میدیا، کاتەکانی بەتاڵی، هەر هەمویان ئەگەر بەنەرێنی کار بکەن و فەسادی کۆمەڵایەتی. هۆکاری ئابووری وەکو هەژاری، کۆچ، بێکاری و قازانجخوازی. هۆکاری سیاسی، جەنگ و سیاسەت. هۆکاری کلتوری، نەخوێندەواری، بێئاگایی لە مەسەلە کۆمەڵایەتیەکان. هۆکارەکانی پزیشکی دەرونی، خەمۆکی و جۆرەکانی لادانی سێکسی. هۆکاری دەروونزانی، ناجێگیری هەستی و سۆزداری، دڵڕاوکێ و بێئۆقرەیی، گرەی خۆبەکەم زانین، متمانە نەبوون بە ئایندە، گەشانەکردنی کەسێتی، هەستکردن بە بێتوانایی. هۆکاری سروشتی، نەخۆشیەکان و چارەسەری خۆسەرانە، ڕۆڵی جەستەیی. هۆکارەکانی سەرهەڵدانی خۆگرتن بە ماددە هۆشبەرەکان لە ئێران لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە. سنوورە کۆنتڕۆڵ نەکراوەکان و دراوسێتی لەگەڵ وڵاتانی بەرەمهێنەری ماددە هۆشبەرەکان و کەوتنە سەر ڕێگای ترانزیت. کێشە دەرونیەکانی زادەی مەسەلەی کلتوری، کۆمەڵایەتی و سیاسیەکان، کێشە خێزانیەکان، کێشە ئابووریەکانی وەک هەڵاوسان، بێکاری قازانجی بەدەستهاتوو لە ماددە هۆشبەرەکان،
گەنجبوونی وڵات لە 175 دانیشتوانی ژێر 35 ساڵ ئاماری ساڵی 2006 و فاکتەرەکانی پەیوەست بەلاوێتی وەک شەڕاشۆیی و چێژوەرگرتن، نەبوونی فێرکاری گشتی، ڕوانگەی لێبوردەیی بەرپرسانی دەوڵەت بەرامبەر بە معتاد وەکو کردنەدەرەوەی کەسی معتاد لە ناونیشانی تاوانبار بۆ نەخۆش، سزای کورتخایەنی زیندان، ئاسان دەستکەوتنی مادە هۆشبەرەکان، گشتیبوون و تەشەنەکردنی مادەی هۆشبەر و معتاد لە کۆمەڵگەدا، چونکە شتێک فۆرمی گشتیبوونی وەرگرت ڕەوایەتیش پەیدا دەکات. نەبوونی چاودێری ئاگایان و زانستی خێزانەکان و بەڕێوەبەرانی فەرهەنگی و ئینتیزامی وڵات، کەلتوری وێرانکەر و تاوان ئاخێزی زاڵ بەسەر کۆمەڵگەدا، نەخوێندەوەربوونی تاوانبار، مانگەکان و وەرزێکی تایبەتی ساڵ، بیرروباوەڕ و تێڕوانینی نەرێنی وەکو بڕوابوون بە سوودی مادە هۆشبەرەکان بۆ چارەسەر، کێشە کۆمەڵایەتیەکانی وەکو کەمبوونەوەی پابەندی ئاینی و لاوازبوونی ڕۆڵی خێزان، بێسەر و سامانی و شێواوی خێزان، نەبوونی کەرەستە و ئیمکاناتی خۆشگوزەرانی و کات بەسەربردنی گونجاو بۆ لاوان کەوەش فاکتەرێکی گرنگە، شێوازە ناپسپۆڕی و نازانستیەکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کە کارایی خۆیان لەدەستداوە و بەرەوسەندنی معتاد بوون گەواهی ئەم مەسەلەیە. نەبوونی جۆرەکانی ئازادی وەک فاکتەرێکی گرنگ، کێشە سێکسیەکان، بوونی جیاکاری جۆراوجۆر لە کۆمەڵگەی جیاوازی چینایەتی. ئێستا سەرنجتان بۆ چەند خاڵێکی گرنگ ڕادەکێشین. لە نێوان بەکارهێنانی مادە هۆشبەر و تەمەنی خۆگرتووەکان پەیوەندیکی پێچەوانە هەیە، واتە گروپەکانی تەمەنی 16 بۆ 24 لە تێکڕای گروپە تەمەنەکانی تر زیانمەندترن. ناڕازیبوون لە هاوسەر و خێزانێکێکە لە هۆکارە گرنگەکانی معتاد بوون. بێکاری یەکێکی ترە لە هۆکارە گرنگەکانی معتاد بوون. دوو گروپ مەیلێکی زیاتریان بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر هەیە. گروپێکی خۆشگوزەران کە بە دوای چێژی زیاتردا دەگەڕێن، گروپێک کە سەرەبای ژیانیان لە زەحمەت و مەینەت و مەحرومیەتدا گوزەراندووە. باوکودایکی هێژە لایەتان بێت ڕەفتار و کردداری تاوانبارانە فێرکاریە و بەشی سەرەکی و بنەڕەتی ڕەفتاری تاوانبارانە لە ناخی گروپی دۆستەگیانی بەگیانیەکاندا ڕوەدات. کێشانی تریاک هەمیشە بۆ دوو ئامانج ئەنجامەدرێت: چارەسەرکردن و سڕکردن. بەڵام گروپێک لە دەروونناسان و کۆمەڵناسان هۆکارەکانی خۆگرتن بە مادە هۆشبەرەکان بۆ دوو دەستە پۆلێن دەکەن: هۆکاری ڕاستەوخۆ، هۆکاری نەڕاستەوخۆ. هۆکارە ڕاستەوخۆکان بوونی معتاد، پەیوەندی لەگەڵ معتاد، بوونی فرۆشیاری مادەی هۆشبەر، زۆری مەواد، هەستکردن بە چێژوەرگرتن لە کێشانی مادەی هۆشبەردا. هۆکارە نەڕاستەوخۆکان وەکو ئامادەگی کۆمەلگا بۆ ڕووکردنە مادەی هۆشبەر، هەژاری کلتوری، جیاوازی توندی چینایەتی، پەروەردەکردنی هەڵەی منداڵان، مەودەی نێوان نەوەکان، کەمبوودی خۆشەویستی، ناسازگاری هاوسەرەکان، سترێسی کۆمەڵایەتی، نەبوونی سەرگەرمی و سەرمەشقی تەندروست بۆ بەسەربردنی کاتی بەتاڵی، بێکاری، قەیرانی لاوی، نەبوونی ئازادی. خاڵێکی گرنگ، یەکێک لە باشترین میکانیزمەکانی بەگژاچوونەوەی مادە هۆشبەرەکان بەگژاچوونەوەی کلتوریە، واتە ڕاهێنان لە قۆناغە بەرایەکانی خوێندنەوە. چۆن کەسێکی معتاد بناسین؟ پێتان دەڵێن گۆڕان و ئاڵۆزی لە کاتەکانی خەو و بێداریدا هەیە، مەیلی بۆ گۆشەگیری هەیە، هاونشینی و دروستکردنی پەیوەندی لەگەڵ کەسانی تازە و گوماناویدا، دابەزینی کێش، گۆڕانی ڕەنگی ڕوخسار بە تایبەت ڕەنگی لێوەکان، خەوە نوچکەبردنەوە، هەڵهاتن لە کاری جەستەیی، بایەخنەدان بە ڕواڵەتی زاهیری و پاکوخاوێنی خۆت، گۆڕینی لە ناکاوی خۆڕەوەشت بە جۆرێک کە تاک بەبێ بوونی پاساوێکی لۆژیکی یان خەمۆکی دەبێت یا دەستەجێ دەگاتە حاڵەتی شەیدایی و شادی ڕۆ لە زیادی، داخستنی دەرگای ژووری شەخصی بە تایبەت کاتێک لە ماڵەوە نییە، زۆربڵەیی و کردنی قسەی پەراکەندە و ناپەیوەندیدار. ئێستا گوێدەگرین لە پرسیار و وەڵامی گروپێک لە معتادەکان تاوەکو لە تایبەتمەندی و خەسڵەتەکانیان ئاگادار بین. باش گوێ بگرن، چونکە بابەتگەلێکی زۆر گرنگتان لەم وەڵامانەوە دەست دەکەوێت. ئایا لە ژیاندا هەست بە تەنیایی تەکەیت؟ وەڵامی بەڵێ لە 98، نەخێر لە 102. ئایا لە ژیاندا هەست بە شکست دەکەیت؟ بەڵێ لە 95، نەخێر لە 105. ئایا بە تەنیا توانای درێژەدان بە ژیانت هەیە؟ لە 155 بەڵێ، لە 145 نەخێر. ئایا کێشەکانی ئەوانی تر بۆ تۆ بایەخیان هەیە؟ بەڵێ لە 115، نەخێر لە 185. ئایا لە باوکودایکی خۆت دڵگرانی؟ بەڵێ لە 187، نەخێر لە 113. ئایا ئەوانی تر بە هۆکاری معتادبوونی خۆت دەزانیت؟ بەڵێ لە 187، نەخێر لە 113. ئایا حەز دەکەیت خۆت بکوژیت؟ وەڵامی بەڵێ لە 167، نەخێر لە 133.
ئایا بڕواد وایە ئەمە چارەنووسی بڕاوە و ناچاری تۆ بوو؟ بەڵێ لە 177 نەخێر لە 123. ئایا وا هەست دەکەیت ڕۆژێک دەتوانیت وازی لێبێنیت؟ بەڵێ لە 140 نەخێر لە 160. ئایا پێت خۆشە لەگەڵ خزمانی خۆت پەیوەندیت هەبێت؟ بەڵێ لە 165 نەخێر لە 135. مژۆڵبوونی هزری تۆ بە درێژایی ڕۆژ چییە؟ لە 125 پارە، مەوادی هۆشبەر لە 145، هەردووکیان لە 130. ئێستا سێرێکی ئەو ئامارانە دەکەین کە لەلایەن گروپی پسپۆڕەکانی هاوڕێی نووسەر لە مەڕۆشی مەعتادەکان لە ئێران وەرگیراوە. بێگومان بابەت و چەمکی زۆر لە هەناوی ئەم ئامارانەدا شاراوەیە. تکایە سەرنج بدەن. ئاماری ڕۆشی گشتی مەعتادەکان لە 185 پیاوانن لە 115 ژنان، لە 155 دێهاتی مەعتادە و لە 145 شاری. ئەم ئامارانە لە حاڵەتی گۆڕانیشدان. لە 155یان خێزاندارن و لە 145یان ڕەبەنن ئەوانەی کە مەعتادن. لە 135یان هیرۆین دەکێشن و لە 135یان تریاک، لە 130ش مەوادەکانی تر. لە 168 مەعتادەکان بێکارن. لە 178 مەعتادەکان تووشی خەمۆکی بوون. لە 126یان بۆ چێژوەرگرتن بەکاری دێنن. لە 122یان بۆ ڕازیکردنی فزۆڵی. لە 107 بەرگەی ئازارگرتن. لە 104 بۆ دەستپێڕاگەیشتنی ئاسان. لە 126 مەعتادەکان کێشەی دەرونیان هەیە. لە 150یان کێشەی سێکسیان هەیە. لە 195 مەعتادان لە ڕێی هاوڕێکانیانەوە مەواد دەستەبەرەکەن. لە 182 مەعتادان لە ڕێی هاوڕێکانیانەوە بە مادە هۆشبەرەکان ئاشنا دەبن. لە 174 مەعتادەکان لە گروپی تەمەنی 15 تا 35 ساڵیدان. لە 184 مەعتادەکان خاوەن بڕوانامەی خواردێ بلۆمن. ئەم ئامارانە لە حاڵەتی گۆڕاندایە و لە ئێستادا کەسانی خوێندەواریش بە تێپەڕبوونی کادڕویان لە مەعتادبوون کردووە. لە 175یان سکاڵان لە هەبوونی دایک و باوکێکی نەساز هەبووە. لە 143 مەعتادەکان تووشی نەخۆشی ئایدز دەبن. لە 147یان خۆیان بە کەمتەرخەم دەزانی. لە 150 لە توشبووان دوای شۆڕشی ئیسلامی 1978 خۆیان گرتووە بە مادەی هۆشبەرەکانەوە. زۆرترینی مەعتادەکان لە پارێزگاکانی خۆراسان، تاران، گیلان، مازندەران و هەمەدانن. کەمترین ڕێژەی مەعتادەکانیش لە پارێزگاکانی سەمنان و مەرکەزیدایە. کۆمەڵناسان لە بڕوایەدان محرومیەتی ئاینی و ئابووری و کۆمەڵایەتی فاکتەری زۆر گرنگن بۆ کەوتنە ناو زۆنگاوی مەعتادبوون و دەرکەوتنی ڕەفتاری دژە کۆمەڵایەتی و دوجار تاوانکاری. باشە، ئەمەش باسێکی تێر و تەسەلی خۆگرتن بە مادە هۆشبەرەکان. باوک و دایکی هێژا زەحمەتێکی زۆر کە لە ئامادەکردنیان بەشەدا کێشامان تەنها بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ئێوە بوو تا دەست بخەینە ناودەستی یەکتر بۆ ڕێگرتن لە سەرهەڵدانی گرفتێکی تر بۆ ڕۆڵەکانمان و زیادبوونی مۆتادێکی تر بۆ کۆمەلگا. کۆمەڵناسان بڕوایان وایە باشترین شێوازی بەگژاچوونەوەی هەژاری ئەوەیە کە خۆمان یەکێک لەوان نەبین. ئێستا بە ئێوە دەڵێن باشترین شێوازی بەگژاچوونەوەی خۆگرتن بە مادە هۆشبەرەکانەوە ئەوەیە کە ڕێبگرین لە مۆتادبوونی ڕۆڵەکانمان، کەواتە چەند خاڵێکی گرنگ و پێویستن دووبارەیان دەکەینەوە. زۆرێک لە مۆتادان سکاڵیان لە باوک و دایکی نەسازی خۆیان هەیە. ژمارێکی زۆر لە مۆتادەکان لە گروپی تەمەنی 15 تا 35 ساڵیدان. زۆرێک لە ئەوان لەلایەن خزم و هاوڕێکانیانەوە مۆتاد بوون. گرۆیەکی زۆر لە مۆتادەکان سەرەتا تووشی خەمۆکی بوون. زۆرێک لە مۆتادەکان لە خێزانەکانیان دەرکراون. زۆرێک لە مۆتادان منداڵانی لوسکەڵە و نازاری خێزانە خۆشگوزەرانەکانن. زۆرێک لە مۆتادان کاتێکی زۆری بێکاری و بێبەرهەمیان هەبووە. باوک و دایکی هێژا تکایە جارێکی تر بابەتەکان گوێ لێ بگرن. بێگومان پێی بە کەمتر خەمی ئەحتیمالیەکانی خۆتان دەبن. باش ئەمەش بزانن کە لە ئێستادا ئێران خاوەنی 4 ملیۆن کەس مۆتادی فەرمیە بەپێی ئەو ئامارەی لە ساڵی 2006 کراوە کە ساڵانە نزیکەی 12 ملیار دلار زیان بە وڵات دەگەێنن. واتە هەر مۆتادێک ساڵانە 3000 دلار زیان بە ئابووری وڵات دەگەێنێت. باسکردنی دوو خەڵ گرنگە. ئاماری مۆتادەکانی ئێران بە خێراییکی زۆر ڕووی لە هەڵکشانە. ئاماری مۆتادە هونەری و سەرگەرمیەکان کە 3 بەرامبەری مۆتادە فەرمیەکان دەبن لەم ئامارانە ڕەچاو نەکراون. بەم دۆخی ئێستای کۆمەلگەوە دەبینین کە مۆتادە هونەریەکان لە ماوەیەکی کووردا دەچنە ڕیزی مۆتادە فەرمیەکانی وڵاتەوە. باشە، پاری خۆگرتن بە مادە هۆشبەرەکان کە لە دیدگەی دەروونناسیەوە دوای خەمۆکی دێتەکایە بە کۆتا دەگەێنین و دەچینە سەروەختی قۆناغی کۆتایی خەمۆکی یان مۆتاد بوون کە خۆکوژیە. مەخابن پێکەوە بەرەو مەملەکەتی خۆکوشتن بەڕێ دەکەوین.
پاری نۆیەم خۆکوشتن لە سەرەتاوە تا ئێستا. دایکم بە خۆکوشتنەکەی بە نرخترین وانەی ژیانی فێر کردم. فێر بووم کە ئێش و ئازار و ناڕەحەتی بە هەر ئەندازەیەک بێت خۆکوشتن ڕێگە چارە نییە. هێندە خراپ نییە کە تەنها ڕێگەی دەرباز بوون لەی خۆکوژی بێت. خۆکوشتن کۆتایی ئازارەکان نییە. دوجار باری مەینەتیەکان دەگوازێتەوە بۆ سەرشانی پاشماوەکان کامەوتەی جان کارلاکە. وشەی خۆکوشتن یەکەم جار لەلایەن قەشە فۆنتن لە ساڵی 1970 زاینی بەکارهێنرا و لە سەردەمی 19هەمدا بەهۆی ئەوەی خەڵک ڕوویان لە خۆکوشتن کرد توێژینەوەی زۆر لەبارەی خۆکوشتنەوە ئەنجام درراوە. پێشینەی خۆکوشتن لە جیهاندا لە هیندستان خەڵک لەژێر کاریگەری توندی ئاینی براهمایی ئەو شوێنکەوتانی کە بەدوای حاڵەتی نیروانە ڕەهابوون لە هەموو ئازارەکان یان چوونە ناو جیهانی فەنابوونی ڕەهادەگەڕان لە میانەی ڕێوڕەسمە ئاینی بەرفراوانەکاندا خۆیان دەپشت. لە چین لەلایەن شوێنکەوتوانی ئاینی بوودا پەریسەند و لەو سەردەمەدا دوو جۆر خۆکوژی هەبوو، ئەوەی بەدوای کەماڵ دەگەڕا، ئەوەی لە بەرامبەر دوژمن هەڵەهات. لە یۆنان خۆکوشتن سزای هەبوو، ئەگەر کەسێک خۆی بکوشتایە تەرمەکەیان ئەسپەردە نەدەکرد و قاچێکیان دەبڕیەوە و لە جەیەکی تر ئەسپەردەیان دەکرد. لە ئیمپراتۆری ڕۆم لە کاتی لە ناوچوونی ئیمپراتۆری ڕۆم ژماری خۆکوشتنەکان پەریسەند، خۆکوشتن لە نێوان کۆیلەکاندا فراوان بوو بەڵام یاساغ بوو. لە بەریتانیا لە ساڵی 1870 زاینی ئەگەر کەسێک خۆی بکوشتایە خەڵک سوکایەتیان بە تەرمەکەی دەکرد. ئەمەش هێمای ناڕەزایی کۆمەڵگە بوو بەرامبەر ئەو کارە. خۆکوشتن لە دنیای هاوچەرخدا بە گوێرەی ڕاگەاندراوێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ژماری ئەو کەسانی لە دنیا خۆیان دەکوژن ڕۆژانە زیاتر لە 1000 کەس دەبێت. خۆکوشتن وەکێک لە خەسارە کۆمەڵایەتیەکان گرفتەکە یەخی گشت کۆمەڵگەکانی گرتوێتەوە بە پێشکەوتو تازە و گەشە سندوەکانەوە. خاڵێک ئەمڕۆ خۆکوشتن لە ڕیزی 5 هۆکاری گرنگی مرگ و مردن لە دنیادا مەطرح دەکرێت. کۆمەڵناسان دەڵێن خۆکوشتن بە تەنها بە ئامانجی لە ناوبردنی کەسەکان جامدرێت، بەڵام کارێکە دەستدرێژی کارانەیە دژی کەسانی تر. هەرچەند بە کارێکی کەسی سێر دەکرێت، بەڵام کاریگەری دوولایەنی لەسەر تاکەکانی کۆمەڵگە هەیە. کلۆدین برۆلا بڕای وایە هەرچەند کە خۆکوشتن تاکانەترین بڕیار و دیاردەیە لە ژیانی مرۆڤدا و بەگشتی بیری خۆکوشتن و ئەنجامدانی یەکێکە لە نیشانەکانی خەمۆکی، بەڵام خەمۆکی تاکە هۆکاری خۆکوشتن نییە. ڕازمێشێل دەڵێت خۆکوشتن واتە خۆکوشتنی خود، بەڵام لە خۆکوشتندا هەمیشە ئەنگێزەی نابودکردن بوونی هەیە و یا ئەگەر بوونی هەبێت پلەی جیاوازی هەیە. بەڵام هێنری و شۆرت بڕوای وایە خۆکوشتن کارێکی شەڕەنگێزانەیە کە زادەی بێبەشبوونە کە لە حاڵەتی خۆکوشتندا ئەم پیا هەڵشاخانە ئاراستەی خودی تاک دەکرێت و لە حاڵەتەکانی هاوشێوەی خۆکوشتنی نەسەرکەوتو یا خۆنواندن بە خۆکوشتن یا خۆکوشتنی ناچاری ڕوادات. نووسەر خۆکوشتن تایبەت بە کەسانێک دەزانێت کە تەنانەت توانای خۆبەدەستەوەدانیان نییە و دەڵێت خۆکوشتن واتە هەڵهاتن لە قەیرانێک لە حاڵەتێکدا کە تەنانەت تاک توانای خۆبەدەستەوەدانیشی نییە. بەڵام جان ساوکی خۆکوشتن تەنها بە دەرەنجامی تێکچوونی باڵانسی ڕۆحی دەزانێت و دەڵێت خۆکوشتن واتە تێکچوونی باڵانسی ڕۆحی و دروستبوونی ڕووداوێکی نائاسایی و قەیرانی. بەڵام سیگموند فرۆید لە بڕوایدایە کەسانێک کە تووشی خۆکوشتن دەبن نەخۆشانی دەرونین کە لە غەریزەی خۆشەویستیدا پوچ بوونەتەوە و لە بەرامبەر غەریزەی مەرگدا ئازادانە دێنە ناو گۆڕەپانەکە. دەرووناسان دەڵێن زۆرێک لەو کەسانی کە خۆیان دەکوژن کەسانێکی سەرشۆڕ، ستەملێکراو، میهرەبان، کەمدوو، هۆگری کۆمەڵگەن کە هیچ دەمێک ئامادەنین ناڕەحەتی بۆ کەسانی تر دروست بکەن و لە هەمان کاتدا هێندە ڕۆحیان لاوازە کە خۆیان بە مرۆڤ هەژمار ناکەن و لە ئەنجامدا دەکەونە بیری لە ناوبردنی خودەوە. هەر بۆیە لە ئەدەبیاتی ئەڵمانیدا هاتووە ترسنۆک خۆی دەکوژێت و ئازار دەژی. بەڵام درۆکاییم بڕوای وایە خۆکوشتن بریتیە لە جۆرە مردنێک کە ئەنجامی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی کردداری ئەرێنی یان نەرێنی خودی قوربانیەکەیە کە خۆی دەیزانی بێگومان دەبێت بەم ئاکامە بگات. نووسەر خۆکوشتن بە خۆدوڕاندنی ڕۆح دەزانێت و دەڵێت کەسانێک کە لە ڕووی ڕۆحیەوە لاوازن بە درێژایی ژیان خۆیان هەمیشە و لە هەر کارێکدا پشت بە کەسانی تر دەبەستن. کاتێک پشتیوانەکەی خۆیان ئیدی دۆست یان باوک دایک و ئیشی خۆیان لەدەستدەدەن تووشی هەرەسی ڕۆحی دەبن پاشان پەنا بۆ خۆکوشتن دەبن. جان کارتەریش بڕوای وایە نەخۆشی ڕەوانی کە خۆکوشتنی لێ دەکەوێتەوە تایبەت نییە بە چینێک یان تەمەنێکی تایبەتەوە. نەخۆشە ڕەوانیەکان لە خەڵکانی چینە جیاوازەکان و
لە تەمەنە جیاوازەکاندا و لە هەردوو ڕەگەزی ژن و پیاویشدا دەبینرێت. جان کارتر بڕوای وایە نەخۆشی ڕەوانی کە خۆکوشتنی لە دەکەوێتەوە تایبەت نییە بە چینێک یان تەمەنێکی تایبەتەوە. نەخۆشە ڕەوانیەکان لە خەڵکانێکی نەجیاوازەکان و لە تەمەنە جیاوازەکاندا و لە هەردوو ڕەگەزی ژن و پیاودا دەبینرێت. ئێستا دەچینە سەر ئەو هۆکارە گرنگانەی کە ئەنگێزەی خۆکوشتن لە چاکدا بەدی دێنن. هۆکارە گرنگەکانی خۆکوشتن: خەمۆکی، خۆگرتن بە ماددە هۆشبەرەکان، ناکۆکی ژن و مێردایەتی، شکست لە خۆشەویستی، مایەپوشبوون لە ئابووری، شکست لە خوێندن، بێکاری، هەژاری معنەوی، هەژاری مادی، تەلاق، نالەباربوونی دۆخی ژیان، ئاڵۆزی کەسێتی، ترس لە ئاشکرابوونی کارێکی ناشایستە، نەخۆشی درێژخایەن و چارەسەری توولانی، ناومێدی سەبارەت بە ئایندە کە لە هەژاری معنەویەوە سەرچاوە دەگرێت، لە دەستدانی ئیمان کە لە هەژاری معنەویەوە سەرچاوە دەگرێت، دووبارەبوونەوە یان بینینی خۆکوشتنی کەسانی تر، ڕەهابوونی تاک بەرەو چارەنووسی خۆت، ململانەی سیاسی یان مادی، خواستنەکان و نەتوانینەکان، بەهیمەتی لە بەرامبەر دژواریەکان، سەرمەشقبوونی ئامڕازەکانی پەیوەندی گشتی، لە دەستدانی پێگەی کۆمەڵایەتی و پەرکەم و هەزایانی بەردەوام، ترس لە ئایندە، ئیرەیی، پەشیمانی تاڵ لە ڕابردوو، مردنی ئازیزان و دەرکران. ئێستا سێرێکی خەڵا گرنگەکانی خۆکوشتن دەکەین. خۆکوشتن لە نێوان خوێندەواراندا لە نەخوێندەواراندا زۆرترە. پیاوان وە باوە بە تەناو ژنان بە خۆسووتاندن یان ژەهری کشت و کاڵی خۆیان دەکوژن. پیاوان زۆرتر لە ژنان خۆیان دەکوژن. پیاوان لە ئەنجامدانی خۆکوشتندا لە ژنان سەرکەوتووترن. ژنان لە زۆر حاڵەتدا خۆنواندن دەکەن لە خۆکوشتندا. پەیوەندی نێوان ئەلکۆلیزم و خۆکوشتن زۆر نزیکە. لە سەدا هەفتەی خۆکوشتنەکان لە کاتژمێر 24 بۆ 4 بەرەبەیانی ئەنجامەدرێت. ڕێژەی خۆکوشتن لە 6 مانگی دووەم زۆر کەمترە لە 6 مانگی سەرەتا. لەبەر ئەم هۆیە کە بە بیانووی ساردی هەوا خێزانەکان زۆرتر لە پاڵیەکدان، ئێستا دەچینە سەر نیشانەکانی سەرهەڵدانی خۆکوشتن. پێشینەی هەوڵی خۆکوشتن یان هەڕەشە بە خۆکوشتن، یاداشت و نامەی خۆکوشتن، نەخۆشیە درێژخایەنەکان، نائومێدی، پێوەستبوون بە دەرمانەوە، بە ساڵاچوون، ئەنجامدانی نەشتەرگەریەکانی ئەم دۆیە یان مناڵبوون، ساڵڕۆژی مردنی یەکێک لە خۆشەویستان. باوک و دایکی هێژا: خەمۆکی زۆربەی جار بە خوگیری و لە کۆتاییدا بە خۆکوشتن کۆتایی دێت. کەواتە حاڵەت و نیشانەکانی خەمۆکی جارێکی تر بخوێننەوە و یەکبەیەکی خاڵەکان بە وردی تێبینی بکەن و لەمەڕ و ڕۆڵەکەتان ڕەچاوی بکەن. باوەڕ بکەن بەر لەوەی وێنای بکەن ڕوادات، کەواتە مەسەلە باسکراوەکان بەکەم مەگرن. نووسینی ئەم بەشە ئازارێکی زۆری بۆمان هەبوو، هیوادارین کە لە ئازارە شیمانەکانیەوە کەم بکاتەوە. باوک و دایکی هێژا: نووسین و دەڕشتنی خۆناغەکانی بەشەکانی کۆتایی بەسەر ئێمەدا زۆر دژوار تێپەڕی، کە ئێوە ئاسان بەسەریدا تێمەپەڕن. ئێستا پێکەوە سەرێکی پوختەی بابەتەکان دەکەین و بەرەو دوایی نوتە. باوەڕ بکەن مایەپووچبوونی دارایی و سۆزداری و مردنی خۆشەویستان بۆ هەمووان دێتە پێشەوە، بەڵام لەم دەریا تۆفانیە بێ سنوورەدا تەنها یەک شت ئێمە دەپارێزێت، ئەویش ئیمانە. ئەگەر لە خۆت و کەسانی تر ببوورید لە زۆرێک لە نەخۆشیەکان لەوانە خەمۆکی پارێزراو دەبیت. لەبیرتان بێت لە دوورە پەرێزیدا مانەوە نە بە ئەرزشە نەژیرانە. باوک و دایکی هێژا: ئەگەر ڕۆڵەکەی خۆت مرۆڤێکی باوەڕدار و وشیار بەباربێنیت، ئاساوارەکانی زۆر زوو دەبینیت. حەزوری زۆرێک لە نەخۆشیە ڕۆحەکان لە گەورەییدا بەرەنجامی پەروەردەی هەڵەیە لە منداڵیدا. هەوڵ بدەن بەردەوام ژینگەی ماڵەوە لێوان بێت لە خۆشی و شادومانی تا ڕۆڵەکەتان زیاتر حەز بکات لە ماڵەوە بمێنێتەوە. خۆباوەڕی ئەرێنی لە ڕۆڵەکەتاندا گەشە پێ بدەن بە دوو شێواز: گفتاری ئەرێنی و پێسپاردنی بەرپرسیارەتی بچووک. باوک و دایکی هێژا: جاروبەر لێگەڕێن ڕۆڵەکەتان لە پاڵ ئێوەدا گوێرە و میوزیکە بگرێت کە دڵی پێوەیە. هەرگیز ڕۆڵەکەی خۆتان دەرمەکەن. هەر لە تافی نەوجەوانی و ڕۆڵەکەتان بە جۆرەها مەوادی هۆشبەری وەکو جگەرە و مەشروب ئاشنا بکەن و بە شێوەیەکی زانستی زیانەکانی بۆ ڕوون بکەنەوە. باوک و دایکی هێژا: بە حوسڵە وەڵامی پرسیاری کوڕکچە نەوجەوانەکەت لە مەڕ خۆگیری بۆ مادە سڕکەرەکان بدەنەوە. لە ئێستادا قوتابخانە، زانکۆ و کۆمەڵگەی ئێمە ژینگەیەکی پاک و ساغڵەم نییە،
کەواتە تکایە ڕۆڵەکەتان بە چاودێری شاراوە بە سۆز و میهرەبانیەوە لە نزیکترین مەودا لە خۆتانەوەدا بنێن، وەڵامێکی ناسکین بۆ شڵەژانە ڕۆحەکانی ئەو بدۆزنەوە. لێتان بێدەکێک لە هۆکارە گرنگەکانی خۆگیری لە ڕاوکێ و بێ ئۆقرەی گرەی خۆ بە کەمزانینە کە بوون و نەبوونی بە ڕەفتار و کردداری ئێوەوە پێوەستە. باوەڕ بکەن کە ڕەفتار و کردداری تاوانبارانە لە فێربوونەکانە، کەواتە ئاگاداری هەمووشۆی ڕۆڵەکانی خۆتان بن. لێتان بێت باشترین ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خۆگرتن بە مادە سڕکەرەکانەوە ئەوەیە کە ڕێگری لە معتادبوونی ڕۆڵەکەمان بگرین. باوک و دایکی ڕێزدار لە 175 معتادەکان گلەییان لە باوک و دایکی ناسازگاری خۆیان هەیە. دیسان دووبارەی دەکەینەوە لە 195 معتادەکان لە ڕێی هاوڕێکانیانەوە مادەی هۆشبەر دەستەبەرەکەن. باوک و دایکی هێژا یەکێک لە هۆکارە گرنگ و سەرەکیەکانی معتادبوون دووچاربوونە بە نەخۆشی خەمۆکی. ڕۆڵە نەوجەوانەکانی خۆتان فێر بکەن کە ژیانی خۆیان خۆش بێت، چونکە تەنها یەک جار دەتوانێت بژی لاشەی خۆی خۆش بێت، چونکە بە درێژایی ژیانی خۆی تەنها ئەم یەک لاشەیی دەبێت. باوک و دایکی هێژا زیان بەرکەوتووترین تەمەنی معتادبوون لە 15 تا 25 ساڵیە، تکایە چاودێری پێویست بە ئەنجام بگێنن. هەوڵ بدەن ڕۆڵە نەوجەوانەکەتان ڕابێنن لەسەر چێژوەرگرتن لە هەمووشۆی خزمان. تکایە ڕۆڵە نەوجەوانەکەی خۆتان بۆ ماوەیەکی زۆر بەتەنها بەجێ مەهێڵن. هەرگیز تۆمەت مەخەنە پاڵ ڕۆڵەکەی خۆتان. ئێستا کە ئێوە دەتوانن سیمای معتادێک بناسن بە وردی و چاودێری هەست پێ نەکراوەوە، نەوجەوانەکەی خۆتان بخەنە ژێر چاودێریەوە. لێتان بێتەر کاتێک دەتانەوێت مام کەمژێک لە دەمی منداڵێک دەربێنن، پێویستە پێشتر شکولاتەیەکی پێ بدەن. بەڕووخۆشی پێشوازی لە هاوڕێ و دۆستەکانی نەوجەوانەکەتان بکەن، بەم کارە لە تایبەتمەندی و خصوصیاتی دۆستەکانی ڕۆڵەکەتان تێدەگەن. باوک و دایکی هێژا ئەگەر ئێوە بۆ چارە و نەهێشتنی خەمۆکی یان معتادبوونی ڕۆڵەکەتان هەنگاوێک نەنێن، تەنها چاوەڕێی ڕووداوێک بن، ئەویش خۆکوشتن. دیسان دووبارەی دەکەینەوە باوەڕی ڕاستەقینە لە ناخی ڕۆڵەکەی خۆتاندا بچەسپێنن. دەزانن هەژاری معنەوی واتای چییە؟ واتە نەبوونی ئیمان. لە بیرتان نەچێت ئیمان دژە ژەهری گشت ئێش و ئازار و شکست و بێبەشبوونەکانە. قبولکردنی شکست فێری ڕۆڵەکەتان بکەن. ڕۆڵەکەتان فێر بکەن شکست نییە، دووەکەوتنی سەرکەوتنە. عەقڵی بژێوی و دەستپێوەگرتن بڕۆڵە نەوجەوانەکەتان فێر بکەن تا تووشی هەژاری دارایی نەبێت. ڕۆڵەکەتان فێر بکەن کە ئەو خۆی حاکمی چارەنووسی خۆیەتی و هەر جۆرە تەقدیرێک دەکرێت بە تەکبیر بگۆڕدرێت. جیاوازی نێوان ئارەزوو و ئامانج فێری ڕۆڵەکەتان بکەن تا دووچاری سەر لە شێواوی نەبێت. هەرگیز 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 لە پێشچاوی ڕۆڵەکەتاندا مشت و مڕ مەکەن. ئەم مەسەلەیەکێکە لە هۆکارەکانی هەڵهاتنی نەوجەوانان لە ماڵەوە. بە ڕۆڵەکەی خۆتان بڵێن ئازیزەکەم، چێژە هەنووکەیەکان خەمە ئایندەیەکانی لە پێشە. دایک و باوکانی ئازیز، مردن بە ڕۆڵەکەتان ڕوون بکەنەوە و تێی بگێنن کە مردن وەک گشت وەرزەکانی ژیان بە ناچاری دێت. ئەگەر ئیمان و ئومێد بە حەزرەتی دۆست لە ناخی ئەودا بچەسپێنن، ڕۆڵەکەتان هەرگیز ترسی ئایندەی نابێت. ڕۆڵەکەتان فێر بکەن هەر شتێک بشارێتەوە ڕۆژێک دەبێتە مای دەردی سەری بۆی. بە ڕۆڵەکەتان بڵێن سەرکەوتنی شەوێک بەرهەمی هەوڵێکی 20 ساڵەیە. دەزانیت بۆچی خۆکوشتن لە نێوان خوێندەوەرەکاندا لە نەخوێندەوەران زۆرترە؟ چونکە لەگەڵ خوێندنی زانستدا قوڵبیرکردنەوە و هەز ناسکیش گەشە دەکات. دەزانیت بۆچی ڕێژی خۆکوشتن لە 6 مانگی دووەمدا کەمتر لە 6 مانگی یەکەمی ساڵ؟ چونکە بەهۆی ساردی هەوا و خێزانەکان ماوەیەکی زۆرتر پێکەوەن، تکایە نەختێک بیر لە مەسەلەیە بکەنەوە. باوک و دایکی هێژا خەمۆکی، معتادبوون و خۆکوشتن پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بە وەرزەکانی ساڵەوە هەیە، کەواتە تکایە هەوڵ بدەن کاتە بۆشەکانی ڕۆڵەکەتان لە وەرزانەدا کە مژۆڵی فیکری یان خوێندنی نییە پڕ بکەنەوە. باوک و دایکی هێژا ئەگەر بە شێوەیەکی شایستە و باش مامەڵە لەگەڵ تایبەتمەندیەکانی باڵغبوونی ڕۆڵەکەتان نەکەن، دەبێت بڵێن چاوەڕێی ڕووداوی تاڵ بن. باوکی هێژا، دایکی ڕێزدار، ئیمان ئەوە نییە کە ڕۆڵەکەتان بە چاو سوورکردنەوە یان هاندان ناچار بە نوێشکردن یان ڕۆژ و گرتن بکەن. ئیمانی ڕاستەقینە دەبێت لە دڵی ڕۆڵەکەی خۆتدا بە دامەزراوەی بکەیت. باوکی هێژا
کاتێک تۆ خۆت گرت بێت بە مادە سڕکەرەکانەوە چۆن چاوەڕوانی ئەوە دەکەیت کوڕەکەت ببێتە کەسێکی نمونەیی. باوک و دایکی هێژە، لێیەتان بێت خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. کاتێک ئێوە دەڕۆن بۆ سەردانی باغیان باخچەیە، کاتێک گوڵە زەریفەکانیان درەختە پڕسەمەرەکان لەوێ دەبینن، یەکەمین قسەتان ئەمەیە کە ئافرین لە باخەوانەکەی. ژیانی خێزانی ئێوەش هەمان باخ و باخچەیە و ڕۆڵەکەشتان هەمان گوڵ یان درەختی میوەیە، کەواتە هەوڵ بدەن ئەم باخچە بژار کرابێت لە هەرێز و گژ و گیازیان بارەکان. ئەم کارش ئەستەمە مەگەر بە ئامادەی کاریگەر و بەردەوامی ئێوە، مەگەر بە ئەنجامدانی ڕەفتاری شایستە و گونجاوی لەلایەن ئێوەوە. هەرگیز وا نەزانن ئەم هەموو نەوجەوانە تاوانکار و معتەدە لە ئاسمانەوە هاتوون. باوەڕ بکەن ئەگەر ئێوەش نەختێک خەمسارد بن و بڕووبیان و بهێننەوە، ڕۆژێککردنەوەی دەرگای زیندان دەبینن بەڕووی منداڵەکەتاندا، کەواتە تا درەنگی نەکردووە پند لەو نەوجەوانانە وەربگرن. بەختەوەر کەسێکە پند لە کەسانی تر وەردەگرێت و نەکبەت کەسێک کە دەبێتە مای پند وەرگرتنی کەسانی تر. باوک و دایکی هێژە، بە خودا سوێنتان دەدەین تا درەنگی نەکردووە تەکانێک بە خۆتان بدەن و خانەکانی مێشکی خۆتان دەست پێ بکەن تا خوا نەخواستە لەوانە نەبن کە ڕۆژێک بەنیگای شێدار و چاوی تەڕەوە لە حاڵاتێکدا کە پەنجەی پەشیمانی دەگەزم بڵێن بریا زووتر لەمانە دەست بەکار بۆم وایە، کەواتە تا درەنگی نەکردووە دەست بەکار بن. پاری دێم دوایین پێیڤ لە نیوەی ڕێدا. قەسەری ئەمین پور دەڵێت قسەکانی ئێمە هێشتا تەواو نەبووە، تا دەڕوانیت کاتی ڕۆشتنە. دیسان هەمان حەکایەتی هەمیشەی بەر لەوەی ئاگادار بیت، ساتی ئۆغرکردنی تۆ ناچار دەبیت. ئای درێغ و حەسرەتی هەمیشەی لە ناکاو چەند زوو درەنگ دەکات. باشە، هەنووکە گفتوگۆکەمان بە کۆتا گەیشت، پێکەوە ئاوڕێک لە ڕابردووە دەینەوە. لە 4 مانگی کۆرپەلەوە کاگیانی بەردەدا دەکرێت و بۆمان باسکردن و لە زاری هەموو کەڵە پیاوانی زانست و ئاینەوە بۆمان وتن کە لە ڕاستیدا پەروەردەی منداڵ لە هەمان 4 مانگی سکی دایکیەوە دەست پێ دەکات. وتمان گشت هەستە ئەرێنیەکان و سترێسەکانی دایک ڕێکەروەک خۆی بۆ کۆرپەلەی 4 مانگانە دەگوازرێتەوە و لە ڕاستیدا نیشانەکانی کەسێتی هەر مرۆڤێک لە گەورەیدا لە ڕەوشی ڕۆحی و ڕەوانی ئەو لە 4 مانگی بەدواوە سەرچاوە دەگرێت. بە ئێوەی دایکی هێژامانوت کە لە بینینی هەر جۆرە فیلمێکی توند و تیژ و خوێندنەوەی لاپەڕی ڕووداوەکانی ڕۆژنامەکان و هەر لە بنەڕەتدا لە هەر جۆرە سترێس و هەڵچوونێکی نەرێنی خۆتان بە دوور بگرن. پاشان بە بیانووی لە دایکبوونی کۆرپەکەتان پیرۆزباییمان لێکردن. پاشان بە وتەی قورئان و لە زاری پێغەمبەر و پزیشکان و دەروون پزیشکانی منداڵانی ئەمڕۆی دنیاوە پێمان وتن کە بۆچی لە دوای لە دایکبوون و لە یەکەم دیداری کۆرپەکەتاندا پێویستە لە سینەی خۆتان شیری بدەنێ. لەبەر دووهۆ دەستگای کردنە دەرەوەی پاشەڕۆی ئەو دەخانەکار و سیستمی هەناوی ئەو لە میکرۆب پاک دەکەنەوە. پاشان لەسەر ڕاستپاردەی قورئان و پزیشکانی ئەمڕۆی دنیا وتمان بێگومان دەبێت تا 2 ساڵ شیری بدەنێ. پاشان ئیمام جعفەری سادق و بنیامین ئیسپاگوتیان بۆ باشخەوتن کۆرپە لە لای چەپی خۆتانەوە بخەوێنن چونکە 9 مانگ خۆی گرتووە بە دەنگی ترپەی دڵی دایکیەوە. پاشان وتمان کە کۆرپە جیاوازی نێوان شەو ڕۆژ نازانێت و ئێوە دەبێت بە پێدارهێشتنەوەی ئەو لە کاتەکانی ڕۆژدا کارێک بکەن کە شەوانە ڕاحەت بخەوێت و هەر لەم ڕۆژانەوە باشخەوتن یان خراپخەوتنی مرۆڤێک لە گەورەییدا دیاری دەکرێت. پاشان بە باوکان مانوت لە کاتی شیرپێداندا پێویستە دایک لە خۆراکێکی باش بەهرەمەند بێت چونکە ڕێکشی لەی ئەو خۆراکانە پێشکەشی کۆرپەکە دەکرێت. ئەگەر کۆرپە تووشی بەدخۆراکی ببێت پێنەگەیشتنی مێشک و دوجار دواکەوتوی زەینی دەبێت. پاشان مانگ بە مانگ لەباری قۆناغەکانی گەشەکردنەوە بۆتان دوین تا منداڵەکەی ئێوە گەیشتە 2 ساڵی. هەر لەم کاتە تا پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت فەرمووی منداڵەکانی ئێوە هەروە گوڵ و درەختەکانن کە بۆ پەروەردە و فێرکردن پێویستیان بە خۆر و سێبەر هەیە. کەواتە منداڵەکانتان لە نێوان خەوف و ڕەجادا پەروەردە بکەن. و ئێمەش وتمان کە ڕەجا هەمان سێبەری درەختە، واتە ئامێزی پڕ لە سۆزی دایک، و خەوف کە هەمان خۆری سووتێنەرە، واتە جاروبار ڕووگرشکردنی باوک. پاشان وتمان کە جیاوازی نێوان هاندان و تەمێکردن فێری منداڵەکەتان بکەن و لە زاری پێشنگانی ئاین و دەروون پزیشکیەوە وتمان
منداڵان بەهاندان باشتر پەروەردە دەبن تا تەمێکردن. پاشان میری باوەڕداران وتی تەمێکردن تایبەت بە گیانلەبەرانە. پاشان زۆر جەختمان کردەوە کە هەوڵ بدەن لەم ساڵانەدا لەگەڵ منداڵ گفتوگۆ بکەن بە وت و وێشکردن، جیاوازی نێوان کارە چاک و خراپەکانی فێر بکەن، چونکە قۆناغی بناغەڕێژی پەروەردەی بەرەی منداڵ لەو تەمەنەدا دەست پێ دەکات. پاشان وتمان پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت فەرموویەتی هاوسەنگی و میانڕەوی باشترین شێوازە لە ئەنجامدانی کاروبارەکاندا، کەواتە تکایە ئێوەش منداڵەکەتان نەزۆر لوسکەڵە باربێن و نەدەریشی بکەن. و پاشان لە زەری دەروونزانانی دنیا وتمان کە قۆناغی 4 ساڵی منداڵ قۆناغی هەڵچوونی منداڵەکەی ئێوە دەبێت و لێرەدایە کە پەروەردەی دروست کۆمەکی ئێوە منداڵەکەتان دەکات، بەڵام هەرگیز سەبوری و سۆز و میهرەبانی لەبیر نەکەن و مەشقکردن لەسەر دۆستایەتی منداڵەکەتان هەر لەم ساڵانەوە دەست پێ بکەن. وتمان لەگەڵ منداڵەکەتان پێ بکەن و لەبیرتان بێت کە منداڵەکانتان بەرپرسیار نین لە کێشەکانی ئێوە، واتە هەرگیز کێشەکانی خۆتان لە دەرەوە مەهێننەوە بۆ ماڵ، مەهێڵن گرفتەکانی کاروباری دەرەوەی ماڵەکەتان بارگرانی بخاتە سەرشانی میهرەبانیتان و پەیوەندی ئێوە لەگەڵ منداڵەکانتان تاریک و لێڵ بکات. پاشان سەبارەت بە دایەنگە و باخچەی ساوایان لەگەڵ ئێوە دوایین و وتمان کە منداڵانی ئێوە وەک ئەو یاریزانانن کە خۆیان بۆ پێشبڕکێکی گەورە ئامادە دەکەن کە بێگومان دەبێت ماوەیەک لە ئۆردۆ بمێننەوە. منداڵەکەی ئێوەش دەبێت بەر لە ڕۆشتن بۆ کەشی ڕاستەقینەی بنەڕەتی فێرکاریە پێویستیەکانی وەک نزم و تەرتیب و پەیوەندی بەستن و کۆمەڵایەتی بوون فێر ببێت. باشە، ئێستا ئامادە بن کە منداڵەکەتان ناو بنێن قوتابی، چونکە 6 ساڵی تەواو کردووە. بەڕاست چەند بابەتێکی گرنگمان لەبیر چوو ئاماژەیان پێ بکەین. هەرگیز لە بەردەم منداڵە 2 ساڵەکەتان خۆتان ڕوت مەکەنەوە. شیاوتر ئەوەیە دوای 2 ساڵان جێخەوەکەی بگۆڕن. لە 7 ساڵیدا دووپاتی دەکەینەوە کە جێخەوەکەی تەنانەت لە برا خوشکەکانیشی جیا بکەنەوە. ئەو فێری بکەن لە 3 کاتدا ئەگەر بیەوێت بێتە ژووری نووسنەکەی ئێوە پێویستە لە دەرگا بدات، چونکە کاتی پشودانی ئێوەیە و ڕەنگە جل و بەرگەکانتان گونجاو نەبێت. بەیانی زوو، دوای نێوەڕۆ، شەوان. دیسان لە زاری هەموو گەورەکانەوە وتمان کە پێویستە مەسەلە سێکسیەکان بە هەر جۆرێک کە بووە لە بەردەیدی منداڵ بشارنەوە و لە بینینی هەر جۆرە حاڵەتێک بە ئامادەی ئەو خۆتان بەدوور بگرن. لەبیرتان بێت ئەمە یەکێکە لە گرنگترین و ژیانترین چەمکەکان لە زێنی منداڵەکەی ئێوەدا کە هەر جۆرە کەمتر خەمیەک دەبێتە مایەی گۆمڕابوونی لە گەورەییدا. لە زەری نووسەرەوە وتوان ئەو گەورانەی کە دەبنە تاوانباری سێکسی کەسانێکن کە لە قۆناغی منداڵیدا بە شێوەیەکی بێباکانە لەگەڵ سێکس ئاشنا بوون. پاشان تکامان کرد بە حوسڵە و تاقەت و ئاگایی منداڵەکەتان لەسەر ئیمان ڕابێن و لە ناخیدا سیستەماتیزەی بکەن، بەڵام سەرەتا خۆتان جیاوازی نێوان ئیمان و ئاین تێبگەن. وتمان کەم قۆناغا یەکێکە لە گرنگترین و هەستیارترین قۆناغەکانی ژیانی منداڵەکەتان، چونکە تا ئێستا هەر خەریکی یاری و سەیران بووە و هەنووکە جددیترین قۆناغەکانی ژیانی دەست پێ دەکات. لەم قۆناغەدا بە ئێوە باوکی هێژامان وت هەرگیز وانەزانن کە دایک بەرپرسی هەموو کارەکانی منداڵە، چونکە لە ڕۆژگارێکدا دەژین کە باوکانیش بە ئەندازەی دایکان بەرپرسی پەروەردەی منداڵن. پاشان بە باوکە ڕێزدارەکانمان وت لە سەرەتای ساڵی خوێندنی منداڵەکەتاندا خۆتان بە دوور بگرن لە تەماشاکردنی فوتباڵ و خوێندنەوەی ڕۆژنامە و تەماشاکردنی فیلمی سینەمایی و ژینگەی منداڵەکەتان بکەن بە ژینگەیەکی ئارام و تایبەت بەوانە خوێندن و بڕۆنە پاڵ ئەو و بەدیتنی سەرکەوتنە سادە و بچووکەکانی دەستخۆشی لێ بکەن، بەڵام جیاوازی نێوان ئافرین و هاندان بزانن. هاندان لە سەرەتای کاردا ئەنجام دەدرێت، دەستخۆشی و ئافرین لە کۆتایی کاردا، چونکە ئەگەر ڕاست نەجوڵێنەوە ئەنجامێکی باشیش وەرناگرن. بێگومان دەزانن کە ئافرینکردن لە کۆتایی کاردایە و هەروەها خەڵاتێکیشی لەگەڵدا دەبێت کە ئەگەر ئێوە ئەم خەڵاتە لە سەرەتای کاردا بە ڕۆڵەکەتان بدەن بێگومان هەرگیز ئەنجامێکی گونجاو و پێویست بەدەست ناهێنن. پاشان لە زاری دەروونزانانەوە وتمان کە منداڵەکەتان فێر بکەن کۆششکردن باشە، بەڵام وەرگرتنی نمرەی 100% هەموو شتێک نییە و نمرەی لەو کەمتریش مەرگی ڕەهانیە. پاشان وتمان هەرگیز خۆتان لە بەرچاوی ڕۆڵەکەتان بە باوکی باشتر نیشان مەدەن و لە زاری عەباسی فەرخیەوە پێمان وتن ئەگەر بتانەوێت پێداویستیە سۆزداریەکانی خۆتان بە ڕۆڵەکەتان پڕ بکەنەوە
هیوایەکی پوچتان هەڵبەستووە. پاشان پێمان وتن هەرگیز 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 منداڵەکەی خۆتان نە بە زارێکی نە بە کردارێکی سووک و بێنرخ مەکەن. نووسەریش پێی وتن سووککردنی منداڵ یەکێکە لە هۆکارە گرنگەکانی لادانی ئەو لە گەورەییدا. و دیسان دووبارەمان کردەوە کە لەبەر هەر هەڵەیەک تەنانەت گەورە منداڵەکەتان سووک و ڕەسوا مەکەن. پاشانێکێک لەو کارانەی کە پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت پێی خۆشە بۆ باسکردن وتمان سڵاو لە منداڵەکانتان بکەن. پاشان لە زاری ئیمامی عەلیە وتمان منداڵەکانتان بە زانستی ڕۆژ پەروەردە بکەن. پاشان لەلایەن گشت دەرووناسانی ئەمڕۆی دنیاوە وتمان شادی و پێکەنینی منداڵان گرنگترین هێمای گەشەکردنی ڕۆحی و جەستەیی ئەوانە. پاشان ئاماژەمان بە مەسەلێکی گرنگ کرد، ئەویش ئەوە بوو کە ئەگەر ئێوە هەر لە بەیانی تا ئێوارە منداڵەکەتان بۆ جۆرە هاوانی زانستی پەروەردەیی بنێرن، دڵنیا بن دوجار منداڵەکەتان پێدەنێتە شوێن پێی ئێوە کەواتە هەوڵ بدەن سەرەتا خۆتان بگۆڕن، چونکە تا ئێوە نەگۆڕێن منداڵەکەتان هەرگیز ناگۆڕێت. وتمان کە ئەم دەستەواژەیەتان لەبیر نەچێت، دەنگی کردەوەکانی ئێوە لە دەنگی هاوارەکان بڵندترە. و ئەم ڕستە قەشەنگەشمان بەوتن مێرولا تاکە بوونەوەرێکە بەبێ دەنگی مۆچیاری دەکات. پاشان تکامان لێکردن ئاواتمان خواست داوامان کرد کەوەی دابنێن هەمیشە لە بەردەم کامێرای وێنەگرتندان، کامێرایەک کە خاوەنی دوو لێنزە و توانای شیکردنەوە و لێک جیاکردنەوەی هەیە و بەجددی نمونە لە ئێوە کۆپی دەکات و ئەو کردار و ڕەفتارانەی کە دیوێتی لە سبەینیەکانی داهاتوی خۆیدا بەرجەستەیان دەکات و پێکەوە بەم ئەنجامە گەیشتین کە ئەگەر کردەوەکانی ئێوە دروست نەبێت هەرگیز نابێت بە تەمای ئەوە بن کە منداڵێکی ساڵحتان دەبێت. مەسەلەیەکی پەروەردەیی تر ئەوە بوو کە وتمان هەرگیزە و هەرگیز جیاکاری لە نێوان منداڵاندا مەکەن. پاشان دایکانی هێژامان ڕاست پارد و وتمان هەرگیز مەهێڵن خۆشەویستی منداڵ ئێوە بگەڕێتەوە لە دەربڕینی خۆشەویستی بۆ هاوسەرەکەتان. ڕوومان لە باوکان کرد و وتمان تکاتان لێ دەکەین کە خۆتان بەدوور بگرن لە هێنانەوەی پارەی حرام بۆ ماڵەوە، چونکە دەرەنجامەکانی دواتر یەخی خۆتان دەگرێت. دواتر لەبارەی خۆچەڕکردنی شەوانە و نینۆ کرۆشتن، ڕێڕۆشتن لە خەودا و پەنجەمژین دوایین کە هەر هەمویان نیشانی و ڕوژمی شاراوە و دڵەڕاوکەی پەنهانن لە ڕۆحی منداڵدا و لە کۆتاییدا و هیچ چارەیەکی نییە جگە لە دەربڕینی خۆشەویستی و سۆز و میهرەبانی لەلایەن ئێوەوە و دەرخانکردنی چەند کاتژمێرێک بۆ کات بەسەربردن لەگەڵ ئەو. پاشان لە ماترسەکانی ڕێگا و ڕێگازانستی و میکانیزمەکانی نەهێشتنیان دوین. پاشان وتمان هۆکارەکانی درۆکردن بریتین لە ترس، سوکسیرکردن، بیرکردنەوەی نێرێنی زاڵ بەسەر خێزاندا، چاوەڕوانی زۆری دایبان بەدەسێنانی خاڵ. پاشان وتمان هەوڵ بدەن بە دەربڕینی وشە ئەرێنیەکان ورەبەرزی و لە کۆتاییدا متمانە بە خۆبوون لە ئەودا بەدامەزراوەیی بکەن کە تاقانە فاکتەری سەرکەوتنی ئەو دەبێت لە ئایندەدا. و زۆر دووپاتمان کردەوە کە بڕێک پارەی دیاریکراو لە ماوەیەکی دیاریکراودا وەک پارەی گیرفان بۆ ئەو تەرخان بکەن تاوەکو لە عەقڵی بژێوی بگات بۆ ئەوەی بەم پەروەردەیە لە بێسەروبەری دارایی پارێزراو بێت. پاشان زۆر ڕامان سپارد کارێک مەکەن ساڵانێک دواتر کاتێک کە منداڵەکەی خۆت دەبینیت لە دڵی خۆتدا حەسرەتیەوە بخۆیت کە بریا کاتێکی زۆرترم بۆ ئەو تەرخان دەکرد. و زۆر دووبارەمان کردەوە کە باوک و دایکانی هێژا منداڵەکەی ئێوە بە نمونە هەڵگرتنەوە و کۆپیکردن و دووبارەکردنەوەی ڕەفتارەکانی ئێوە دەبێتە ئەو شتەی کە ئێستا ئێوەن. پاشان باسی گرنگی جیاوازی عەشق و سێکسمان بۆ کردن کە هەم بۆ ئێوە باش بوو هەم بۆ ڕۆڵەکەتان. زۆر مانوت کە مەسەلەی سێکس لە دیدگای ڕۆڵەکەتان بشارنەوە و لە بەرامبەردا مەسەلەی عەشق ئاشکرا بکەن. و زۆر دووپاتمان کردەوە کە خۆتان بە دوور بگرن لە ئەنجامدانی گاڵتە و یاریکردنی نەشیا و ناشرین لە پێشچاوی منداڵەکەتان، بەڵام بە پێچەوانەوە تام و چێژی عەشق لە ژێر زمانی دڵی ڕۆڵەکەتاندا بچەژن تاوەکو ئەویش لە سبێنە داهاتوەکانی خۆیدا لەگەڵ هاوسەرەکەیدا بە سۆز و مێهرەبانیەوە ڕەفتار بکات. پاشان وتمان بە تەواوی مردن بە ڕۆڵەکەتان ڕوون بکەنەوە، چونکە مردن مەسەلێکی حەتمی و ناچاریە لە ژیاندا و هەردێت، کەواتە هەر لە ئێستاوە ڕوانینێکی دروست و لۆژیکی بۆ مرگ فێر بکەن.
بڕوا بکەن دواتر منداڵەکەتان تێدەگات چه خزمەتێکی گەورەتان باو کردووە. ئێستا چوینە سەر هێزی وشەکان و وتمان کە وشەکان لەگەڵ خۆیاندا هەڵگری وزەیەکی زۆر بەهێزن، هەر بۆی هیچ کاتێک بە ڕۆڵەکەتان مەڵێن چەند گەمژەیت، چەند خەڵەفاویت، تۆ نابیت بە هیچ. ئەگەر ئەم جۆرە وشانە بەکار بهێنیت وەک نەمامێک وایە کە دەیچەقێنیت، کەواتە کاتێک هەنجیرە دڕکێنە دەڕوێنیت چاوەڕێ مەبە گۆڵباخی ئەسڵ بچنیتەوە. دواتر گەیشتینە سەرباسی منداڵانی کەمەندام و وتمان کە هیچ گەڵایەک لە دەر ناکەوێتە خوار مەگەر بە فەرمانی خوا و هیچ ڕووداوێک بڕێکەوت لە دنیادا ڕوونادات. هەرگیز وانەزانن کەسانێک کە منداڵی کەمەندامیان هەیە حتمەن کەوتونەتە بەرخەشم و خینی خوددا و تۆڵەی کردەوەکانیان وەردەگرن، بەڵکو بە پێچەوانەوە دڵنیابن ئەم گروپە لەلای خوداوەند زۆر زۆر لە ئەوانی تر ئازیزترن. پاشان لەسەر زاری پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت و دەروونناسانی ئەمڕۆ وتمان گفتو بەڵێنێک کە بە منداڵەکەی خۆتی دەدەیت لەبیر مەکە و جێبەجێ بکە. پاشان ئەگەر لەبیرتان بێت لەبارەی نانی بەیانی ناشتاوە قسەمان کرد و زۆر زۆر ڕامان سپاردن کە تکایە هەوڵ بدەن ئەم کارە گرنگە ئەنجام بدەن. پاشان گەیشتینە پاری سێم و پەروەردە، واتە لە 14 ساڵی تا 21 ساڵی. لەم بەشەدا لە زاری گشت بیرمەندانی ئاین و زانست لەبارەی پەروەردە و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ نەوجەوان قسەی زۆرمان بۆ کردن. پاشان لە مەڕنیشانە جەستەیەکان و بشێویە ڕۆحەکان و باڵغبوونی سێکسی کوڕان و کچان پێکەوە قسەمان کرد و وتمان لەم کاتەدا کچ پێویستی بە ڕاوێژکارێکی ژن هەیە و کوڕ پێویستی بە ڕاوێژکارێکی پیاو هەیە. وتمان زیادەڕۆی و شلگێری، ئارایشتکردن، دڵناسکی و نائومێدی لە تایبەتمەندیەکانی قۆناغی باڵغبوونن. کەواتە چاوێکتان لە ئاست هەموو ئەم مەسەلانە کە جاروبار ئێوە قەڵس دەکات دابخەن واتە لێبوردن، و چاوێکی دیکەتان تەواو بەکراوەی بهێڵنەوە واتە چاودێری. وتمان کە کچان لە تەمەنی 12 ساڵیەوە تووشی سۆڕی مانگانە دەبن. وتمان کە ترسگەلێکی تایبەت لەم قۆناغەدا لە ڕۆحی نەوجەواندا چەکەرە دەکات، وەکو ترس لە پوچی، ترس لە ئایندە، ترس لە نەگەیشتن بەجێیەک، ترس لە مردن. و لێرەدا کە بوونی دایک و باوکێکی وشێر و دانا بە گرنگ دێتە بەرچاو، دیسان دووبارەی دەکەینەوە ئیمان دژ و ئەنتی هەموو ترسەکانە. وتکامان لە ئێوە کرد کە لە 7 ساڵی بەدواوە ئیمان لە ناخی منداڵەکەتاندا سیستماتیزە بکەن. بێگومان ئیمان دەتوانێت پشت و پەنایەکی شکۆمەند بێت بۆ منداڵەکەتان، تەنانەت کاتێک ئێوەش نەبن. پاشان بۆمان ڕوونکردنەوە کە نەبێت ئەم کارانە ئەنجام بدەن. ئازادی ڕیسپەرانە، هەژمون خوازی، هەڵسەنگاندنی نەرێنی، کۆنتڕۆڵکردنی نەحەزانە، پەروەردەی شلگیرانە، دەستوەردان، دەرککردن و جیاکاریکردن. پاشان وتمان ئەم کارانە ئەنجام بدەن. ئازادی هاوسەنگ، هاندان بۆ بیرکردنەوە، هاوبەشیکردن، تەرخانکردنی بودجە، ڕەفتاری یەکسان، پشتگیری سۆزداری، هاندان بۆ پێکەوە ژیان، هەڵسەنگاندنی ئەرێنی، دەربڕینی خۆشەویستی، منداڵ محوەری، ئازادی هەستەکان و قبولکردنی هەڵەکان. وتمان و دیسان دەیڵێن کە هەموو هەوڵێکی خۆتان لە پێناو باوەڕ بەخۆبوونی ئەرێنی و بەرزکردنەوەی شکۆی دەرونی و لە کۆتاییدا متمانە بەخۆبوونی نەوجەوانەکەتان بەگەڕ بخەن و میکانیزمەکانی ئەو کارەشمان بە تەواوی بۆ ڕوون کردوونەتەوە. ئەوە بیرمان هێنانەوە ئەو کێشانی نەوجەوانەکەی ئێوە ڕوبەڕووی دەبێتەوە بریتین لە غەریزەی سێکسی، خەمۆکی، خۆگرتن بە مادە هۆشبەرەکان و خۆکوژی. باوکی هێژە، کاتێک تۆ ئیمان بە خودا لە ماڵەوە برەو پێنادەیت، چۆن چاوەڕوانی ئەوە دەکەیت منداڵێکی ئیماندار و خواناسەتە بێت؟ دایکی هێژە، کاتێک تۆ درێغی ناکەیت لە هەر جۆرە گاڵتە و گەپێکی بێشەرمانە و نوکتەی سووک لەناو کۆمەڵدا، چۆن چاوەڕوانی ئەوە دەکەیت کچەکەت سەرسەری و بێباک نەبێت؟ باوکی هێژە، کاتێک تۆ درنگانێکی شەو لەگەڵ دۆستان و یا لە گۆشەیەکی کارگەکەتدا بە تەنیا خەریکی خواردنەوەی مەشروب یان کێشانی مادی هۆشبەریت، چۆن چاوەڕوانی ئەوە دەکەیت کە کوڕەکەت لە ئایندەدا معتاد نەبێت؟ دایکی هێژە، کاتێک تۆ لە کاتی چوونە دەرەوە لە ماڵ بە بیانووی کڕین خۆت بە چەندین جۆر شێوە ئارایشت و بۆن خۆش دەکەیت، چۆن چاوەڕوانی ئەوە دەکەیت کە کچەکەت زۆر سەنگین و بە حورمەت جلوبەرگ بپۆشێت؟
کەواتە بۆ هەبوونی منداڵ و ڕۆڵەی شایستە سەرەتا ڕەفتارەکانی خۆتان شایستە بکەن. زۆر ئاگادار بن تەماشاکردنی فیلمە و ڕوژێنەرەکان و ڕوودبوونەوەی ئێوە لە بەردەم ڕۆڵە نەوجەوانەکەتان و ڕەچاونەکردنی زۆرێک لەم مەسەلانە بە زۆر و بەناچاری ڕۆڵەکەی ئێوە تووشی لادانی سێکسی دەکات. وەرکی ئێوەیە کە جیاوازی نێوان عەشق و خۆشەویستی کردن و ئارەزوبازی فێری نەوجەوانەکەتان بکەن. پاشان لەمەڕ خەمۆکی کە ڕەنگە ڕۆڵەکەی ئێوەشی گرت بێتەوە دوایین هۆکارەکانی سەرهەڵدانی نیشانەکانی و میکانیزمەکانی چارەسەرکردنیمان بۆ باسکردن. وتمان ئەگەر ڕۆڵەکەی ئێوە لەم قۆناغەدا نەتوانێت چاک ببێتەوە بێگومان بەرەو قۆناغی دوایی کە مۆعتاد بوونە دەڕوات. کاتێکیش کەس نەچوو بەهانایەوە پەنا بۆ خۆکوژی دەبات، چونکە بە تاقە ڕێگەی قوتاربوون و چارە دەزانێت. ئێستا گەیشتینە کۆتایی قسەکانمان. تەنها قسێکی کۆتایی. باوک و دایکی هێژا. ئێمە ئەم کتێبەمان نە بە تاسی ناو نە بە تەمای ناو بۆ نووسین بەڵکو بە گوتەی دکتۆر شەریعەتی خودا و مرۆڤ و عەشق سپاردەیە کە باری سەرشان میگران کردووە. ئێمەش بە بیانی و خۆشەویستی ڕۆڵەکانی ئەم خاک و ئاوا ئەم زەحمەتە گرانەی چەند ساڵەمان بە مەرەکەبی عەشق و پێنووسی ژان و لەسەر سینەی سپی خامەنووسیەوە و بە هیوای ئەوەی دەست لە ناو دەستیەک بتوانین مرۆڤێک بسازین کە لە داهاتوودا بتوانێت لە جادا پڕلۆفە و پێچاو پێچەکانی ژیاندا هەنگاو هەڵبگرێت و لە پێناو خوددا و خەڵکدا دەستی پەککەوتەیەک بگرێت کە هەر ئەمەش بۆ دڵخۆشی ئێمە بەسە. ئێستاش پێکەوە بەرەو هەوارێک دەکەوینەڕێ کە بەڕواڵەت بچووک و کورتمەودا بەڵام بەڕاستی فراوان و بە ژمارێکی زۆر ڕێن ماوە. دیاری دەستەواژە دووپاتکراوەکان. تا ئێستا نەبینراوە کە منداڵێک بە بێنرخکردن و تەمێکردن پەروەردە بکرێت. لە زۆر کاتدا بیرخستنەوە، چاوپۆشیکردن، پیاهەڵدان و ئافەرین ڕێگری لە بەدکرداری دەگرێت. لە هەندێک کاتدا پێویستە مامەڵەی ڕاشکاوانە لەگەڵ بەدکرداری بکرێت. منداڵان دەبێت دەرەنجامی بەدکرداریەکانیان بزانن. لە خێزانی تەندروستدا ئەرکی باوک و دایک چاودێریکردنی منداڵەکانە. لە خێزانی تەندروستدا پەیامەکان ڕۆن و قابیلی دەرککردنن. لە خێزانی ناتەندروستدا پەیامەکان تەم و مژاوین و گومان و پێشبینیان لێ دەکەوێتەوە. لە خێزانی تەندروستە منداڵ هەمیشە مەحبوبە. لە خێزانی ناتەندروستدا منداڵ شەرمنە و خودی خۆی و ڕەفتارەکانی تێکەڵ دەکرێن. لە خێزانی تەندروستدا چەند مەرزێکی دیاریکرا و ڕێزدارن. لە خێزانی ناتەندروستدا هیچ کەسێک سنوور و تخۆبی نییە. لە خێزانی تەندروستدا هەست و سۆزەکان تەحمل دەکرێت. باوک و دایکی باش لە خێزانی ناتەندروستدا هەست و سۆزەکان تەحمل ناکرێن و کەپت دەکرێن. لە خێزانی تەندروستدا باوک و دایک مامۆستا و سەرمەشقن. لە خێزانی ناتەندروستدا منداڵان مامۆستا و ڕێنمای خۆیانن. لە خێزانی تەندروستدا چاوەڕوانی منداڵان لە ئاست پێگەیشتنی ئەواندایە. لە خێزانی ناتەندروستدا چاوەڕوانیکردن لە منداڵەکان تەبانیە لەگەڵ تەمەنەکانیاندا. لە خێزانی تەندروستدا منداڵان بە شێوەیەکی مامناوەندی و ستایش دەستخۆشیان لێ دەکرێت. لە خێزانی ناتەندروستدا منداڵان بە شێوەیەکی بەردەوام تەمێ دەکرێن و دوور دەخرێنەوە. باوک و دایکی هێژا، تەنها بە تەرخانکردنی ڕۆژی 15 خولەک بۆ منداڵەکەت دەتوانیت ڕێڕەوی گەشەی سۆزداری منداڵەکەت بگۆڕیت. لەیادتان بێت هەرگیز لە ژیان و زەینی ڕۆڵەکەتاندا ڕۆڵی باوکی باشتر منوێنە. تۆ کاتێک مانایکی بە نرخ لە زەینی ڕۆڵەکەی خۆتدا وەردەگریت کە لە پاڵ هاوژینەکەتدا بیت نەک بەرامبەری ئەو. لەیادتان بێت گرنگترین دۆزینەوەی سەردەمی ئێمە ئەوەیە کە بە گۆڕینی فکر دەتوانیت بچیتە سەرگۆڕینی ژیان. تەنانەت کاتێکیش وا هەست دەکەیت تۆ لەسەر حەقیت خۆت لە دەمەرگێری و دۆگمایی بپارێزە. ئەگەر بۆچوونی ئێوە بە ئەندازەی پێویست باشە، پێویستت بە دەمەرگیری نییە و ئەگەر بۆچوونەکەتان باش نییە، دەمەرگیریش بێمانایە. لەبیرتان نەچێت هەرگیز داوا لە منداڵەکەتان مەکەن لە دەمەقاڵەدا پشتیوانی لە ئێوە بکات. لەبیرتان بێت توانە لە زیانیندایە کەواتە لەبارەی ڕۆڵەکەتانەوە زیاتر بزانن. منداڵان بەر لەوەی بایەخ بە گفتاری باوک و دایکیان بدەن، گرنگی بە کردار و ڕەفتارەکانیان دەدەن لە ژیاندا. دنیای نەوجەوانی ڕەنگدانەوەی دنیای باڵغەکانە بەم جیاوازیەی
کە دنیای نەوجەوانەکان پڕشەوقتر، ڕیسپەرانەتر و بێکۆت و بەنترە. باش بیر بکەنەوە لە نێوان سترێسی توند و بە توانایی کەسەکاندا بۆ چارەسەری کێشەکان پەیوەندێکی پێچەوانە هەیە. ڕۆڵەکەی خۆتان هەروەک کتێبێک بخوێننەوە. دۆستایەتی ڕۆڵەکەی ئێوە لەگەڵ تێکڕای دۆستەکانیدا شەمشێرێکی دووردەمە. ئەم دۆستایەتیە لەلایەک بۆ گەشەی منداڵەکەتان گونجاوە، بەڵام هەڕەشە لە مانەوەی منداڵەکەشتان دەکات. ئەگەر بۆ ساڵێک نەخشە دەکێشیت، گەنم بچێنە. ئەگەر بۆ چەند ساڵێک نەخشە دەکێشیت، دەربڕوێنە. ئەگەر بۆ تەمەنێک نەخشە دەکێشیت، خەریکی پەروەردە و فێرکردن بە. کەسێک کە متمانە بە خۆبوونی هەیە پێویستی بە پیاهەڵدانی ئەوی تر نییە. لەبیرتان بێت ئێوە نیگەرانی ئەو شتانە مەبن کە لەبارەی ڕۆڵەکەتانەوە نایزانن. ئێوە نیگەرانی شتانێک بن کە دەربارەی ئەو دەیزانیت و وا دەزانیت ڕاستن. باوک و دایکی هێژە، دوو شتی ڕۆڵەکەتان پێویستە کەم و باش بن. کتێب، هاوڕێ. لە هاوڕێکەم تووڕە بووم، تووڕەبوونەکەم هەڵڕشت و تووڕەیەکەم کۆتایی هات. لە ڕۆڵەکەم تووڕە بووم، تووڕەبوونەکەم قوددا تووڕەتر بووم. بۆ یاریکردن لەگەڵ منداڵاندا دەبێت منداڵ ببنەوە. باوک و دایکی هێژە، ڕۆڵەکانتان بە زانستی ڕۆژ پەروەردە بکەن. منداڵەکانمان ئێمە نەک لەبەر دابینکردنی پێداویستە جۆراوجۆرەکانیان ببیردێنینەوە، بەڵکو لەبەر ئەو خۆشەویستی و مەحەبەتێک کە بە ئەوانمان بەخشیوە. ئەگەر باشترین دۆستم نیت، لانیکەم باشترین دوژمنم بە. ئەگەر خەمخۆرم نیت، گەورەترین خەمم بە. هەرچیەک هەیت باشترین بە. ڕۆڵەکانتان ناچار مەکەن تاوەکو لەسەر دەم و دنیای ئێوەدا بژین. ئەوە ئێوەن کە پێویستە لە دنیا و سەردەمی ئەواندا بژین. ڕۆڵەکەی خۆتان فێر بکەن. هەر کەسێک ماوەیەک زەحمەتی زانست نەکێشێ، تەمەنێک زەلیلی نەزانی دەچێژێت. باوک و دایکی هێژە، منداڵان بە دابەشکردنی مەحەبەتی باوک و دایک زیاتر ئاساجن تاوەکو دابەشکردنی پارە و دارایەکانیان. باوک و دایکی باش، بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکەتان ئەگەر بوویت بەدێ و کێشە نییە کە گەورە بوو فریشتەبوونی ئێوە تێدەگات. بەبوون بە خاوەنی منداڵ دڵی خۆمان لەسەر ڕێداناوە. بە پاراستنی لە ڕادەبەدەر مەودای دیدی ڕۆڵەکەتان سنووردار دەبێت. باوکی هێژە، کاتێک لەگەڵ کوڕەکەت وەک بەستە زمانێک ڕەفتار دەکەیت، ئەو دەگۆڕیت بۆ مرۆڤێکی بێدەست و پێ. زۆر خۆتان مەچەسپێنن بە ڕۆڵەکەتانەوە. ڕۆڵەکەی ئێوە وەک کتێبێک وایە، کاتێک زۆر نزیک بیت ناتوانیت بخوێنیتەوە. باوک و دایکی هێژە، بۆ ئەوەی باوک و دایکێکی باش بن، جاروبار خۆتان بخەنە شوێنی منداڵەکانتان. زەردەخەنەیەک، پەیوێکی ئافرین و دەستخۆشی دەستدان لە پشتی ڕۆڵەکەتانە کە دەتوانێت بیگۆڕێت بۆ پاڵەوانێک. منداڵێک لە سەتی لەدایک بوون تا 18 ساڵی پێویستە لە 4 چەمک تێبگات: عەشق، دیسپلین، ڕێز، هاوکاری. لەبیرتان نەچێت منداڵەکانی ئێمە نەهاتوون بۆ ئەوەی وەک ئێمە بن. کوڕەکانی ئێمە نێر دێنە دنیا، بەڵام مەرد دنیا بەجێ ناهێڵن. کچانی ئێمە مێ دێنە دنیا، بەڵام ژن دنیا بەجێ ناهێڵن. باوک و دایکی هێژە، هەرگیز و هەرگیز دەرهەق بەڕۆڵەکەتان کینە لە دڵ مەبن. باوک و دایکی هێژە، لە 120 مانگی یەکەمی ژیاندا مەفهومی پارە فێری ڕۆڵەکەتان بکەن. ئەم وانە گەورەی ئابووری بەر لە 10 ساڵی دوورە و دوای 16 ساڵی دێرە. باوک و دایکی هێژە، هەندێک لە منداڵان لە 10 ساڵیدا گوڵ دەگرن، هەندێک لە 20 ساڵیدا و هەندێک لە 30 ساڵی. ئەجوول مەبن، لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو بە بەراوردکردن سووک و بێنرخ نەکەن. دایکی هێژە، ئۆتۆمبیل بەبێ بەنزین ناجۆڵێت، منداڵیش بەبێ نانی بەیانی فێر نابێت. باوکی هێژە، مەسەلەی پەیوەندی سێکسی ئێوە لەگەڵ هاوسەرەکەتان بە تایبەت لە 4 مانگی بەدواوە مەسەلەیەکی ژیانی و گرنگ دەبێت بۆ منداڵ و دایکەکەی، تکایە لە ماوەیەدا وریابن و سوود لە ڕاوێژی پزیشکان وەربگرن. بەسەر مەشق بوون، بانسکترین پەیوەکان و جاروبار بە هاوارکردن ڕۆڵەکەتان فێری ڕاستگۆیی بکەن. لەبیرتان بێت ناتوانن ڕۆڵەکەتان بگۆڕن، بەڵام دەتوانن ئارامی پێ بدەن. دایکی هێژە،
کچەکەتان ڕەفتارەکانی ئێوە دەکاتە مۆدێل و نمونەی خۆی و لاسایی دەکاتەوە، هەوڵ بدەن بۆ ئەو نمونەیەکی باش بن. دایکی هێژە کاتێک کچەکەی ئێوە دەبینێت کە ڕێز لە مێردەکەت و خەس و خەزوورت دەگریت، دڵنقێم بە ئەویش لە داهاتوودا بەم جۆرە دەکات. باوکی هێژە خستنە ڕووی نمونەیەکی گونجاو بانتر لە 1000 لە 10,000 وشە پەیڤ و مۆچەری کاریگەری و بەهای هەیە. باوک و دایکی هێژە ژیان کەتەلۆکی ڕێنمایی نییە و باوک و دایک نزیکترین کەتەلۆکی ڕێنمایین کە دەتوانین چنگی بخین، بۆیە هەمومان باوک و دایکمان هەیە. خۆت دان بە خۆتدا بگرە و منداڵەکەشت فێری دان بە خۆدا گرتن بکە. زەمانە گۆڕاوە، ئەم ڕۆژانە باوکەکانیش لە گەورەکردنی منداڵاندا ڕۆڵێکی هاوسەنگیان هەیە لەگەڵ دایکان. دایکی هێژە لە پێش چاوی کچەکەتان هێندە بەسەر مێردەکەتدا پرتەو بۆڵە مەکە. ڕۆڵەکانتان فێر بکەن، بەڵام سەرەتا خۆتان فێر بن کە وشێکی سوپاسگوزاری هەمیشە لە نامێکی توولانی کاریگەری زیاترە کە هەفتەیەک درەنگتر دەنێردرێت. ڕۆڵەکەتان بخەنە بەڕەوتی ڕێژەی ڕووداوەکانی ڕۆژی کۆمەلگا بۆ ئەوەی گەورە ببێت و باڵغ بێت. باوکی هێژە باشترین خزمەتێک کە بتوانیت پێشکەشی منداڵەکانی خۆتی بکەیت ئەوەیە کە ڕێز لە دایکیان بگریت و ڕاچاوی حاڵی ئەو بکەیت. فێری بکەن کە گرنگترین و ژیانترین پرسیاری ژیان ئەمەیە، بۆ ئەوانی تر چی دەکەیت؟ باوک و دایکی هێژە هەرێستا کاتی خۆتان بۆ ڕۆڵەکەتان تەرخان بکەن تا لەسەری پیری ئێوەدا ئەویش کاتتان بۆ تەرخان بکات. لە یادتان بێت کاتێک دەستمان بۆ وەرگرتنی ئەستێرەکان هەڵدەبڕین، ڕەنگە ئەستێرەیەکیش نەیەتە ناو دەستمان، بەڵام بەدڵنیاییەوە دەستمان بە مشتێک گڵەوە ناهێنینە خوار. باوک و دایکی هێژە منداڵەکەتان هەم بدەن کە دەستەکانی بۆ گرتنی هەسارەکان هەڵبڕێت، فێری بکەن کە خوداوەند کۆمەکی ئەو کەسانە دەکات کە کۆمەکی خۆیان دەکەن. باوک و دایکی هێژە یەکەمین ئەزموونی چێژلێنانی سوتاوی کچان قبول بکەن تاوەکو لە داهاتوودا بە تام و چێشترین دەست و پوختەکان ببینن. بە کوڕەکەتان بڵێن ئەوەی کە دەیبیستێت باوەڕی پێ نەکات. باوکی هێژە هەروەک چۆن کچەکەتان گەورە دەبێت و پێدەنێتە ناو تەمەنی نەوجەوانی، تەلەفۆن گرنگترین دۆستی ئەو و خراپترین دوژمنی ئێوە دەبێت. تکایە مەقیڕێنن بەسەریدا و هاوژینەکەتان سەرکۆنە مەکەن، لە بەرامبەردا ئاماژە بۆ ئەم خاڵە بکەن کە ماوە زۆرەکانی گفتوگۆی تەلەفۆنی دەبێتە مای بە فیرۆچوونی کات و پارە. لەبیرتان بێت دەنگی زوڵاڵی لۆژیک لە هەموو جەیەک بیسەری خۆی هەیە، لە کاتێکدا هاوارکردن هیچ بیسەرێکی نییە. لەبیری نەکەن ئەوەی ئەدەب و پەروەردە کەمتر وەربگرێت گوناهەکانی زۆرتر دەبێت. باوک و دایکی هێژە کوڕان لە ململانێ لەگەڵ کچان بۆ سەرنجڕاکێشانی باوک و دایک کەم تفاق و ناسەرکەوتون، بە پێچەوانەی چاوەڕوانی منداڵانێک کە ئیمکاناتی زۆرتریان هەیە کەمتر قەدرزان دەبن. کاتێک سنووربەندی لۆژیکی نەبێت، منداڵەکان کوێرانە ملکەچی دەنوێنن کە لە ڕقی بە خەرجەدەن و دەبنە ئاگری بنکە. فێری بکەن هەبوونی نەزم و تەرتیب بەشێکە لە ژیان و کەرتێکە لە پرۆسەسی گەشە و گەورەبوون. نەزم و تەرتیب یارمەتیدانی منداڵانە تا بتوانن کۆنتڕۆلی خۆیان بکەن و سەبارەت بە خۆیان هەستێکی باشیان هەبێت. نەزم فێرکردن و ئەدەبدادان لە سزادان جیاوازە. بەدڕەفتاری دەرفەتێک بۆ فێربوونی نەزم و دیسپلین دەڕەخسێنێت. فێرکردنی نەزم و تەرتیب پێویستی بە ڕاهێنانە. لەبیرتان بێت فێرکردنی نەزم و دیسپلین پێویستی بە کات هەیە. باوک و دایکی هێژە بە ڕەفتارەکانمان دەبینە سەرمەشقی ڕۆڵەکانمان. ڕازگۆیی ئێمە باشترین شتە کە ڕێگە لەسەر هەڵدانی مەسەلەکان دەگرێت. کاتێک لە ماڵەوە هیچ یاسایەک نەبێت، منداڵەکان ڕەفتارگەلی مەترسیدار لە خۆیان نیشانەدەن یا دووچاری ترس دەبن. دایک و باوکی هێژە کاتێک یاسا سنووردارکردنەکان دادپەروەرانە نەبن، منداڵەکان باشتر پەیڕەویان دەکەن. پاراستن و پشتگیری لە سەلامەتی، هێمنی و بوونی ژیانێکی هاو ئاهەنگ بەڵگەی سەرەکی هەبوونی یاسا و ڕێسایە لە ماڵەوە. لەبیرتان نەچێت ئەگەر منداڵان بەشداری پێ بکەن لە داڕشتنی یاساکانی سنووردارەتیدا باشتر ڕەچاویان دەکەن. باوک و دایکی هێژە چاوەڕوانی ئەرێنی منداڵان لەسەر ڕێڕەوی ڕەفتاری دروست دەخاتە جوڵا. باوک و دایکی ڕێزدار ئافرینی ڕازگۆیانە و دڵسۆزانە نابەراوردکارانە دەتوانێت یارمەتی چاکسازی بە ڕەفتاری منداڵەکان بدات. پاداشتەکان دەتوانن لە زۆر کاتدا بۆ چاکسازی ڕەفتارە نەشیاوەکان زۆر گونجاو بن.
پاداشتەکان بیرمەندانە هەڵبژێرن. پاداشتی لە ڕادەبەدەر ئەنجامێکی پێچەوانەی دەبێت. باوک و دایکی هێژا گفتوگۆکردن و گوێگرتن لە منداڵان لێوەشاوەیەکە کە بە کردار فێریان دەبین. لەبیرتان نەچێت تووڕەیی و ترس و گەمژەیی و خەجاڵەتی لە فەرهەنگدا مانەکانیان لەیەک نزیکە. زۆر جار لەبری ئەوەی بەڕۆڵەکانمان بڵێن چ کارانێک ناتوانن ئەنجام بدەن پێیان بڵێن چ کارانێک دەتوانن ئەنجام بدەن. ئەگەر قسەی خۆمان بە شێوەیەکی سادە لەگەڵ بەڵگەکانمان ڕوون بکەینەوە منداڵان باشتر قسەکانمان قبوڵ دەکەن. بەڕۆڵەکانتان بڵێن ئێمەش هەستمان هەیە، ئێمە وەک باوک و دایک مافی خۆمانە جار جار تووڕەبین. دایکی هێژا فێربوونی شێوازی چارەسەرکردن و یەکلاییکردنەوەی کێشەی منداڵەکان بۆ بوونیەتنانەوەی متمانە بەخۆبوونیان گرنگە و هەڵەکردن بە بەشێکی گرنگ لەم فێربوونە لە قەڵەمەدرێت. باوک و دایکی هێژا منداڵان بۆ داوەری و بڕیاردان قبوڵکردنی ئەنجامە ئەرێنی و نەرێنیەکان پێویستیان بە کۆمەک هەیە. لەبیرتان بێت تووڕەیی منداڵ فرەتر کاردانەوەیکی بەرگریە لە بەرامبەر بێنرخی نەفسە ئەو لە بری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەستی ناومێدی و یا قبوڵکردنی کەمی دەسەڵات تووڕە دەبێت. باوک و دایکی هێژا منداڵێک کە لە هاوتەمەنەکانی دواکەوتووە پێویستی بە بەدەستهێنانەوەی متمانە بەخۆبوونی خۆت هەیە و زیاتر لە هەر کاتێکی تر نیازمەندی کۆمەک و پشتگیریە بۆ مەبەستە بابەتێک یا کارێک کە دڵی پێوەیە بدۆزنەوە. لە دوای ڕوودانی هەر شکستێک دەرفەت بە ڕۆڵەکەتان بدەن کە قبوڵی بکات و اینجا پێکەوە لەبارەی هۆکارەکانیەوە قسە و گفتوگۆ بکەن. منداڵ فێر بکەن کە دەتوانێت بەبێ ئێرەیی دەستخۆشی لە سەرکەوتنی ئەوانی تر بکات. باوکی هێژا بەبێ پەنابردن بۆ توند و تیژی جنێ و سوکایەتی هێز و دەسەڵاتتان نیشان بدەن. ئەو کەسەی فێری ئەدەب ببێت و پەروەردە وەربگرێت بێگومان نفسی سەرکەشی جڵەو دەکات و گوناهەکانی کەم دەبێتەوە. ڕخنە لە کاری منداڵ بگرن نەک خۆدی منداڵەکە. باوک و دایکی هێژا هەرگیز لەبارەی زیرەکی و توانەکانی منداڵەکەتان داوەری نەرێنی مەکەن. زیادەڕەوی لە پیاهەڵدان و ئافرینکردندا منداڵ گێژوێل دەکات. نیشانی بدەن کارە چاکەکانی ئەو کاریگەری ئەرێنی بۆ ئێوە هەبووە. لەبیرتان بێت گەرانتی ئاسایش و ئارامی لە نێوان منداڵان لە ماڵەوە بەرهەمی بە یەکچاو سیرکردنی باوک و دایکە. باش بیر بکەنەوە. باوک و دایکێک کە لە هەلومەرجێکی وشک و دژواردا بارهاتوون حەز دەکەن ئازادی کارکردنێکی زۆرتر بە منداڵ بدەن و ئەوانەی کە لە ئازادیکی زۆر بەهرەمەند بوون سەپاندنی نەزم و دسپلینی توند بە باش دەزانن ناڕەزایی بەرامبەر هەڵبژاردنی هەر یەک لەم دوو شێوازە دەیسەلمێنێت کە هیچ کامیان گونجاو نەبوون. باوکی هێژا زۆربەی جار ڕوونکردنەوە لە تەمێکردن بە سوترە. باوک و دایکی هێژا منداڵ کاتێک دەبینێت دای و بابە پەیوەندێکی گەرم و گڕ و دڵسۆزانەیان هەیە ئەویش پەیوەندی هاو ئاهەنگ دەکاتە مۆدێل و نمونە بۆ خۆی. هەرگیز توانەکانتان بۆ گۆڕینی خۆت بەکەم مەزانن. هەرگیز تواناتان بۆ گۆڕینی ئەوانی تر بە زۆر مەزانن. بە بیانی خۆشحاڵیەوە نییە کە زەردەخەنە دەکەین. خۆشحاڵین مادام زەردەخەنە دەکەین. لەبیرتان نەچێت ناتوانین کارەکان جیاواز ئەنجام بدەیت مەگەر ئەوەی کە هەموو شتێک بە جیاواز ببینیت. زەینی لاواز وەک میکرۆسکۆپ وایە شتە بچووکەکان گەورە نیشانەدات و نیشاندانی شتە گەورەکان دەستەوسانە. زەینێکی ڕق و دڵێکی نەرمتان هەبێت. دەنگیش قارتە ئاگرێکە لە گیرفاندا هەڵدەگیرێت و تووڕەیی شاراوەژ نەنگیەکانی لە ئەوانی تردا ببەخشن و لە خۆتاندا هەرگیز. لەبیرتان بێت پێداویستیەکان دەستەبەر دەکرێن بەڵام چاوچنۆکیەکان هەرگیز. باوکی هێژا ماتۆر وەک پیاوێک وایە هەرچەند زیاتر دەنگ و نەڕێ بێت توانایی کەمتری هەیە. لەبیرتان نەچێت کێشەکان بۆ خۆشحاڵبوون پێویستن. لیستێک لە 20 حاڵەت کە دەتەوێت بەر لە مردن ئەزمونیان بکەیت ئامادە بکە و جاروبار سەیریان بکە. کەسانێک کە لە چێژە گەورەکانی بەساڵاچوون بەهرەمەند دەبن ئەوانن کە چێژەکەمەکانی لاوێتیان کردە قوربانی. باوکی هێژا هەرچەند زووتر وەک پیاو لەگەڵ منداڵەکەتان مامەڵە بکەیت زووتر دەبێت بە پیاو. باوک و دایکی هێژا
نە چاوەڕوانی منداڵی بێخەرجیتان هەبێت نە چاوەڕوانی زۆر گەورە لە منداڵەکەتان. باوکی هێژا، دەبێت لانی کەم ژەمێک خواردن لەگەڵ خێزانەکەتدا بخۆیت. مێزینان خواردن جێیەکی گونجاوە بۆ بیستنی ڕووداوەکانی ڕۆژی منداڵەکەتان. باوکی هێژا، دواخستن زۆرتر بەلای هەڵەکردندا دەشکێتەوە. هەرگیز فری ئەوە مەخۆن کە لە یەکەم نیگادا دەکەوێتە بەرچاوتان. دایکی هێژا، چاوەڕوانی ئەوە مەبن پارە بەختەوەریتان بۆ بێنێت. منداڵەکەتان لەوەی کە ئێوە نایڵێن گوێ دەگرێت. لەبیرتان بێت هەڵە بچووکەکان فەرامۆش و میهرەبانیە بچووکەکان لەبیر نەکەن. هەرچی زووە هەبوون تەواو بکەن و ژیانکردن دەست پێ بکەن. باوکو دایکی هێژا، لێبگەڕێن شەرم مامۆستای منداڵەکانتان بێت. فێری بکەن شوێن هیچ کەس نەکەوێت بەڵام لە هەمووان پند وەربگرێت. ئەو بێڕێزیانەی کە بینیتە و قەرزەکان کابێژ مەکەوەرەوە. زۆرێک لە خەمەکانی ئێمە ئەنجامی بەراوردکردنە. بۆ باڵابوونی ڕۆڵەکانتان هەوڵ بدەن نەک کامڵبوونیان. باوکو دایکی هێژا، منداڵەکانتان فێر بکەن کە هەندێک جار هەڵخلیسکاندنێک ڕێ لە کەوتنێکی تون دەگرێت. ڕۆڵەکانتان بەزاڵبوون بەسەر نەفسی خۆیاندا ئازا پەروەردە بکەن. بە ڕۆڵەکانتان بڵێن کاتێک بۆ یەکەم جار منداڵی خۆت لە ئامێزگرد بەهای دایک و باوک دەزانیت. دایکی هێژا، دەستخۆشی بکەن لە ڕەفتاری باش و پەسەندی منداڵ. لە ئاستی هێز و توانایدا بەرپرسیارەتی بە ڕۆڵەکەتان بدەن. لە منداڵ دوور مەکەونەوە، یاری لەگەڵ بکەن و لە باوەشی بگرن. هیچ کاتێک لە پێش چاوی منداڵ خۆتان بێدەسەڵات نیشان مەدەن. وەرەبەرزی و پشت بەخۆبەستن لە ڕۆڵەکەتاندا بەهێز بکەن. باوکو دایکی هێژا، بۆ منداڵ نمونەیەکی ئەرێنی و ڕێزدار بن. جیاوازیە کەسیەکانی نێوان ڕۆڵەکانتان لە بەرچاو بگرن. جیاوازی بکەن لە نێوان منداڵ و کارەکانیدا. دەرفەتی بڕیاردانی سربەخۆ بە ڕۆڵەکەتان بدەن. باوکی هێژا، تا بۆت دەکرێت لە تەمێکردنی جەستەیی خۆت بپارێزە. ورد و دڵسۆزانە گوێ بۆ قسەکانی ڕۆڵەکەتان شل بکەن. ڕەفتار و کردارە ئەرێنیەکانی منداڵەکەتان پەسەند و دەستخۆشی لێ بکەن. لە دەرپەڕاندنی ڕۆڵەکەتان بە هەر جۆرێک بێت بە تاوەتی دوورە پەرێز بن. هەمیشە ڕۆڵەکەتان بکەن بە ژێر سۆز و میهرەبانی خۆتانەوە. بۆ هەست و سۆزەکانی ڕۆڵەکەتان بە هاوڕێزێکی تایبەت دابنێن. هەرگیز ڕۆڵەکەتان خێرا و ئەجوولانە داوەری مەکەن. ڕۆڵەکەتان فێری شێوازی چێژ وەرگرتن لە ژیان بکەن. هەرگیز ڕێگەی ڕۆڵەکەتان مەدەن وابزانێت پاشای ماڵەوەیە. لە بری ڕەخنە سەبارەت بە منداڵەکەتان سوود لە هاندان وەربگرن. باوکو دایکی هێژا، کۆمەکی ڕۆڵەکەتان بکەن تاوەکو وێنێکی زینی ڕوون و ئەرێنی لە مەرخۆی هەبێت. باوکی هێژا، ڕۆڵەکەتان فێری جوامێری بکەن. دیدێکی ئەرێنی ڕۆڵەکەتان بدەن و لە خەیاڵ پڵاوی هۆشداری بدەنێ. هەوڵ بدەن ڕخنەی ئێوە لە کارکردی ڕۆڵەکەتان بێت نەک لە خۆدی خۆی. دایکی هێژا، سربەخۆبوون فێری منداڵ بکە. لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆڵەکەتان بە ویژدان و دادپەروەر بن. ڕۆڵەکەتان فێر بکەن خۆی بەکەم سێر نەکات. لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆڵەکەتان ئارام و بە حەوسەڵە و لە خۆبردوو بن. بە هاندان باوەڕ بەخۆبوون بە ڕۆڵەکەتان بچێژن. لەبیرتان نەچێت کاتێک کە لە بەفیڕۆدانی چێشتان وەرگرتووە کاتێکی بەفیڕۆدراو نییە. بیر لەم ڕستەیە بکەنەوە. هەرگیز ڕێگەمەدەن بۆ قوتابخانە ڕۆشتنی منداڵەکەتان کاریگەری لەسەر خوێندنی ئەو بەجێ بهێڵێت. کەم قسە بکە، هێواش قسە بکە و زۆر قسە مەکە. لەبیرتان بێت دەنگی کردەوەکانمان لە دەنگی هاوارەکانمان قایمترە. باوکو دایکی هێژا، کاتێک سوکایەتی بە هاوسەرەکەت دەکەیت ڕۆڵەکەت فێر دەکەیت کە لە داهاتوودا لەگەڵ هاوسەرەکەیدا بەم چەشنە ڕەفتار بکات. باش گوێ بگرن. ئەو منداڵانەی لانی کەم ڕۆژانە ژەمێک خواردن لەگەڵ باوکو دایکیان دەخۆن لە متمانە بەخۆبوونێکی باڵا بەهرەمەندن. تاگەڕێگەی دەستپێکردن هەر دەستپێکردن خۆیەتی. ئەگەر کۆرپەکەی ئێوە جوان و تەندروست بێت و هیچ کاتێک هەروهاجی نەکات، لە وادەی خۆیدا بخەوێت و لە کاتی خۆیدا نزگەرە بکات و هەمیشە فریشتە بێت، بەڕاستی ئێوە دایکێکی شایستن؟ لەبیرتان بێت لێهاتنەکانی دەورەی منداڵ لە گەورەییدا لە شێوەی ئەفرادندا دەرەکەون.
منداڵەکەمان فێر بکەین خۆشویستن واتە بەختەوەری خۆت لە بەختەوەرکردنی ئەوانی تردا ببینێتەوە. عاشق هەموو تاکەکان چارە دەکات، چ ئەوانەی کە عاشق دەبەخشنەوە و چ ئەوانەی لە عاشق بەهرەمەند دەبن. هیچ سەرسوڕمانێک ئەفسوناوی تر نییە لەوەی کە تێبگەین خۆشیان دەوین. ئەم خۆشەویستیە قامکی خودایە بەسەر شانی مرۆڤەوە. باوک و دایکی هێژە، ئەگەر منداڵێک بێوێت هەستی دەرونی خۆی کە گزارش لەسەر سامبوون دەکات بە زیندوی بهێڵێتەوە، پێویستی بە هاوڕایی باوک و دایکەیە تاوەکو تاموچێژ و هەڵچوونەکان و نهێنیەکانی دنیایە کە تێیدا دەژی بەلایەوە ڕوون و ئاشکرا بێت. لەبیرتان بێت خۆشەویستترین هاوڕایانی تەمەنی ئێمە کەسانێکن کە دەورانی منداڵیمان لەگەڵ ئەوان گوزەراندووە. باوک و دایکی هێژە، بەسەرهاتێکم بۆ بگێڕنەوە بە خۆشەویستیەوە لە باوەشم بگرن. ئەو دەمەی من لە کۆشی ئێوەدام، دنیا لە پێش چاوم بچووک دەبێتەوە و بۆن و بەرامی بەهەش دەکەم. خوداوەند لە منداڵیدا ئاگای لە ئێمەیە و چاودێریمان دەکات، بەڵام لە ڕێی ئەو مرۆڤانەوە کە پێیان دەڵێن باوک و دایک. دایەگەورەکان دەرفەتێکیانەیە کە هەرگیز لە کاتی دایکایەتیدا نەیان بووە، دەرفەتی چیرۆکخوانی، دەرفەتی بیستنی نهێنیەکان و دەرفەتی نەوازش و دڵدانەوە. منداڵان تا ڕادەیەک تەواوی ڕازگۆیانی دنیا پێک دەهێنن. لێتان بێت سەرمای ئێوە خێزانەکەی ئێوەیە. هیچ بەختەوەریەک بانتر لەوە نییە کە دڵێکی بێگەرد و مهرەبانمان هەبێت وەک دڵی منداڵێک. باوک و دایکێکی باش بە وردی گوێ لە قسەی منداڵەکان بگرن. زۆر شتی خەندەدار بەڵام قوڵ و بە پێزیان تێدا دەدۆزنەوە. بە بۆچوونی ڕاست، گفتاری ڕاست و کرداری ڕاست منداڵەکەتان فێر بکەن کە درۆ دایکی هەموو خراپەکارەکانە. لەبیرتان بێت منداڵان زۆرتر پێویستیان بە نمونەیە تا ڕەخنە. جیاوازی تەمەنێک کە لە نێوان ئێمە و منداڵەکانماندایە ساڵانێکی پڕ لە ڕاز و نهێنیە کە ناتوانین پێکەوە بەشی بکەین. بەڵام عەشق و لێگەیشتنی ئێمە دەتوانێت پردێک دروست بکات کە بەسەریا بپەڕینەوە و لە یەکتر نزیک ببینەوە، نزیکیە کە بۆ هەردووکمان بەنرخە. باشترین پاداشت بۆ باوک و دایک ئەمەیە کە ببینن منداڵەکەیان باوک و دایکێکی میهرەبانیان لێباردێت. ئەمە دڵنیایی بە ئێمە دەدات کە سەرنجام کارێکی چاکمان ئەنجام داوە. باوک و دایکی هێژە، خێزان واتە دەست بخەینە سەرملی یەکتر و پێکەوە کاتێکی خۆش بەسەربەرین. لەبیرتان بێت گرنگترین دۆزینەوەی سەردەمی ئێمە ئەوەیە کە بە گۆڕینی فکر دەتوانین ژیان بگۆڕین. منداڵەکان کاتێک نرخ بۆ داخوازی ڕاوەکانیان دابنرێت، مەیلێکی زیاتر بۆ هاوکاری لە خۆیان نیشانەدەن. باوک و دایکی باش شێوازی باشگوێگرتنی منداڵەکەتان بە جوان گوێگرتنی خۆت لە قسەکانی ئەوان فێر بکەن. باوک و دایک بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کۆمەڵگا پێویستە چاو بگێڕنەوە بە شێوازی پەروەردەی ڕۆڵەکانیاندا. شێوازی پەروەردەی ئەرێنی واتە پەروەردەکردنی منداڵان بە خۆشەویستی و ئیرادەوە. شێوازی پەروەردەی نەرێنی واتە منداڵان بە شێوەیەکی ڕەها گوێڕایەڵی بکەن و فەرمانبەردار بن. شێوازی پەروەردەی ئەرێنی واتە منداڵەکان بە متمانە بەخۆبوونی شایستە پەروەردە بکرێن و زاڵ بن بەسەر چارەنووسی خۆیاندا. لەبیرتان بێت کاتێک منداڵان بە متمانە بەخۆبوون پەروەردە بکرێن، ناکەونە ژێر کاریگەری گروپەکانی هاوتەمەنی خۆیان. هەرگیز بەرامبەر باوک و دایکی خۆیان سەرکەشی ناکەن. باوکی هێژە، هەرگیز سزادان بۆ تێکشکاندنی ئیرادەی منداڵ بەکارمەهێنن. لەبیرتان بێت لە زۆر حاڵەتدا هەڕەشەی سزادان لە خودی سزادان ئاساواری خراپتر بەجێدەهێڵێت. ئەگەر منداڵان نەتوانن بە ئاسانی داخوازەکانیان بخەنە ڕوو، ناتوانن بەڕوونی تێبگەن، دواتر دەتوانن چ شتانێک بەدەست بێن و چ شتانێک کە ناتوانن. هەرگیز مەهێڵن منداڵەکەتان هەست بەبێ نرخی بکات. باوک و دایکی باش ڕێگە بە منداڵەکەتان بدەن ناڕەزایی خۆی دەرببڕێت، ئەم کارە هەستی بە نرخبوون بە ئەو دەدات. هەرگیز ڕۆڵەکەتان بەبێ بیرکردنەوە ناچار بە گوێڕایەڵی مەکەن. باوک و دایکی هێژە، جاروبار ڕێگە بە منداڵەکەتان بدەن کە بڵێت نەخێر و هونەری نەخێروتنی فێر بکەن. منداڵان بە دوو شێوە هەست بە نەبوونی ئاسایش دەکەن. کاتێک هەست بکەن سەرۆکن، کاتێک هەست بکەن تەنها فەرمانبەرن.
باوکو دایکی هێژا، ئێوە هەرگیز ناتوانن گشت پێداویستیەکانی ڕۆڵەکەتان دەستەبەر بکەن، بەڵام دەتوانن فێری بکەن لەگەڵ هەستکردن بە نائومێدی خۆی مامەڵێکی دروست بکات. لە گوناه بێزار بن نەک لە گوناهکار، واتە تەنها کارە قێزەونەکەی منداڵەکەتان ڕەسوا بکەن نەک خودی خۆی. منداڵان وەک کۆنکرێتی تەڕن، هەرچیەکیان فێر بکەیت بۆ هەمیشە لەگەڵیان دەمێنێتەوە. عاقڵترین، سربەخۆترین، پێگەیشتووترینی مرۆڤەکانیش پێویستیان بەوە هەیە جاروبار وەک منداڵ لە پاڵدایکدا دابنیشن و لە وجودی ئەو چێژ وەربگرن. دایکی هێژا، بە دایک بوون زۆر گرنگ نییە، دایکەتی کردن زۆر گرنگە. دایکی هێژا، دایکەتی ئاوێتەیەکە لە عەشق، نیگەرانی، شەوق، شەکەتی، هەروەها شیرینترین چێژ. دایکی میهرەبان، دایک دەبێت وەک پاڵتۆیەکی گرم بێت، منداڵەکەی گرم بکاتەوە، بەڵام نەیخەنکێنێت. باوکو دایکی هێژا، بەر لەوەی بکەویتە ڕێنوێنی کردنی ڕۆڵەکەت، گوێ بگرە بزانە کە ئەو بەوردی چی دەوێت. لەوانەیە منداڵان بیسەرێکی باش نەبن بۆ قسەکانی باوکو دایکیان، بەڵام لە لاساییکردنەوەیان هەرگیز بە هەڵەدا ناچن. ئەگەر دەتەوێت دیاریەک بە ڕۆڵەکەت بدەیت، خۆشەویستی ژیانی پێ ببەخشە. لەبیرتان بێت مرۆڤەکان هەمیشە منداڵن، منداڵەکن کە فێر دەبن لە سبەینەکاندا چۆن ببنە باوکیان دایک. تەنها وشەیەکی ئومێدبەخش لەلایەن دایکەوە لە کاتی شکستدا لە سەدان ئافرینی دوای سەرکەوتن بە نرخترە. لەبیرتان نەچێت دایک دەتوانێت لە جێی هەمووان بێت، بەڵام کەس ناتوانێت لە جێی دایک بێت. باوکو دایکی باش، ئێمە بە لەبەرکردنی پۆشاکی خوری لە سەرما پارێزراو دەبین و منداڵەکانمان بە پۆشینی بەرگی ئیمان لە گشت سەرماکانی داهاتووی ژیانیان پارێزراو دەبن. دایکی هێژا، پیاوانی ئازا هی دایکانی ئازان. باوکی هێژا، کاتێک تۆ لەگەڵ هاوسەرەکەت میهرەبانیت، منداڵەکان شەکری نێودڵیان دەتوێتەوە. باوکو دایکی هێژا، قورسترین وانەیە کە دەبێت فێربیت ئەمەیە کە هەندێک لە پرسیارەکان بێوەڵامن. دایکی هێژا، دایکێکی باش 100 قوتابخانە دەهێنێت. باوکی هێژا، ئەگەر دەتەوێت بۆ هەمیشە منداڵەکەت لە دەست نەدەیت، ڕێگەیان بدە بەڕێی خۆیاندان بڕۆن. ئەگەر 4 پارچە نانی بەتام هەبێت و ئێوە 5 کەس بن، کەسێک کە هەرگیز تامی ئەو نانەی بەدڵ نییە دایکە. دایکی هێژا، لە کاتێکدا عاشقانە تەماشای کردەوەکانی ڕۆڵەکەت دەکەیت، لێگەڕێ ئەوان خۆیان ژیانی خۆیان وەگرنە دەست. دایکی هێژا، هیچ کاتێک یارمەتی منداڵێک مەدە کە خۆی خەریکی ئەنجامدانی کارێکە. لەبیرتان نەچێت منداڵێک کە تەنها لە قوتابخانەوانەی خوێند بێت لە ڕاستی هیچ فێر نەکراوە. باوکان و دایکان زۆربەی جاردیلی وشەی زیاترن و هەمیشە وا دەزانن کە زۆرتر هەبوون باشترە، وەک پارەی زۆرتر، سەرگەرمی فرەتر، سەیرانی زیاتر، خوێندنی زۆرتر، بەرپرسیارەتی زیاتر، ئازادی زۆرتر و مۆڵەتی فرەتر و سزای زیاتر و تا دوایی. لەبارەی دۆستایەتیەوە بە کوڕەکەت بڵێ کاتێک لە تەنیشت هاوڕێکەت دانیشتووی، ئەو لە تەنیشت هاوڕێکەی دانیشتووە. لەبیرتان نەچێت شێوازی پەروەردەی ئەرێنی واتە دانانی پەروەردەکردن بە خۆشەویستی لە بری پەروەردەکردن بە ترس. باوکی هێژا، منداڵانێک کە دەکەونە بەر توندوتیژی لە گەورەییدا لە خۆت یا ئەوانی تر بێزارن. باوکو دایکی هێژا، کەڵک وەرگرتن لە وشەکانی سوپاستان دەکەم، داوای لێبوردن دەکەم، تکا دەکەم، منداڵەکەتان بەرەو هاوکاری هانەدات. باوکو دایکی هێژا، تکایە وتار مەدەن، تکایە جنێو مەدەن، تکایە دەسەڵات خوازی مەکەن. ئەگەر ڕۆڵەکەتان هەست بکات کە گوێ لە قسەکانی دەگریت، ئەویش فێر دەبێت گوێ لە قسەکانی ئێوە بگرێت. کاتێک منداڵ هەست بکات کە گوێ بە قسەکانی نادەن، لە بەرامبەر دایک و باوکیدا بەرهەڵستی و سەرکەشی دەکات. کات بە خەرجدەن بۆ گوێگرتن لە قسەکانی ئەو زۆر گرنگە. باوکو دایکی هێژا، تەنها تا 80 ساڵی دەتوانی هەستی ڕۆڵەکەتان بە چیرۆکی خەیاڵی و ناسک پەرت بکەیت. باوکی هێژا،
تایبەتمەندی تەمێکردن لە کورتمەودادا ڕۆڵەکەتان گوێڕایەڵ و فەرمانبەردار دەکات و لە مەودای دووردا یاخی و سەرکەش. لەبیرتان نەچێت بە پەروەردەکردنی منداڵانی گوێڕایەڵ شیمانەی بردنەوە و سەرکەوتن لە ئەوان زەوت دەکەن. لە یادتان بێت منداڵانێک کە دەتوانن داخوازیەکانیان دوابخەن لە ژیاندا سەرکەوتووترن. هەندێک جار پاداشتێکی بچووک کاری پەروەردە ئاسانترەکات. بە زمانێکی مەحکەم بەڵام گونجاو و میهرەبان لەگەڵ منداڵەکەتان قسە بکەن. داخوازیەکانی خۆتان بە دەربڕینێکی سادە و ڕوون بە ڕۆڵەکەتان بڵێن. باوک و دایکی هێژە لە هەر تەمەن و ئەمرێکدا کوڕان پێویستیان بە هەستی دڵنیایی زیاتر و کچان بە ئاور لێدانەوە هەیە. بەر لەوەی ببم بە دایک دەیان تیۆریم دەربارەی پەروەردەی منداڵ هەبوو. ئێستا 4 منداڵم هەیە و 1 تیۆری منداڵەکەت خۆش بوێت، بە تایبەت ئەو دەمەی کە کەمترین شایستەی خۆشویستنیان هەبێت. باوکی هێژە 1 ماچ واتە زۆرم خۆش دەوێت. کاتێک لە ڕادەبەدەر بایەخ بە کوڕان دەدەین ئەوان بە ئاتاج و نیازمەند باردێنین. کاتێک بوویت بە دایک ئیدی هیچ کاتێک لە بیرکردنەوەکانتدا تەنیانیت. دایکی هێژە لەبیرت نەچێت کارێک کە تۆ بە منداڵەکەتی دەکەیت ئەو بە کۆمەڵگای دەکات. چێژی باوک و دایک شاراوەیە هەروەک خەموو ئەسرینەکانیشیان. دایک هەمیشە 2 جار بیر دەکاتەوە، بۆ منداڵەکەی دیسان بۆ منداڵەکەی. باوک پشتی خێزانە و خۆی پاڵپشتی نییە، هەر بۆیە زووتر دەشکێت. باوک و دایکی هێژە هەوڵ بدەن لە زۆرێک لە کاروبارەکانی ژیاندا مافی هەڵبژاردن فێری ڕۆڵەکەتان بکەن. بۆ سەرنجی ئێوە دایکی هێژە لە دنیادا تەنیا 1 منداڵی جوان هەیە، ئەویشی هەموو دایکانی دنیاە. باوکی هێژە جەیەکی پیرۆسر لە ماڵەوە بوونی نییە. دایکی عاقڵ دەزانێت کە منداڵەکەی دەبێت مەشق بکات و مەشق بکات. یەکەم وانەیە کە دەتوانن فێری منداڵەکانی بکەن ئەمەیە کە فێر بێت ڕازگۆ و ڕاستکردار بێ. باوک و دایکی هێژە هەر ڕاستپاردەیەکت بۆ منداڵەکەت هەیە هەوڵ بدە کورت بێت. لەبیرتان نەچێت منداڵەکەت فێری متمانە بەخۆبوون بکە تا لە ژیاندا پشت بە خۆی ببەستێت. دایکی هێژە باشترین خوێندنگەی منداڵ کۆشی دایکە. پشتگیری و هەندانی ڕۆڵەکەتان کەسێتێکی مەحبوب و پەسەندکراوی خۆیان پێدەبەخشێت. دایکی هێژە گوتەکانی دایک گوتەگەلێکی ئەفسوناوین کە کاریگەری جادووییان لەسەر کەسێتی منداڵ هەیە. باوک و دایکی هێژە منداڵان فریشتە گەلێکن کە هەرچەند پێیەکانیان گەورە ببێت باڵەکانیان بچووک دەبێتەوە، کارێک بکەن تا لە ژیاندا نەختێک لە باڵەکانیان بمێنێتەوە. بەڕۆڵەکانتان بڵێن ئەگەر تا کاتژمێردەی بەیانی ڕووخۆش و میهرەبان بیت باقی کاتەکانی تری ئەو ڕووە و بۆ تۆ دڵگیر دەبن. هەر تەمەنێکی منداڵ بۆ دایک بەتامترین قۆناغی ژیانی ئەوە. ویستی خوداوەند بۆ بەردەوامبوونی ژیان بە لەدایکبوونی منداڵ ئاشکرا دەبێت. بە شیکپۆشی خۆت ڕۆڵەکەشت فێری شیکپۆشی بکە. هەرگیز ڕۆڵەکەتان لە مەردۆخی کارەکەی خۆت نیگەران مەکە. بە گفتوگوی گەرموگوڕ و دڵسۆزانە ئەم هەستانە بۆ ڕۆڵەکەت بگوازەوە کە تۆ مرۆڤێکی تێگەیشت و وریا و گرێگوشایت. ڕێز لەو شتانە بگرن کە ئەو حەزی لێیەتی. لەگەڵ ڕۆڵەکانتان پێ بکەن و لەبیرتان بێت کە ڕۆڵەکانتان بەرپرسی کێشەکانی ئێوە نین. هۆگری خۆتان بۆ کار و ئەرکەکانی قوتابخانەی نیشان بدەن. خەریکی ئەو کارانە بن کە پێکەوە ئەنجامیانەدەن. باوکی هێژە لانی کەم ڕۆژی ژەمێک لەگەڵ گشت ئەندامەکانی خێزانەکەت نام بخۆ. پێیان بڵێن کە بەلای ئێوەوە ناوازە و جیاوازن. جاروبار هەروە پێیان بڵێن کە زۆر خۆشتان دەوێن. خوداوەند منداڵانی بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی لە خۆبەزلزانین خەلق کرد. دایکی هێژە پەیامی دایک داهێنانی مرۆڤ نییە، کەواتە دایکان گەورەترین داهێنەرانی جیهانن. باوک و دایکی هێژە ئەو منداڵانی کە نمونەیەکی باشیان بۆ فێربوون نییە پێشکەوتنێکی سنوورداریان دەبێت. دایکی هێژە
منداڵەکانت بە شیر و نیاییش تێر بکە. لەبیرتان بێت منداڵان نمونەیەکی دیاری ڕەفتار و کرداری ڕاستەقینەی باوکان و دایکان دەبن. خێزان یەکەمین کۆمەڵگەی مرۆییە. باوک و دایکی هێژە باشترین نیاییش خزمەتکردنی خێزانە. ئێمە ڕێڕەسمی ژیان فێری ڕۆڵەکانمان دەکەین و ئەوانیش ئامانج لە ژیان نیشانی ئێمادەن. تەماشاکردنی منداڵ وەک خەوبینە بە چاوی کراوەوە. لەبیرتان نەچێت منداڵەکانمان پارچێکن لە بوونی ئێمە کە لە فەزاکانی داهاتوودا پرش و بڵاون. لەبیرت نەچێت هەرگیز فەرمان بەسەر منداڵەکەتدا مەکە. ڕوومەتی بە هەردوو دەستت بگرە و قسەی لەگەڵ بکە. باش گوێ بگرن، هەندێک لە ڕاهێنانەکانی باوکان و دایکان بە گوێرەی ئەم پەندەیە. ئەدەب لە کێ فێر بوویت؟ لە بێ ئەدەبان. لەبیرتان بێت کەشێکی گەرموگوڕی خێزانی منداڵانێکی بەهەشتی پەروەردە دەکات. ئەرکی باوک و دایک بینینی ئەو دوورە دەستانەیە کە لە دەرەوەی دیدی منداڵەکانیانە. لەبیرتان نەچێت کەسێتی مرۆڤ سەرکەوتووەکان لە 5 ساڵی منداڵی ئەواندا گەڵاڵە دەبێت. باوک و دایکی هێژە ئەگەر خوازیارن گوڵێکی سوور بە ڕۆڵەکەتان بدەن، تکایە دڕکەکانی لێ بکەنەوە. دایکان هەمیشەوە دەزانن کە سەخەتترین قۆناغی پەروەردەی منداڵان هەمان قۆناغی منداڵیە تا ئەو کاتەی ئەم قۆناغە تەواو دەبێت و قۆناغی دوایی دەست پێ دەکات. باوک و دایکی هێژە لە ڕاگرتن و نزیککەوتنەوەی گیانەوەرانی ماڵی لە کۆرپەکەتان خۆت بە دوور بگرە، چونکە سەرچاوی گەلێک نەخۆشین. ئەگەر پێویستی کرد باڵندەی بچووکی ناو قەفەز ڕابگرن. منداڵەکەی ئێوە لە 2 ساڵیدا پێویستی بە گەرمۆکەی کەمتر هەیە، لە ئاکامدا ئارەزوی خواردنی کەمتر دەبێت، کەواتە نابێت کەم خواردن و ئیشتیایی ئەو بە کەلەڕەقی لە قەڵەم بدرێت. منداڵەکەی ئێوە پێی بەوە بردووە بەنان نەخواردن سەرنجی باوک و دایک و چواردەورەکەی بەخۆی ڕادەکێشێت، لە ئەنجامدا بەنان نەخواردنەکەی کە بۆتە جێگەی سەرنجی ئەوانی تر چێژ دەبات. تەمەنێک کە منداڵان تێیدا دەتوانن وشەکان بە سانایی دەرببڕن جیاوازە. ئەگەر منداڵەکەتان لە 18 مانگیدا قسە نەکات، سەرسام مبن. مەشڵەژێن، ئەو لە ناکەو دەست بە قسەکردن دەکات، هەرچەند ئەم لە ناکاویە ڕەنگە تا 2 ساڵی درێژە بکێشێت. باوک و دایکی هێژە هیچ دیارێکی باوک بۆ ڕۆڵەکەی لە پەروەردەیەکی دروست باشتر و بانتر نییە. باوک و دایکی باش کەسێتی منداڵ لە ماڵەوە دروست دەکرێت، جەیەک کە ئەو بەدیتنی خۆشەویستی و خۆنەویستی فێر دەبێت کە بە چ شێوەیەک خۆشی و ئینسانیەت پێشکەشی ئەوانی تر بکات. ئەرکی باوک و دایک بینینی ئەو دوورە دەستانەیە کە لە دەرەوەی دیدی منداڵەکانیانە. لەبیرتان نەچێت کەسێتی مرۆڤە سەرکەوتووەکان لە 5 ساڵی منداڵی ئەواندا گەڵاڵە دەبێت. باوک و دایکی هێژە ئەگەر خوازیارن گوڵێکی سوور بە ڕۆڵەکەتان بدەن، تکایە دڕکەکانی لێ بکەنەوە. دایکان هەمیشەوە دەزانن کە سەختترین قۆناغی پەروەردەی منداڵان هەمان قۆناغی منداڵیە تا ئەو کاتێ ئەم قۆناغە تەواو دەبێت و قۆناغی دوای ئەو دەست پێ دەکات. باوک و دایکی هێژە لە ڕاگرتن و نزیککەوتنەوەی گیانەوەرانی ماڵی لە کۆرپەکەتان خۆتان بە دوور بگرن، چونکە سەرچاوی گەلێک نەخۆشین. ئەگەر پێویستی کرد باڵندەی بچووکی ناو قەفەز ڕابگرن. منداڵەکەی ئێوە لە 2 ساڵیدا پێویستی بە گەرمۆکەی کەمتر هەیە، لە ئاکامدا ئارەزوی خواردنی کەمتر دەبێت، کەواتە نابێت کەم خواردن و بە ئیشتیهایی ئەو بە کەلەڕەقی لە قەڵەم بدرێت. منداڵەکەی ئێوە پێی بەوە بردووە بەنان نەخواردن سەرنجی باوک و دایک و چواردەورەکەی بۆ خۆی ڕادەکێشێت، لە ئەنجامدا بەنان نەخواردنەکەی کە بۆتە جێگەی سەرنجی ئەوانی تر چێژ دەبات. تەمەنێک کە منداڵان تێیدا دەتوانن وشەکان بە سانایی دەرببڕن جیاوازە. ئەگەر منداڵەکەتان لە 18 مانگیدا قسە نەکات، سەرسام مەبن. مەشڵەژێن، ئەو لە ناکەو دەست بە قسەکردن دەکات، هەرچەند ئەم لە ناکاویە ڕەنگە تا 2 ساڵی درێژە بکێشێت. باوک و دایکی هێژە هیچ دیاریەکی باوک بۆ ڕۆڵەکەی لە پەروەردەیەکی دروست باشتر و بانتر نییە. باوک و دایکی باش کەسێتی منداڵ لە ماڵەوە دروست دەکرێت، جەیەک کە ئەو ببینینی خۆشەویستی و خۆنەویستی فێر دەبێت کە بە چ شێوەیەک خۆشی و ئینسانیەت پێشکەشی ئەوانی تر بکات. باشترین میراتی باوکان بۆ منداڵان ماڵ و سامان نییە، بەڵکو ئەدەب و پەروەردەی دروستە.
خۆش بە حاڵی باوک و دایکێک کە لە قۆناغی منداڵی ڕۆڵەکانیاندا کاتێکی تایبەت بۆ ئەوان تەرخان دەکەن. ئەو دەزانن کە قۆناغی منداڵی زۆر خێرا دەگوزارێت و کاتێک دێتە پێشەوە کە منداڵەکەی ئەمڕۆ دەبێتە گەنجێک کە پێویستە ڕوبەڕووی زۆرێک لە کێشەکانی تافیلاوی ببێتەوە. باوک و دایکی هێژە، لەگەڵ منداڵەکانی خۆتان یاری بکەن بەر لەوەی ئەوان ئیدی حەزیان لە یاری نەبێت. دەربڕینی پەیڤ و ڕەفتاری نەرێنی ئێوە نیشانی ڕۆڵەکەتانی دەدات کە ڕێزی لێدەگرن و تێبینی ئەم خاڵە دەکەن کە ئەو گەورە بووە. هەستا پۆزەتیفەکانی خۆتان بۆ منداڵەکەتان بەیان بکەن. چاکەکانی ڕۆڵەکەتان بۆ ئەوانی تر باس بکەن. بابەتگەلێک بۆ گفتوگۆ لەگەڵ ڕۆڵەکەتاندا بدۆزنەوە. باوک و دایکی هێژە، هەوڵ بدەن لەبارەی زۆرێک لە کاروبارەکانی ژیان بۆ چوونی ڕۆڵەکەتان وەربگرن. لەبیرتان نەچێت شانازی بە ڕۆڵەکەتانەوە بکەن و بڵێن کە شانازی بەبوونی ئەوانەوە دەکەن. تکایە لەگەڵ هاوڕێکانی میهرەبان و بە ئەدەب بن. باوک و دایکی هێژە، ڕۆڵەکانی ئێوە کامڵ نین، بە هەمان شێوە کە ئێوە کامڵ نین ئەوان هەر بەو شێوەی کە هەن قبوڵ بکەن. لە حاڵەتی پەرێشانیدا کوڕان دەشنەوە بەناو خۆیاندا، بەڵام کچان حەز بە قسەکردن دەکەن. باوک و دایکی هێژە، کاتێک ڕۆڵە نەوجەوانەکەی ئێوە لە ماڵەوە پێشوازی لێ نەکرێت، داخوازی پێشوازی لێکردن لە هاوڕێ هاوتەمەنەکانی خۆی دەکات. منداڵە هەستیارەکان هەستگەلێکی قوڵ و سەیریان هەیە. باوک و دایکی هێژە، جاروبار خۆتان بخەنە شوێنی ڕۆڵەکەتان و ئەوان بخەنە جێی خۆتان. پێتان خۆشە بە چ شێوەیەک لەگەڵ ئێوە ڕەفتار بکات. تکایە ئێوە بەو شێوەیە لەگەڵ ڕۆڵەکەتان ڕەفتار بکەن. کەوتن ڕێگەی گەشەکردنە و دابەزین، کە ژاوەی مەعراج، کەواتە بەدیتنی یەکەمین جگەرەکێشانی کوڕەکەتان یاخود یەکەمین ئارایشتی تۆخی کچەکەتان، دنیا لە بەرچاوی خۆتان و ئەوانیش ڕەش مەکەن. ژنێک کە دەیەوێت دووگیان بێت هەڵبژێردراوە تاوەکو بوونی بگۆڕدرێت بۆ ڕێڕەوێک بۆ گواستنەوەی ڕەبوبیەت بۆ جیهانی مادی. هێلکەدانان لە یاساکانی سروشتە، بەڵام دووگیانبوون یاسایەکی ئیلاهیە. دایکی هێژە، چاوەکانتان داخەن و سەرنج بدەن بزانن گەشەکردنی منداڵێک لە لاشەتانە دەتوانێت چه هەستێکی هەبێت. لە چێژ و ترس و پێداویستیەکانتان ئاگادار بن. باوەڕتان بە گوتەکانی خۆتان هەبێت و هەوڵ بدەن ئەوەی دەیڵێن لە قوڵایی گیانتان بەئاخێزێت. باوک و دایکی باش، هەوڵ بدەن ئامانجتان لە باس و خوازکردن لەگەڵ ڕۆڵەکەتان هەقویستی و گەیشتن بە خاڵی لێک تێگەیشتن بێت، نەک ڕابواردن. لە دەمی گفتوگۆ لەگەڵ ڕۆڵەکەتان شەرافەت ڕەچاو بکەن و هەرگیز قسەی سووک بەکارمەهێنن. ئێوە نیگەرانی ئەوە مەبن کە ڕۆڵەکەتان قسەی ئێوە نابیستێت. ئێوە قسەی خۆتان بکەن و باوەڕتان بە کاریگەری ئەو هەبێت. ڕۆڵەکانی خۆتان فێر بکەن کە لە هەڵبژاردننی هاوڕێدا هەوڵ بدەن هەڵبژێر بن، نەک هەڵبژێردراو. هەوڵ مدەن بابەتێکی تێبگەێنن لەگەڵیدا بگەنە لێک گەیشتن. لێیادتان بێت ئەم جیهانە شتێک نییە جگە لە قوتابخانەی عەشق. پەیوەندی ئێمە لەگەڵ باوک و دایکمان، لەگەڵ خێزان و دۆستان و خزمانمان، ئەمانە زانکۆ گەلێکن کە ئێمە تیاندا فێر دەبین. عەشق و فیداکاری لە ڕاستیدا چ مانایەکی هەیە؟ باوک و دایک یەکەمین کەسانێکن کە ئێمە فێر دەکەن چۆن ئەوانی دیکەمان خۆش بوێت. باوک و دایکی هێژە، منداڵ دیاردەیەکی سەیرە کە زۆرێک لە تایبەتمەندیەکانی بۆ ئێمە ئاشکرا نییە. هەوڵ بدەن لایەنە ناسراوەکانی کەشف بکەن و بەرداری بکەن. یارمەتی منداڵ بدەن تا تەمەنی خۆی بدۆزێتەوە، گەشە بکات و چێژ لەو شکۆمەندیە وەربگرێت. تاکە گەوهرێکی بەنرخ کە دەتوانین بە منداڵەکانمانی بدەین ئەوەیە کە هەین، نەک ئەوەی کە هەمانە. بیر لەم دەستەواژەیە بکەنەوە. باوک و دایکتان ئەوەی کە دەیانزانی دەرهەق بە ئێوە ئەنجامیاندا. نائومێدی ئێوە زادەی ئێمەیە کە ئێوە واتان دەزانی ئەوان مرۆڤگەلێکی کامڵن. لەبیرتان بێت ڕۆڵەکان دەشێت لە منداڵیەوە پەی بە نرخ و کەسێتی خۆیان ببن و فێر ببن کە ڕێز لە خۆیان بگرن. منداڵ لە ناو لۆکەدا هەڵمەگرن، هاو زەمان لایەنە نرم و زبرەکانی ژیانی فێر بکەن. باوک و دایکی هێژە، ئێمە لە ڕۆڵەکانی خۆمان چاوەڕی ئەوە دەکەین کە مرۆڤگەلێکی بەرپرسیار، پابند و مهرەبان بن لە کاتێکدا نمونەگەلێکی دروست ناخینە بەردەستیان.
منداڵان ئەوەی دەیبینن فێر دەبن و کاری پێدەکەن. باوکی هێژا منداڵان دەبێت باوەڕ بکەن کە لە توانا و لێهاتنێکی بێسنووری زاتی بەهرەمەندن و زۆر زیاتر لەوەی گەشەیان کردووە شیاوی گەشە و پێگەیشتنن. هەوڵ بدەن ڕۆڵەکانتان هەر لە منداڵیەوە بە حەقیقەتەکان ئاشنا بکەن و ئەوان بە یەکجار و بەبێ ئەزمون و نائاگا لەناو کۆمەڵگەدا ڕەها نەکەن. باوک و دایکی باش، پەروەردە و فێرکردن پێویستە لە پێناو مرۆڤسازیدا بێت، نەک پەروەردەکردنی مرۆڤ گەلێکی خوێندەوار. جاروبار خۆتان تا ئاستی منداڵەکان بهێننە خوارەوە و لە گەمەکردن و قسەکردن لەگەڵ ئەوان چێژ وەربگرن. زۆرینەمان هەر خۆناغی منداڵیەوە فێرکراوین، زیاتر بایەخ بەو هێمایانە بدەین کە لەلایەن کەسانی ترەوە پێمانەدرێت، نەک ئەو نیشانانەی لە ناخی خۆمانەوەیە. ئێمەیان هەنداوە کە حەز و داخوازیەکانی خۆمان نادیدە بگرین و ژیانمان بەپێی چاوەڕوانی ئەوانی تر بنیاد بنین. باوک و دایکی هێژا، لە ئێلقاکردنی ئەم هەزرە بە ڕۆڵەکەتان کە ژیان باخچەیەکی پڕ لە گوڵاڵە سوورەیە یان دڕکەڵانێکە پڕ لە دڕکی گەزەندە، زۆر خۆتان بە دوور بگرن. فێریان بکەن کە ژیان گوڵشەنێکە پڕ لە گوڵەباخی سوور کە هەر گوڵەکیان چەندین چقڵی تیژی بەدواوەیە. لەبیرتان نەچێت بۆ گەشە و نەشونما هەروەها بۆ دەستخستنی شان و شەوکەت هیچ ژینگەیەک گونجاوتر لە ماڵ نییە. گوێگرتن جۆرێک لە قبوڵکردنە. لەبیرتان نەچێت کێشەکانی منداڵان لە ماڵەوە دەست پێ دەکات و دەکرێت هەر لە ماڵەوە چارەسەر و یەکلایی بکرێنەوە. شێوازی پەروەردەی پۆزتیڤ لەبری ئەوەی بخوازێت ڕۆڵی باش پێشکەش بکات لەسەر ئەوەیە منداڵانێک بە خۆشەویستیەوە بەباربێنێت. شێوازی پەروەردەی کلاسیکی واتە گوێڕایاڵیکردنی کوێرانەی منداڵ. شێوازی پەروەردەی نوێواتە منداڵانێک بە متمانە بەخۆبوونێکی بەرزەوە. هاوارکردن و کێشان بە پشتەملی منداڵدا کۆنتڕۆلی ئەو ناکات، بەڵکو مەیلی منداڵ بۆ گوێگرتن و هاوکاریکردن لەناو دەبات. گونجاندنی ویستی دایک و باوک و کردەوەی منداڵ واتە هاوکاری. باوک و دایکی هێژا، وەک تێکڕای زەمینەکانی دیکەی ژیان زۆرتر باشتر نییە. لەبیرتان نەچێت پەروەردەی ئەرێنی جوڵەیە کە لە بابەتی تر سەنتەر بۆ بابەتی عەشق و سەنتەر. لە ڕابردوودا سزادان دەبوویە مای دروستبوونی دەسەڵات، بەڵام ئێستا پێچەوانەکەی ڕاستە. سزادان بەرەنجامێکی پێچەوانەی هەیە. سوودوەرگرتن لە وشەکانی تکایە، تکا دەکەم بە ئەرگ نەبێت، زۆربەی جار منداڵەکان بەرەو گیانی هاریکاری پەلکێش دەکات. لێبیرتان نەچێت سزادان باوکودایک دەگۆڕێت بۆ دوژمنێک کە پێویستە خۆتیان لێ بشاریتەوە، نەک کەسێک کە بتوانیت پەنای بۆ ببەیت. لە پشت سەنگەری بەرهەڵستی ڕۆڵەکەتانەوە یەکەم تووڕەبوون، دووەم خەم و پاشان ترس خۆی مەڵاستاوە. منداڵان بە دەربڕینی خواستەکانیان و پاشان واسێنان لە ملەجەڕا فێر دەبن ئەوەی کە هەیە قبوڵی بکەن. زۆربەی باوکان و دایکان نایانەوێت سزەی منداڵەکانیان بدەن، بەڵام سۆراخی ڕێگایەکی ترشک نابن. باوک و دایکی هێژا، لە هەر تەمەنێکدا کوڕان پێویستیان بە هەستی دڵنیایی و کچان بە ئاگاداری و گرنگی پێدان هەیە. کاتێک بە گوێرەی پێویست بایەخ بە کچ نادەین، ئەو حاڵەتێکی پیاوانە وەردەگرێت. کاتێک لە ڕادەبەدەر بایەخ بە کوڕەدەین، ئەو وەک کەسێکی محتاج و نیازمەند باردێنین. باوکودایک بە هەڵەوە گومان دەبن کاتێک منداڵەکەیان شەرمەزار دەکەن یارمەتی ئەویان داوە. گرنگترین شێواز بۆ ڕوبەڕووبوونەوەی هەستەنەرێنیەکان ئەمەیە کە ئەم هەستەنەرێنیە وەک شتێکی قابلی قبوڵکردن نیشان بدەین. کاتێک منداڵەکەتان لە گوێگرتن لە قسەکانی ئێوە ملەجەڕە دەکات، واتە لە ڕادەبەدەر پند و مۆشیاریت کردووە. لێبیرتان نەچێت منداڵانی چالاک خاوەن ئیرادە و سەرکێشن. کاتێک منداڵەکەمان فێر بکەین هەڵەکردن کێشە نییە، ئەو لەبری ئەوەی حاڵەتی بەرهەڵستی پەیدا بکات یا پاساوی هەڵەکەی بدات تەنها گوێ دەگرێت. کاتێک لەسەر هەڵەیەک سزەی منداڵەکەت دەدەیت، ئەو ئەم ترسە تاکۆتایی تەمەنی بەدوای خۆیدا کێش دەکات. شەرمەزارکردنی منداڵان هێزی ئیرادەی ئەوان لاواز دەکات. هەرگیز لەبەر مخکردنی ڕۆڵەکەتان باجی پێمەدەن. ڕۆڵەکانتان فێر بکەن کە هەبوونی هەستی نەرێنی ئیشکالێکی نییە، بەڵام شوێن کاتی دەربڕینی ئەو هەستە گرنگە.
باوک و دایکی هێژا، تەنها شتێک کە ڕۆڵەکەمان پێویستە خۆی پێوە بگرێت ئەوەیە کە خوو بە هیچەوە نەگرێت. ڕۆڵەکەتان فێر بکەن مرۆڤ بە سپێدە ناگات تا بەناو تاریکیدا گوزار نەکات. باڵغبوونی سروشت بەهارە و بەهاری ژیانی مرۆڤیش قۆناغی باڵغبوونیەتی. لەبیرتان بێت هۆنەری باوک و دایکی باش برسیکردنی زێنی منداڵە نەک تێرکردنی. باوک و دایکی هێژا، پەروەردە لەو جێیەوە دەست پێ بکەن کە ڕۆڵەکەتان دەیەوێت لەو جێیە کۆتایی پێبێنن کە خۆتان دەتانەوێت. لەبیرتان نەچێت یەکێک لە ڕێکارەکانی چارەسەری کێشەی ڕۆڵەکانتان تەنها گوێگرتنە. ڕۆژانی پشوو بە خواردنێکی بەتام و خەندا بگۆڕن بۆ میوانداریەکی شکۆدار. هەرگیز ڕێگە بە ڕۆڵەکەتان مەدەن لە بیری بچێت کە خۆشتان دەوێت، تەنانەت کاتێکیش لێی تووڕەن. باوک و دایکی هێژا، ڕۆژانێک دێتە پێشەوە کەوا دەزانیت بێگانەیەکت پەروەردە کردووە، لە ڕاستیدا هەر لەو ڕۆژانەدایە کە ئەویش وا هەست دەکات لەلایەن بێگانەیەکەوە گەورە کراوە. لەبیرتان نەچێت ئەم حاڵەتە گوزەرا و کاتیە. دایکی هێژا، چەند جوانە کاتێک ڕۆڵەکەت لە ڕێوە دەگاتە جێ بە هاوارێکی کورتەوە پێشوازی لێ بکەیت، باوەڕ بکەن کاریگەرێکی سەیری لەسەر ڕۆحی ئەو هەیە. باوک و دایکی هێژا، کاتێک ڕۆڵەکەتان داوای لێبوردن دەکات لێی ببوورن و لەم ڕێگەیەوە فێری لێبوردنی بکەن. لە هەر ساڵێکدا بە گوێرەی تەمەن و گەشەی فکری یاسای هاتوچۆی بیر بخەنەوە، دڵنیابن کە ئەو هەمیشە ناڕازیە. یاسای ژمارەیەکی فێری ڕۆڵەکەتان بکەن، نمرە باڵاکان ئەولەویەتیان هەیە. لەبیرتان نەچێت هەرچەند زۆرتر وەک منداڵ لەگەڵی ڕەفتار بکەیت، زۆرتر وەک منداڵ دەمێنێتەوە. و هەرچەند زۆرتر لەگەڵ ئەودا وەک مرۆڤە گەورەکان ڕەفتار بکەیت، دەست بەجێ گەورە دەبێت. ئەگەر جیاوازی تەحمل لەگەڵ تەحەکوم تێبگەیت زۆر ناوازەیە. باوک و دایکی هێژا، کاتێک لەگەڵ هاوسەرەکەت بەڕێز و خۆشەویستیەوە ڕەفتار دەکەیت، لە ڕاستیدا ڕۆڵەکەتان فێر دەکەن کە ژیانی ژن و مێردایەتی بەهرەیەکی ناوازەیە و ئەمە ژوانەیەکی گەورەیە بۆ ئایندەی ئەو. یاسای ژمارە 2 درۆکردن بە هەموو شێوەیەک قەدەغەیە، چونکە درۆ سەرچاوە و دایکی گشت خەتەرەکانە. منداڵەکەتان فێر بکەن کە خۆی وەستا و سازێنەری ئایندەی خۆیەتی. باوک و دایکی هێژا، ڕەنگە ئاسەواری پەروەردەی ناتەندروستی منداڵ بە تاوکردنی ژیانی تۆ و ئەو کۆتایی پێبێت. بە ڕۆڵەکەتان بڵێن کەسێک کە ڕکوچینە دەگرێتە دڵ ناچێتە دۆزەخ، ئەو خودی دۆزەخە. باوک و دایکی هێژا، کاتێک ڕۆڵەکەتان دەیەوێت قسە لەگەڵ ئێوە بکات، تیڤی بکوژێنەوە، ڕۆژنامە بخەنە لاوە، چونکە هەرگیز نازانیت ئایا جارێکی تر قسەت لەگەڵ دەکات یان نەخێر. لە پێناو هەبوونی ڕۆڵەی شایستە، تکایە خواحافیزی لە هەڕەشە و گاڵتەجاری بکەن. ڕۆڵەکەتان فێر بکەن کە سەرکەوتن هەمیشە گرنگ نییە، گرنگ کۆششکردنە. کاتێک بەهۆی ڕەفتارەکانیەوە دڵگرانیت لێی ڕابردوو وەک دار و پردوو بەسەریا هەڵمەڕژە، تەنها لەبەری ئەو ڕەفتارەوە قسەی لەگەڵ بکە. یاسای ژمارە 3 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن، ڕووخۆشی و زەردەخەنە لە ماڵەوە ئیجباریە. باوک و دایکی ڕێزدار، کاتێک دەستخۆشی یان سوپاسی ئەوانی تر دەکەیت، لە ڕاستیدا ئەم خەسڵەتە ئەرێنیە فێری کوڕوکچەکەت دەکەیت. ڕاستپاردەیەکی گرنگ، ئەگەر دەتەوێت منداڵێکی باشەتە بێت، سەرەتا هاوڕێکەی پەروەردە بکە. هەمیشە بۆ دروستکردنی پەیوەندیەکی باش لەگەڵ کوڕەکەتان بە دوای خەسڵەتگەلێکی هاوبەشی وەک سینەما و گوڵ و چەندان شتی تردا بگەڕێن. باوک و دایکی هێژا، لە ماڵێکدا کە گەورەترەکان بچووک دەبنەوە، بچووکترەکان هەرگیز گەورە نابن. یاسای ژمارە 4 فێری ڕۆڵەکەتان بکەن. دوای نان خواردن سەرەتا سوپاسی دایک، اینجا سوپاسی خۆدا بکەن. باوک و دایکی هێژا، لەمەی کە ناتوانن گشت خواستەکانی ڕۆڵە نەوجەوانەکەتان بەدیبێنن، پەرێشان مەبن، پاشایەک لە وڵاتێکی بچووکیشدا توانای ئەم کارەی نییە. باوک و دایکی ڕێزدار، ڕازی نەبوون بە دۆخی هەبوو فێری ڕۆڵەکەتان بکەن، بەڵام ڕەزامەندی و سوپاسگوزاریشی فێر بکەن. پیاهەڵشەخانی بەردەوان نمرە نزمەکان هەمووی گزارش لەوە دەکات کە لە ماڵەوە گرفتێک هەیە. تکایە بە بیانووی جۆرە و جۆر لەگەڵ ڕۆڵە نەوجەوانەکەتدا سەری قسە دامەزرێنە، هەرگیز مەهێڵە ئەو ئێوە لە ژیانی خۆی بکاتە دەرەوە.
جیاوازی نێوان بڕوا بەخوا و متمانە بەخوا سەرەتا خۆت فێر بە و پاشان لەگەڵ ڕۆڵەکەتدا مەشقی متمانەکردن بە خوددا بکە. یاسایی ژمارە 5 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. ماچکردن زەرورەتە گەڕانەوە بۆ ماڵ کاتی خەوتن. تکایە ئەم حەقیقەتە قبول بکەن کە جاروبار بیر و سەلیقەی ڕۆڵەکەتان لە ئێوە باشتر و سەرنجڕاکێشترە. تاکە سەرچاوی دروستی حەقیقەت ئێوەن نەک هاوڕێکانی ڕۆڵەکەتان. کاتێک ئێوە شکستەکانی ڕۆڵەکەتان گەورە دەنوێنن، کۆمەکێکی گەورەی ڕوودانی شکستەکانی دواتر دەکەن. یاسایی ژمارە 6 فێری ڕۆڵەکەتان بکەن. نەزم و دیسپلین یەکەمین پلەکانی سەرکەوتنە، چونکە کات بە دیار کەسەوە ڕاناوەستێت. یاسایی ژمارە 7 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. سەرەتا ڕێزی خۆت، اینجا ئەوانی تر بگرە. سەرەتا جیاوازی نێوان تەنیابوون و هەستکردن بە تەنیایی خۆت فێر بە و پاشان فێری ڕۆڵەکەتی بکە. باوک و دایکی هێژا، ڕۆڵەکەتان فێر بکەن هەر کاتێک ڕوبەڕووی کێشەیەک دەبێتەوە باشترین و یەکەمین ڕێگە هاوکاری خواستنە لە دەسەڵاتداری ڕەها. هەرگیز دەفتەری بیرەوەری ڕۆڵەکەتان بە دزیەوە مەخوێننەوە. جاروبار دەبێت منداڵ پێخاوز بێت تاوەکو بتوانێت بۆ پێڵاو هەوڵ بدات و قەدری بزانێت ئەگەر باوک و دایک بەرگە بگرن. یاسایی ژمارە 8 فێری ڕۆڵەکەتان بکەن. زەرورەتی پۆزش خواستن دوای ئەنجامدانی هەڵا. باوکی هێژا، بە هەمان شێوە کە نرخی هەر شتێکی پێدەناسێنیت هەوڵ بدە بەهای هەر شتێکیشی تێبگەێنیت. هەندێک جار دەرفەتی شکست بە ڕۆڵەکەتان بدەن. یاسایی ژمارە 9 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. بەبێ هیچ هۆیەک شادومان بوون زەرورەتە. باوک و دایکی هێژا، کاتێک ڕۆڵەکەتان قسە دەکات تەنها گوێ بگرن، ئەمە هەموو ئەو شتەیە کە ئەو دەیەوێت. یاسای ژمارە 10 بیر ڕۆڵەکەتان بێننەوە. هەر کارێک کاردانەوەیکی بەدواوەیە، کەواتە تۆ بەرپرسیاری کارەکانی خۆتی. باوکی هێژا، هەرگیز لەمەی بە کوڕە نەوجەوانەکەتان بڵێن توانای کڕینمان نییە مەترسن. یاسای ژمارە 11 فێری ڕۆڵەکەتان بکەن. هەر شتێک بەهەیەکی هەیە، کەواتە ئەگەر شتێکت دەوێت پێویستە هەوڵی بۆ بدەیت. یاسای ژمارە 12 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. لانیکەم ڕۆژی جارێک لەگەڵ خوداوەند گفتوگۆ بکە. باوک و دایکی هێژا، بایەخ بە خەونەکانی ڕۆڵەکەتان بدەن یا لەبارەیانەوە لەگەڵیاندا وتوێش بکەن. یاسای ژمارە 13 ڕێز لە کتێب بگرە، چونکە تەمەنێک زایە بووە تا ئەم بیرکردنەوەیە ئەم فۆرمەی وەرگرتووە. باوک و دایکی هێژا، فێر ببن کە هەموو شەوێک بەر لە خەوتن ڕۆڵەکەتان ماچ بکەن، تەنانەت ئەگەر باڵای ئەو لە ئێوە بەرزتر بوو بێت. یاسای ژمارە 14 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. کۆتایی تووڕەبوون شەرمەزاریە، کەواتە کاتێک تووڕە دەبیت تا ژمارە 10 بە پێچەوانە بژمێرە. باوکی هێژا، هەندێک جار بە ڕۆڵەکەتان بڵێن کە چەند بەلاتانەوە بەنرخە. یاسای ژمارە 15 فێری ڕۆڵەکەتان بکەن. تۆ تا کۆتایی تەمەنی خۆت هەر ئەم لاشەیەت هەیە، کەواتە هەوڵی پاراستن و بەهێزکردنی بدە. باوکی هێژا، کاتێک لە کارەکانی ماڵەوە هاوکاری هاوسەرەکەت دەکەیت، ناڕاستەوخۆ باشترین وانەی هاوبەشی لە ژن و مێردایەتیدا فێری ڕۆڵەکەت دەکەیت. یاسای ژمارە 16 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. هەرگیز لە ڕووی بەرگەوە داوەری لەباری کتێبەوە مەکە. هاندان دەڵێت ئافەرین درێژە بەکارەکەت بدە. دەستخۆشی دەڵێیت ئافەرین ئەنجامی کارەکەت ناوازە بوو. پەروەردەی منداڵ باکی نییە ئەگەر ئەو تێبگات پێشتر ئێوە بەم ڕێیەدا ڕۆشتون و چاکەی ئەوتان دەوێت. تەمێکردنی کۆرانە دەڵێت ئەم کارە مەکە، جێگرەوەکەشی نازانم. باوک و دایکی هێژا، سەرەتا خۆتان فێر بن و پاشان بە ڕۆڵەکەتانی بڵێن تەنها شتێک لە دنیادا جێگیرە، ئەویش گۆڕانە. یاسای ژمارە 17 فێری ڕۆڵەکەتان بکەن. لە دنیادا هیچ شتێکی ترسناک بوونی نییە جگە لە ترس، کەواتە دەبێت هەر لە ترس بترسیت. باوک و دایکی باش، هەوڵ بدەن زۆرتر لە مەڕ تایبەتمەندی ئەرێنیەکانی کەسێتی ڕۆڵەکەتان بدوێن نەک ڕواڵەتی. لەبیرتان نەچێت کاتێک کەسێک خزمانی دەری دەپەڕێنن بێگانەکان پێشوازی لێ دەکەن. باوکی هێژا، جاروبار لەگەڵ کوڕەکەت وەرزش بکە. یاسای ژمارە 18 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن.
هەمیشە شیکپۆش و بۆن خۆش بن. باوک و دایک واتە خۆشەویستی بە قەید و شەرت. یاسای ژمارە 19 بە ڕۆڵەکەتان ڕابگەیەنن، وەفادار بە بەرامبەر پەیمان و بەڵێنەکانت. باوک و دایکی هێژا، سەرەتا خۆتان فێر بن کاتێک دێنەوە بۆ ماڵ خۆتان بۆن خۆش بکەن، اینجا بە ڕۆڵەکانتان بڵێن. لەبیرتان بێت کە ڕێز لە تەنیایی ڕۆڵەکەتان بگرن. هەرگیز ڕێگە مەدەن ڕۆڵەکەتان بە لاساریە بەردەوامەکانی کەشی ماڵەوە بشێوێنێت. یاسای ژمارە 20 بە ڕۆڵەکەتان ڕابگەێنن. جوانی ڕاستەقینە لە ڕەفتاری شایستە، هەزری پاک، کارگەڕی هەست و ئادابەکانی پێکەوە ژیاندایە. هەمیشە مەراسیمێکی ئاهەنگی لە دایکبوونێکی سادە بۆ یەکبەیەکی ئەندامانی خێزان ساز بکەن. باوک و دایکی هێژا، گەورەترین ستەمێک کە بە ڕۆڵەکانی خۆتی ڕەوا دەبینیت ئەوەیە کە لە دەربڕینی خۆشەویستیدا جیاوازی لە نێوانیاندا بکەن. یاسای ژمارە 21 فێری ڕۆڵەکەتان بکەن. هەموو بەیانیەک بە زەردەخەنە و سڵاو دەست پێ بکە. کاتێک لە ڕۆڵەکانتان ڕەفتارێکی ناباوی هەیە، مانەی ئەوەیە پێویستی بە خۆشەویستی و ئاوڕێدانەوەی زیاتر هەیە. باوک و دایکی هێژا، من خۆشەویستی هاوبەشم، هاوار لە من مەکە. ئەگەر لە دڵی نەوجەوانەوە بچیتە ژوورەوە، بێگومان لە مێشکی ئەودا بنەوبارگەی لێ دەخەیت. پەروەردە وەک بازرگانی وایە، ڕۆژێک درۆکەی ئێوە ئاشکرا دەبێت. باوک و دایکی هێژا، هەرگیز لە خەڵوەت لەگەڵ ڕۆڵەکەتان زەمی هاوسەرەکەت مەکە. باوەڕ بکەن بەم کارە بناغی ژیانی داهاتوی ئەو هەڵەتەکێنیت. باوک و دایکی هێژا، مەحرەمبوون ئەوە ناگەێنێت کە کچ یان کوڕ لە پێش چاوی یەک جلێکی ناباو بپۆشن. بە ڕۆڵەکەتان بڵێن بە دەوری ژیاندا بسۆڕێرەوە، ئەو دەمەی گەیشتیە سەر بڵندترین لووتکەکان، زەردەخەنی خۆت پێشکەش بە هەموو ئەو وردەبەردانە بکە کە پێتیان ڕوشاندووە. ئێستا وەرن زیاتر لەمەڕ ئەو خودایە قسە نەکەین، بەڵکو لەمەڕ خوداکان قسە بکەین. لەمەڕ هاوسێکەمان، لەمەڕ هاوسەرەکەمان، لەمەڕ ڕۆڵەکەمان، لەمەڕ خزمانمان کە بە دەوروبەری ماڵی ئێمەدا دەخولێنەوە. بە زمانی جەستە لەگەڵ ڕۆڵەکەتان بدوێن، واتە کاتێک ئەو لەگەڵ ئێوە دەدوێت، ڕۆژنامە بخەنە لاوە و تیڤی بکوژێنەوە، زەردەخەنێک بکە و بە ئارامی چاو بە بڕەچاوەکانی. هەندێجار خۆت لە ڕۆڵەکە بە کەمتر بزانە تاوەکو ئەو باشتر بتوانێت پەیوەندی لەگەڵ ببەستێت. جاروبار گێڕانەوەی کورتە چیرۆکێک کاریگەرتر و بەسوودترە لە هەزاران پند و مۆچیاری. تکایە خۆتان مەکەن بە ئەفسانە و جاروبار لە مەڕترس و شکستەکانتان بۆ منداڵەکەتان بدوێن و بە ئەوان و خۆتان پێ بکەنن. باوک و دایکی باش، کاتێک لەگەڵ ڕۆڵەکەتان گفتوگۆ دەکەن و بابەتێک دەبیستن کە پێچەوانەی بۆچوونی ئێوەیە، نەختێک بۆستە و زەردەخەنەیەک بکە و بێ لە قسەکانی بە کۆتا بگات. باوکی هێژا، بەکارکردی خۆت هەر لە منداڵیەوە ڕۆڵەکەت فێر بکە گونجاوترین شوێن بۆ پاکردنەوەی لووت و قورپێنەدان و خاڵیکردنەوەی بای ناوسک و تەنها تەوالێتە. هەندەجار بە جۆرێک سەرقاڵی سەلماندنی خۆشەویستی خۆتیت کەوتنی لەبیرەکەیت. فێری بکەن کە هاوڕێی تۆ ئەو کەسەیە کە پێویستی بە تۆ نییە، بەڵام هێشتا هەر هاوڕێی تۆیە. بە ڕۆڵەکەتان بڵێن هێندە کوڕە بۆ دوژمنەکانت تاو مەدە کە گەرمیەکەی ببورن. بە ڕۆڵەکەتان بڵێن هێندە کوورە بۆ دوژمنەکانت تاو مەدە کە گەرمیەکەی خۆشت بسووتێنێت. سەرەتا بە خۆت و پاشان بە ڕۆڵەکەتان بڵێن ئەگەر کاتێک ستایشت دەکەن شەرمەزار دەبیت و کاتێک جنێوت پێدەدەن بێدەنگ دەبیت، بێگومان تۆ باشترین مرۆڤیت. بە ڕۆڵەکەت بڵێ بە جۆرێک بژی کەسانێک کە تۆ دەناسن و خوددا ناناسن، بەهۆی ناسینی تۆوە خودداش بناسن. باوک و دایکی هێژا، بە ڕۆڵەکەتان بڵێن ئەگەر ڕۆژێک لە دڵەوە کەسێک یا شتێکت خۆشویست، زۆر بەجددی مەیگرە، چونکە ئەرزشی نییە. دەزانیت بۆچی؟ چونکە ئیشی دڵ خۆشەویستیکردنە وەک چۆن ئیشی چاوکە بینینە. بەڵام ئەگەر ڕۆژێک بە ئەقڵت کەسێکت خۆشویست، ئەگەر ئەقڵت عاشق بوو، بزانە کە شتێک ئەزمون دەکەیت کە عشقی ڕاستەقینەیە. بە ڕۆڵەکەتان بڵێن هەرگیز مەهێڵن لە هەڵدێرگەکانی ژیاندا کەسێک دەستت بگرێت کە دەزانیت لە بەرزاییدا دەستبەردارت دەبێت. مرۆڤ گەشبین و ڕەشبینەکان هەردووچیان بۆ کۆمەڵگە بەسوودن. گەشبین فڕۆکە دروست دەکات و ڕەشبین پەڕەشوتی ڕزگار بوون. پێی بڵێ کوڕی شیرینم، هەمیشە باوەڕ بە نیگایەک بکە ئەگەر دوور کەوتیتەوە چاوەڕێت بکات. پێی بڵێ خۆڕاگری هەمیشە شوێنی توانایی گرتوتەوە. سەرەتا بەخۆت و پاشان ڕۆڵەکەتان فێر بکەن، کەسێک ئەوانی تر بناسێت عاقڵ و کەسێکیش کە خۆی بناسێت عاریفە.
بە ڕۆڵەکەتان بڵێن دووری تۆ خوددا بە ئەندازەی دووری تۆ و خۆتە. منداڵەکەتان فێر بکەن کە ژیان قەشەنگە، ناشرینیەکانی خەتای ئێمەیە، لە ڕێڕەوی ژیاندا هەر شتێک ناجوانە تەکبیری ئێمەیە. باوک و دایکی باش، بە ڕۆڵەکەتان بڵێن ئەگەر بەرد و سنگ لە ڕێڕەوی ڕووباردا نەبێت، ئاوازی ئاو هەرگیز دڵفڕێن نابێت. بە ڕۆڵەکەتان بنووسن ئەگەر مرۆڤ تاقەتی هەبێت لە هیزری پاکدا بمێنێتەوە، بێگومان شادومانی هەروەک سێبەرەکەی خۆی بەدوای دادێت. فێری بکەن مرۆڤ لە ڕێی هێزرەکانیەوە ئاوەدانیان وێران دەبێت. بۆی بنووسن لە هەر جێیەک ئیرادەیەک هەیە، ڕێگایەکیش بوونی هەیە. منداڵەکەتان ڕابێنن کە دەمی مرۆڤ وەک کێڵگەیەک وایە کە دەتوانێت هۆشمەندانە بچەنرێت و یاخود هەر لە خۆوە گەشە بکات. باوکی هێژە، بە ڕۆڵەکەتان بڵێن لاشەی خزمەتکاری زەینە. ئەگەر فەرمانەکانی زەین ناڕەوا بێت، لاشە بە خێرایی نەخۆش و پوچەڵ دەبێت و ئەگەر ئەندێشەکان شادومان و ناسک بن، لاشەش تەڕ و پارا و جوان دەبێت. باوک و دایکی هێژە، سەرەتا خۆتان فێر بن ئینجا ڕۆڵەکەتان کە مرۆڤ ئەوەی ئاواتی بۆ دەخوازێت یان زەی بۆ دەکات بەدەستی ناهێنێت، بەڵکو ئەوەی کە شایستەیەکی وەری دەگرێت. لەبیرتان نەچێت ڕۆژگار سەبارەت بە کەسێک کە بزانێت کاتی خۆی چۆن بەسەر دەبات لە ڕادەبەدەر میهرەبانە. پێی بڵێن پارە بەختەوەری ناهێنێت، بەڵام نەبوونی پارە بەدبەختی دێنێت. باوکی هێژە، سەرەتا خۆتان فێر بکەن ئینجا ڕۆڵەکەتان هەر قسێک کە لە زار دێتە دەرەوە مەرهەمێکە برینێک ساڕێژ دەکات، یا خەنجەرێکە دڵێک لەت دەکات، یاخود شەماڵێکە دەریایەک لە هەست و سۆز دەخرۆشێنێت، کەواتە بەر لەوتن بیر بکەنەوە. پێی بڵێن ڕۆڵی شیرینم، هەرگیز لە پشت زەڕەبینەوە سێری مرۆڤەکان مەکە. باوک و دایکی هێژە، سەرەتا خۆتان فێر بن و ئینجا بە ڕۆڵەکەتانی بڵێن هەستەکانت جڵەو بکە، ئەگینا کەسێکی ترم کارت بۆ دەکات. بە ئەو بڵێ هیچ کەسێک بێ بە ڕەزامەندی ئێمە ناتوانێت ئێمە سووک بکات. بە ڕۆڵەکەتان بڵێن کاتێ لە هەموو شتێک لە دڵتدا دەهێڵیتەوە و ناتوانی تووڕەیەکەت هەڵبڕژیت، ئەو دەمە دەبێتە گرێ لە دڵتدا. بیگرە گوێگرتن جۆرێک لە وەرگرتنە. لەبیرتان نەچێت هەموو ئەو هەڵانی ئەنجامت داون، هەموو ئەو گەمژەیانەی تەماشات کردوون، ئەو هەڵانەی لە تۆوە شاوەتەوە هەر هەمووی بەرەنجامی کاری بێبیرکردنەوە بوون. بە ڕۆڵەکەتان بڵێن ئازیزم، کەسێک کە دەڵێت هیچ شتێک گرنگ نییە، لە ڕاستیدا هیچ شتێک گرنگ نییە، خۆتی لێ بپارێزە. کوڕی شیرینم، لەبیرت نەچێت چارەنووسی تۆ لە کاتی بڕیارداندایە کە شێوە دەگرێت. ئیمان واتە بڕوابوون بەوەی کە ئێستا توانامان نییە بیبینین. بە ڕۆڵەکەتان بڵێن کاتێک بڕیارێکی واقعی دەدەیت، هێڵ و نیشانەیەک دیاری بکە، ئەویش نەک لەسەر زیخولم بەڵکو لەسەر کۆنکرێت. سەرەتا خۆت و ئینجا ئەو فێر بکە گشت ڕووداوەکان هەر چەند ئازار بەخش و دژوار بن، بێگومان بە 4کۆتاییان دێت، تەنها دەبێت نەختێک خۆڕەگر بیت. ژیانکردنی ڕاستەقینە واتە دووبارە و دووبارە هاتنە دنیا. بە ڕۆڵەکەتان بڵێن ئەگەر کۆمەکی کەسێک کات تاوەکو بەلەمەکەی بگێنێتە کەنار، بەلەمەکەی خۆشی گەیشتۆتە کەنار. بە ئەو بڵێن دۆستایەتی ڕاستەقینە گیایەکە بە شوێنەی گەشە دەکات و بەر لەوەی شایستەی وەرگرتنی ناوی دۆستی بێت، پێویستە بکەوێتە بەر ئەزموونی سەختی و نەهەموارەکان و لە بەردەمیاندا خۆی ڕاگرێت. لەبیرتان نەچێت جیهانی ئێمە و هەموو ئەو شتانی لە ناویدا چنگ دەکەوێت مەخلوقی ئیرادەیە، نەک ڕێکەوت و سوتفا. بە ڕۆڵەکەتان بڵێن چاوەڕوان مەبە، ژیان هەموو بەهرەکانت پێ ببەخشێت، تۆش لە بەرامبەر ئەو بەهرانە گەلێک پابندی بۆ خۆت دابنێ. سەرەتا خۆتان و پاشان ڕۆڵەکەتان فێر بکەن. نکولیکردن لە ئێش و ئازار هەڵەیەکی گەورەیە، ڕەنج و زەحمەت دەبێت ئەزمون بکرێت، دەستی لێ بگرێت و بگیرێت، هۆکارەکەی بزانرێت و پاشان بەرەڵا بکرێت. بە ڕۆڵەکەتان بڵێن ڕۆژگاری شەو هەمیشە ڕەشە. هاودڵی یەکێک لە باشترین نیشانەکانی ئەقڵ و تێگەیشتنە. باوک و دایکی هێژە، کەسە بێتوانەکان هەرگیز توانای لێبوردنیان نییە، لێخۆشبوون و لێبوردەیی خەسڵەتی کەسە لێهاتوو بەهێزەکانە. بە ڕۆڵەکەتان بڵێن ئەگەر لە کاتی تووڕەییدا چرکە ساتێکدان بەخۆیدا بگرێت، لە 100 ڕۆژ پەشیمانی ڕزگاری دەبێت. ڕۆڵەکەتان فێر بکەن مرۆڤ چەندە زیاتر داوەری بکات، دۆستی کەمتری دەبێت. بە ڕۆڵەکەتان بڵێن هەڵەکردن ئیشکالێکی نییە، بە مەرجێک لە بیری نەکەیت. قسەی زۆر دەکرێت، شایەنی وتن کەمە. لە پشت هەر مشت و مڕێکەوە نەزانی کەسێک شاراوەیە.
تەنها ڕێگەی سوودوەرگرتن لە مشت و مڕ خۆپاراستنە لێی. بە ڕۆڵەکەتان بڵێن لە ژیانمدا بەدەست زۆر بەڵاو ئازارم چەشتووە کە زۆربەیان ڕوویان نەداوە. باوک و دایکی هێژە سەرنج بدەن، زۆربەی تووڕەبوونەکانی ڕۆڵەکەتان هاوارێکە بۆ سەرنج ڕاکێشان. سەرەتا خۆتان فێربن و ئینجا ڕۆڵەکەتان کەسێک کە هەرگیز بیر و بۆچوونی خۆی ناگۆڕێت، هەرگیز هەڵەکانی چاک ناکات، بەیانی لە ئەمڕۆ بە ئاوەستر نییە. ڕۆڵی شیرینم، چنگ بۆ شتێک بەرە تاکۆتایی ڕێگا لەگەڵت بمێنێتەوە. بەڕاست چ شتێک یارەی ئەوەی هەیە تاکۆتایی ڕێژیان لەگەڵ تۆ بمێنێتەوە جگە لە کردداری چاک. ڕۆڵەکەتان فێر بکەن هزری نەرێنی، خراپەخوازی، کینە، دوژمنی، تووڕەیی، شەرمەزاری، ئەمانە هەموو یەکسانن. بە ڕۆڵەکەتان بڵێن تۆ ئەسب سواری دەکەیت یا ئەسب تۆ سوار دەکات، ژیانیش بە هەمان شێوەیە. گشت گرفتەکانی ڕۆڵەکەتان چارەسەر مەکەن تاوەکو ڕێگەی ژیان و ڕوبەڕووبوونەوەی کێشەکان دوای مردنی تۆ فێر نەبێت. خۆ بەزلزانین ئەمە نییە کە بە هەر جۆرێک ویستت بژیت، بەڵکو ئەمەیە کە داوا لە ئەوانی تر بکەیت بەو جۆرەی کە تۆ دەتەوێت بژین. بە ڕۆڵەکەتان بڵێن خاکی بوون ئەوە نییە کە مرۆڤ ببێتە بەرپێی ئەوانی تر. سەرەتا بە خود و پاشان بە ڕۆڵەکەتان بڵێن زۆربەمان لە بری ژیانکردن لە خەونی ژیانکردندا بەسەری دەبین. کاتێک ئێوە بیرکردنەوەی نەرێنیتان هەیە، مانای ئەوەیە لەگەڵ کەسەکان و شتانی دەوروبەرتان و تەنانەت کاکێشانەکاندا هاوڕا و هەماهەنگ نیت. باوکی هێژە بە ڕۆڵەکەتان بڵێن مرۆڤ هەروەک ئاوێنەیە، ئەگەر لەگەڵی پەستەکان دانیشێت ڕۆحی ئەوان ڕنگ دەداتەوە و ئەگەر لەگەڵ چاکانیشدا بنیشێت جوانترین وێنە و نیگار لەسەر ڕۆحی دەنەخشێنێت. سەرەتا بە خود و پاشان بە ڕۆڵەکەتانی بڵێن زۆربەی هەرە زۆرمان بە خودێتی خۆمان بێگانەین، نازانین کین و لە گشت بێگانەکانی تر کە نازانن کێن دەخوازین کە ئێمەیان خۆش بێت. بە ئەو بڵێ چاوچنۆکی واتە ژیان لەگەڵ نەبووەکان و چێش وەرنەگرتن لە هەبووەکان. ڕۆڵی شیرینم، بۆ هەبوونی دڵارامی لە ژیاندا ئەمڕۆ لەگەڵ خوددا هەنگاو هەڵبگرە و سبەینێش بە ئەو بسپێرە. بە ڕۆڵەکەتان بڵێن کتێب مامۆستایە کە بەبێ کوتەک و قامچی ئێمە پەروەردەکات. باوک و دایکی هێژە سەرەدا خود و پاشان منداڵەکەتان فێر بکەن کە لە دنیادا هیچ زیادەڕەویەک باشتر نییە لە زیادەڕەویکردن لە خۆناسیدا. بە ڕۆڵەکەتان بڵێن منداڵەتی ناپێگەیشتوویە و منداڵبوون بێگوناهیە، هەوڵ بدە بە منداڵی بمێنیتەوە. بە ڕۆڵەکەتان بڵێن ئارامی ڕاستەقینە لە پەیوەندی لەگەڵ خوددا دەست دەکەوێت، هەوڵ بدە خوداوەند بێنیتە ناو ژیانی خۆتەوە. باوک و دایکی هێژە میراتێک کە تۆ بەجێی دەهێڵیت هەمان ئەو شتەیە کە پێی دەژیت. بە ڕۆڵەکەتان بڵێن عەشق کیمیاگەرە، هەر چیەکت خۆش بوێت هەر ئەوە دەبێت، هەرگیز شتە ناباشەکانت خۆش نەبێت چونکە وجودی تۆ دەگۆڕێت. سەرەتا بە خود و ئینجا ڕۆڵەکەتان فێر بکەن ئەگەر دەتەوێت بە عەشقەوە بژیت دەبێت لەگەڵ ئەوانی تر بەشی بکەیت. ئازیزم، نیوەی تەمەنی مرۆڤی تووڕە لە پۆزش خواستندا بەسەرەچێت. هەندێک کەس کاتێکی خۆشیان هەیە و هەندێک کەس کاتانێکی خۆشیان هەیە. تکایە ئێوە لە پاڵ خێزانەکەتاندا لە گروی دووەم بن. هەر هەموو خواستی خوددا لە مرۆڤ دڵێکی ئارام و مهرەبانە. باوک و دایکی هێژە بە ڕۆڵەکەتان بڵێن کاتێک بتوانیت ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە ببینیت، نەک وەک ئەوەی دەبێت ببێت، تەنها ئەو کاتەیە کە بێدار بوویتێتەوە بۆ هەر جەیەک بڕۆیت بەهەشتا. بە ڕەفتارەکانتان بە ڕۆڵەکەتان بڵێن بۆ هەر جەیەک دەڕۆیت بە هەموو دڵێکتەوە بڕۆ، بە هەموو حزورێکتەوە. بە ڕۆڵەکەتان بڵێن دۆستی ڕاستەقینە کەسێکە کە بە دەستێک دەستی تۆ دەگرێت و بە دەستەکەی تری دەست لە دڵت دەدات. باوک و دایکی هێژە کەسێک بەسەر نەفسی خۆیدا زاڵ نەبێت بەسەر هیچ شتێکی تردا زاڵ نابێت. ئایا باوکێکی فیداکاریت؟ ئەگەر لە نیوە شەودا منداڵەکەتان لە خەوڕا پڕێت و داوای ئاو بکات چی دەکەیت؟ دایکی هەڵدەسێنیت یان یەکسەر بۆی دێنیت یەخود جێخەوەکەت دەگۆڕیت یان خۆت دەکەیت بە خەوتوو؟ ئایا ئامادەیت لە پێناو گەشێکی ڕێژەی منداڵەکەتان نەختێک زیاتر لە جاران کار بکەیت؟ نەخێر، تەندروستی خۆت واجبترە یان بەڵێ یان ئەگەر بەردەوام نەبیت کێشەی نییە؟ لە کاتی کڕینی جلوبەرگ و لە کاتێکدا کە خۆشتان پێویستان پێیەتی ئایا منداڵەکەت پێش خۆت دەخەیت؟ بەڵێ، نەخێر، جاروبار.
ئەگەر بەڵێنت دابێت ڕۆڵەکەتان ببەیت بۆ گەڕان و لە کۆتایی ڕۆژێک کارکردنی قورسدا بیتەوە بۆ ماڵ چی دەکەیت؟ بەبێ حوسڵیەوە دەڵێیت باشە بەیانی؟ بەڕوویەکی خۆشەوە پارێک بە ڕۆڵەکەتان دەدەیت تا قەرەبووی بکەیتەوە؟ بەڕوویەکی خۆشەوە بۆی ڕوون دەکەیتەوە بەڵێنی ڕۆژێکی دیکەی پێدەدەیت؟ دەیخەیتە ئەستۆی هاوسەرەکەت. وا دەزانیت هەمیشە کێ لە ئەولەویەتدایە؟ منداڵ و هاوسەرەکەم، هاوڕێکانم، خۆم. ئایا ئامادەی لە پێناو ڕۆڵەکەت لەگەڵ نالەباری هاوسەرەکەت هەڵبکەیت؟ بە هیچ جۆرێک، جاروبار، بەڵێ. وا دەزانیت باوکێکی فیداکار پێویستە بایەخ بە ڕۆح و هزری منداڵەکەی بدات یان پۆشاک و خۆراکی؟ ئەلف هزر لە خۆراک و پۆشاک لە پێشترا، با کەسێک خۆراک و پۆشاکی دروست بێت هزرشی دروست دەبێت، جیم دەبێت خەمی هەردووکیان بخورێت. ئایا باوکێکی فیداکار بە بارکێشێکی ڕەسەن دادەنرێت؟ ئەلف لە 100%، با بە هیچ شێوەیەک، جیم جاروبار. ئایا وا دەزانیت منداڵەکەتان بەهەی قوربانیدانەکانی ئێوەی هەیە؟ ئەلف بە هیچ جۆرێک، با لە 100%، جیم جیاوازی نییە، من دەبێت ئەرکی سەرشانم جێبەجێ بکەم. وا دەزانیت دایک یە فیداکارترە یان باوک؟ ئەلف دایک، با باوک، جیم هەردووکیان. تکایە بۆ هەر وەڵامێکی ڕاست 5 خاڵ لە پێش چاو بگرن. ئەگەر کۆی خاڵەکانی تۆ لە 40 تا 50 بێت پیرۆزباییت لێ دەکەین، چونکە تۆ باوکێکی زەحمەتکێش و نمونەیت. ئێوە بەباشی لە ئەرک و بەرپرسیارەتەکان ئاگادارن و تا ئاستی کەماڵ بە ئەنجامیان دەگەێنن. تۆ وەک باخەوانێکی شارەزا و بە ئەزمونیت کە درەختانی بەردار و پڕ لە شکۆفە و میوە پەروەردە دەکەیت. بێگومان ڕۆڵەکەتان هەروەک خۆتان ڕۆژێک لە ڕۆژان دەبێت تەمایی شانازیدان. چەند جوانە ئەزمونە فێرکاریە بە نرخەکانیشت بخەیتە بەردەستی باوکانی ئەمڕۆ سبەی. سوپاستان دەکەین. ئەگەر کوی خاڵەکانی تۆ لە 25 تا 35 بێت، بێگومان هەمومان کەم و کورتیمان هەیە کە بە خوێندنەوە و گفتوگو و بیرکردنەوە دەتوانین خەڵە لاوازەکانی خۆت بگۆڕین بۆ هێز. بێگومان باش دەزانن کە مرۆڤێکی ئاگا و تێگەیشتوو مرۆڤێکە ئەرکەکانی باشی بە ئەنجام دەگەێنێت. لەبیرتان نەچێت ئێوە بەرپرسیارەتێکی گەورەتان لەسەرشانە. بەرپرسیارەتی دروستکردنی مرۆڤێک لە ڕاستیدا بنیادنانینەوەیەک لە ئەستۆی ئێوەدایە. لەبیرتان نەچێت کە ئێوە تا گەیشتن بە قۆناغی باوکێکی باش مەودایکی زۆرتان نییە، کەواتە تا درەنگی نەکردووە جارێکی تر ئەم کتێبە بخوێننەوە و بیرخستنەوە و پێشنیارەکان بە وردی جێبەجێ بکەن. لەبیرتان نەچێت بوون بە باوک زۆر گرنگ نییە، باوکایەتی کردن گرنگە. ئەگەر کوی خاڵەکانی تۆ لە 25 کەمترە دەبێت بڵێن زۆر بەداخەوە. بۆچی گشت ئەرک و بەرپرسیارەتە پەروەردەیەکان دەخەیتە گردنی هاوژینەکەت؟ ئایا وا دەزانیت باوک واتە ئەو کەسەی دەبێتە هۆکاری لەدایکبوونی منداڵێک؟ هەوڵدان بۆ پەروەردەکردنی منداڵێک بەرپرسیارەتیەکە کە خوداوەند خستوێتە سەرشانی ئێوە و کۆششکردن بۆ خۆشگوزەرانی خێزان لای خوددا بە باشترین پەرستش هەژمار کراوە. لەبیرتان بێت پەروەردە واتە ئەگەر تۆ ئەمڕۆ ئەلوێرا بچێنیت سبەی نەدرکەکانی دەستان بریندار دەکات و دڵتان پەرێشان. خۆ ئەگەر گوڵەباخی ئەسڵ بڕوێنیت لە سبێنەیەکی زوودا بۆن و بەرامەی خۆشی ڕۆحتان شاد و پاراو دەکات. کەواتە پێشنیاز دەکەین تا دێری نەکردووە جارێکی ترم کتێبە لە سەرەتاوە بە وردی بخوێننەوە. لەبیرتان نەچێت هەبوونی باوکێکی باش واتە باوەشێک لە ئەشک و شادی و بوونی ئایندەیەکی درەخشان. ئایا باوک و دایکێکی دیکتاتۆر و سەرکوتکەرن؟ وەڵامی هەر پرسیارەیەک بە بەڵەیە خۆت نەخێر بدەنەوە. ئایا ڕێگە دەدەیت ڕۆڵەکەتان جاروبار خۆی و هاوڕێکانی هەڵبژێرێت؟ ئایا ڕێگە دەدەیت ڕۆڵەکەتان بۆ ئەنجامدانی کارە ئاسایەکانی خۆی پلان دابنێت؟ ئایا ڕێگە بە ڕۆڵەکەتان دەدەیت کاتێک لەگەڵ هاوڕێکانی دایە چ جۆرە جلێک بپۆشێت؟ ئایا جاروبار ڕێگە بە ڕۆڵەکەتان دەدەیت کە پارەی بەرباخەڵی بە هەر جۆرێک پێی خۆشە خەرجی بکات؟ ئایا لەمەی کە ڕۆڵەکەتان هاوڕێکانی بهێنێتەوە بۆ ماڵەوە ئاسوودە دەبیت؟ ئایا هەمیشە لەگەڵ هاوڕێکانی ڕۆڵەکەتان ڕێزدارانە مامەڵە دەکەیت؟ ئایا جاروبار ڕۆڵەکەتان لە گفتوگۆ گشتیەکانی خۆت و هاوسەرەکەت بەشداری پێ دەکەیت؟ ئایا پێت خۆشە جاروبار لەگەڵ ڕۆڵەکەتان گاڵتەوگە بکەیت؟ ئایا کاتێک ڕۆڵەکەتان دەگەڕێتەوە بۆ ماڵ خۆشحاڵ دەبیت؟ ئایا هەندێجار بە ڕۆڵەکەتان وتووە کە شانازی پێوە دەکەن؟ ئایا جاروبار بۆ ڕۆڵەکەتان بەبێ بۆنە دیاریکی بچووکت کڕیوە؟ ئایا لە کاتی پێویستدا تەنیایی مۆچیاری ڕۆڵەکەتان دەکەن؟ ئایا نەیاری مامەڵەی توندی لەگەڵ منداڵ؟ ئایا کاتێک لەگەڵ ڕۆڵەکەت گفتوگۆ دەکەیت چێژ وەردەگریت؟ ئایا ڕێگە بە ڕۆڵەکە دەدەیت دیواری ژوورەکەی بە سەلیقەی خۆی ڕەنگ بکات؟ ئەنجامی خاڵەکان. ئێستا بۆ هەر وەڵامێک
بەڵێ 10 خاڵدا بنێن. پێویستە لە ئێوە باوک و دایکی بەسۆز پیرۆزباییتان لێ بکرێت. ئێوە باش دەزانن کەی بە ڕۆڵەکەی خۆتان بڵێن بەڵێ و لە چ کاتێکیشدا بڵێن نەخێر. سڵاو 100 سڵاو لە ئێوە. ئێوە بەم زۆنە ڕۆژە خۆش و شیرینەکانی بەختەوەری ڕۆڵەکەتان دەبینن. بەڵام چەند باشە ئەزمونەکانی خۆتان بەو باوک و دایکانی لە سەرەتای ڕێدان فێر بکەن. سوپاستان دەکەین. ئەگەر کوی خاڵەکانی ئێوە لە 100 تا 120 بێت، ئێوە هەموو مەرجێکی پێویستان تێدایە بۆ بوون بە باوک و دایکێکی هاوسەنگ و گونجاو و شایستە. بەڵام هەندێک جار وا بیر دەکەنەوە کە ڕەنگە دیکتاتۆریەت و کەپتکردن و ملهۆڕی پێویست بێت کە ئەمەش خەیاڵێکی خاوە. بە هەڵەدا نەچن، بە ئاگایی و تێگەیشتنەوە ئەگەر بڵێن نەخێر زۆر باشە. بەڵام ئەگەر لە پشت هەر نەخێرێکەوە کە دەیڵێن بەڵگەی ڕاست و لۆژێکیتان نەبێت، ئەمە دیکتاتۆریەتە و دیکتاتۆریەتیش لە هەر فۆرمێکدا ئەنجامێکی جگە لە نابودکردنی هزر و عەقڵی دروست نییە. بەڵام هێشتا درەنگی نەکردو و بە دووبارە خوێندنەوەی ئەم کتێبە ئەلفوبەی هزری خۆتان بگۆڕن. ئەوجا تێدەکەن کە ژیان و پەروەردەی منداڵ بەو ڕادێژ دژوار نییە کە بیرتان لێ دەکردەوە. تاقی بکەنەوە. ئەگەر کوی خاڵەکانی ئێوە لە 100 کەمتر بێت، بۆچی وە هەز دەکەن کە کەپتکردنی هزری باشترین شێوازی پەروەردەیە؟ دەزانیت مرۆڤ لە چ کاتێکەوە باوەڕ بە کەپتکردنی فکری دەکات؟ ڕێک لەو کاتەوە کەوا دەزانێت باشتر لە ئەوانی تر تێدەگات و ئەمەش سەرەتای نەهامەتیە. هەر کەپتکردن و دیکتاتۆریەتێک سەرنجامەکەی بە تەقینەوە کۆتایی دێت. ئەگەر ڕۆڵەکەی ئێوە لە ئێستادا لە بەرامبەر پاساوە بێبیرکردنەوەکانی ئێوەدا کە هەمان دیکتاتۆریەتی فکریە دەڵێیت بە چاوان، دوو زیانی ڕۆحی بە ئەو دەگەێنیت. یەکەم لە ئەو کۆیلەیەکی فکری چێ دەکەیت کە بێگومان بۆ هەر بانگێشتێک بەڵێ دەکات و ئەمەش سەرەتایەکە بۆ لادانی هزری و ئەخلاقی لە ئایندەدا. دووەم ئەوەی کە هەر کارێک پەرچەکردارێکی لێ دەکەوێتەوە کە تۆ پیر و کە نەفت دەبێت ڕۆڵەکەتان مامەڵێکی هاوشێوە لەگەڵ ئێوە دەکات. و ئەمەش مەسەلێکی نامۆنیە، یاسای سروشتە. مەولەوی دەفەرمێت ئەم دنیا شاخە و کردەی ئێمە بانگ، بۆ لای ئێمە دەگەڕێتەوە زایاڵی بانگەکان. واتە بە هەر دەستێک ببەخشیت بە هەمان دەستوەری دەگریتەوە. لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئەو لەگەڵ ڕۆڵەکەی خۆی هەمان شێواز پەیڕەو دەکات و بەم پێەیە ئێوە دەبنە داهێنەری نەریتێکی قێزەوەن کە بە درێژایی سەردەمەکان و ناوەکان درێژە دەکێشێت. بەڵام بۆ نەهێشتنی داپڵۆسین یان دیکتاتۆریەتی فکری پێویستە چی بکەین؟ پێتان دەڵێن هەرگیز وا نەزانن کەسێک کە تەمەنی زۆرتری کردووە شعوری زیاتریشی هەیە. هەرگیز. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ دەڵێت هەوڵ بدەن لە ڕۆڵەکانتان فێر بن، چونکە ئەوان شتانێکی بەنرخ تێدەگەن و دەزانن کە ئێمە دەستەوسانین لە دەرکردنیان. ئەو دەمەی دانرنا بە کورتێنانی هزری خۆتدا ئەو کاتێک کە خۆت لە گابەردی فیرودەری دیکتاتۆرەتی فکری هاتوویتەتە خوارەوە و تووشی دانایی و ئاگایی دەبیت. کەواتە هەر لە ئێستاوە بە ئارامی و شیرینی و میهرەبانیەوە لە لای ڕۆڵەکەتان دابنیش و لە ئەوە فێر بن بەم شێوەیە ئەم دەرفەتە بۆ ئەو دەرەخسەنیت کە لە کاتی گونجاودا لە ئێوە فێر بێت. لەبیرتان نەچێت هەر سەرکوتکردنێک سەرنجامەکەی بە تەقینەوە دەگات. ئایا باوک و دایکێکی نەرمونیانن؟ وەڵامی هەر پرسیارێک بە بەڵێ یاخود نەخێر بدەنەوە. ئایا کاتێک ڕۆڵەکەتان کارێکی باش ئەنجامەدات ستایشی دەکەن؟ ئایا هەمیشە لە بەردەم ئەوانی تردا دەستخۆشی لە ڕۆڵەکەتان دەکەن؟ ئایا فرەتر لە گفتوگۆکردن لەگەڵ ڕۆڵەکەتان چێژ دووەرەگرن؟ ئایا ڕۆڵەکەتان لەمەڕ کێشە و سەرکەوتنەکانی لەگەڵ ئێوە گفتوگۆ دەکات؟ ئایا زۆربەی جار زەردەخەنە دەکەن بەدەم ڕۆڵەکەتانەوە؟ ئایا زۆر جار بە ڕۆڵەکەتان وتووە کە چەندە خۆشتان دەوێت؟ ئایا بە ڕۆڵەکەتان وتووە کاتێک لێتان دوورە چەندە دڵتەنگن بووی؟ ئایا ئەگەر پێویست بکات لەگەڵ ڕۆڵەکەتان هاودەڕی دەنوێنیت؟ ئایا لەبارەی ئەنجامدانی مەسەلە دژوارەکان ڕۆڵەکەتان هانەدەن؟ ئایا فرەتر بە ڕووخۆشی و گوێ بۆ قسەکانی ڕۆڵەکەتان شلەکەن؟ ئایا تا ئێستا بە ڕۆڵەکەتان وتووە کە ئەو گرنگترین کەسە لە ژیانی ئێوەدا؟ ئایا ڕۆڵەکەتان لەو کاتێ لەگەڵ ئێوە بەسەری دەبات ئاسوودەیە؟ ئایا ڕێگە بە ڕۆڵەکەتان ئەدەن کە جاروبار بە تەنیا بێت؟ ئایا لە هەڵبژاردننی هاوڕێ بۆ ڕۆڵەکەتان هەستیاری بە خەرج دەدەیت؟ ئایا بە درێژایی ڕۆژێک ڕۆڵەکەتان ماچ دەکەن؟ ئێستا بۆ هەر وەڵامێکی بەڵێ دەخاڵدا بنێن. ئەگەر کۆی خاڵەکانی ئێوە لە 130 تا 150 خاڵ بێت، ئافرین و 100 ئافرین بۆ ئێوە کە باش دەزانن یەکێک لە بەخششەکان و سامانە بەنرخەکانی ئەم جیهانە نەرمونیانیە. خۆش بە حاڵی ڕۆڵەکەی ئێوە کە لە بەهرە تایبەتمەندیەکانی ئەم بەخشە گەورەیە بەهرەمەند دەبێت. ئێوە باوەڕتان وایە کە ڕەوشت و جوانی و ڕووخۆشی کە ڕەفتار جوانی لێ دەکەوێتەوە دەتوانێت لە دنیادا گۆڕانکاری سیر بە ئەنجام بگەێنێت کە ئەویش بە پەروەردەکردنی مرۆڤی هاوسەنگ و شایستەیە کە بێگومان دەتوانێت جیهانێک بگۆڕێت. چەند جوانە کە ئەزمونەکانی خۆت بخەیتە بەردەست باوکان و دایکانی ئەمڕۆ. ئەگەر کۆی خاڵەکانی ئێوە لە 100 تا 120 خاڵ بێت، هەمومان جاروبار هیلاک و قەڵز دەبین. گشتمان جاروبار لە دۆخی هەبوو دڵگران و ناڕەحەت دەبین. بەڵام دەڵێن جاروبار
کێشەکانی ژیان هەمیشە بوونیان هەبوو و دەبێت ئەگەر بڕیار بێت ئێوە لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی گرفتێک سەبر و حەوسەڵەی خۆتان لەدەست بدەن و بەڕوویەکی گرژەوە لەگەڵ ڕۆڵەکەت ڕەفتار بکەیت، چۆن چاوەڕوانی ئەوە دەکەیت کە ڕۆڵەکەتان سەرەتا بەڕووخۆشی و مامەڵەتان لەگەڵ بکات و دووەم لە سبەینەکانی ژیانی خۆیدا کەسێکی بەدکردار نەبێت. لەبیرتان بێت مرۆڤی بەدکردار سەرەتا زیان بەخۆی دەگەێنێت و پاشان بە کەسانی تر. کەواتە هەر لە ئێستاوە گرێکانی نێوچەوانی خۆتان بکەنەوە بە ڕوویەکی خۆشە و مامەڵە لەگەڵ مەسەلەکان بکەن. لەگرتان نەچێت ژیان وەک ئاوێنەیە، هەڵبژاردننی وێنە بۆ خۆتان دەگەڕێتەوە. ئەگەر کوی خاڵەکانی ئێوە لە 100 کەمتر بێت، گوێ لە فەرمودەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بگرن کە دەفەرمێت بێباوەڕی ڕووخۆش باشترە لە باوەڕداری ڕووترش. ئێستا سیرێکی ئاوێنە بکەن، چی دەبینن؟ تەنانەت خۆشتان پێتان خۆش نییە بۆ ماوەیەکی توولانی سەیری ئاوێنە بکەن. کەواتە بهێنە پێش چاوی خۆتان کە ڕۆڵەکەتان چ زەجرێ دەکێشێت. ئەم گرنگەش بزانن کە هەر جۆرێک لەگەڵ ڕۆڵەکەتان مامەڵە بکەن، ئەویش لە ئایندەدا و لە سەری پیری ئێوەدا بە هەمان شێوە مامەڵەتان لەگەڵ دەکات و لە هەمووی خراپترەوەیە کە لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەر بەم چەشنە مامەڵە دەکات و ئەو مەسەلەیە بەم شێوازە درێژە دەکێشێت. لەبیرتان نەچێت تەرزانترین و کاریگەرترین شێوازی پەروەردە و دروستکردنی پەیوەندیەکی باش تەنها یەک شتە، زەردەخەنە. کەواتە لە ئێستاوە هۆکارە بێ پاساوەکانی ڕووگرژی و بەدکرداری خۆتان کەشف بکەن و بۆ هەمیشە مەیان هێڵن. جارێکی تر وتەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بە بیرجێنینەوە، بێباوەڕی ڕووخۆش باشترە لە باوەڕداری ڕووترش. ئایا باڵکودایکێکی دانا و ئاگا و بە ئاوەزن؟ ئایا لەو بڕوایەدایێت کە پەروەردەی منداڵ لەو کاتەوەی کۆرپەلەیەکی 4 مانگانە دەست پێ دەکات؟ ئایا ڕۆزی حەڵال لە پەروەردەکردنی منداڵ بە فاکتەرێکی گرنگ دەزانیت؟ بە بۆچوونی تۆ پەروەردەی منداڵ واتە کۆمەڵایەتی بوون، یان باوەڕدار بوون، یان بوونی ڕۆحیەتێکی شاد یاخود هەموو حاڵەتەکان. بەڕای تۆ بۆچی پێویستە وتەی پێشەوەیانی ئاینی لەباری پەروەردەوە قبول بکرێت؟ چونکە پاکن، چونکە بیرکردنەوەیان زانستی و پراکتیکیە، یان چونکە دەبێت بە چاوگوێی داخراوە گوێڕایاڵیان لێ بکرێت؟ بە بۆچوونی تۆ پەروەردەی سێکسی لە ژیانی ڕۆڵەکەتان چەند گرنگە؟ زۆر گرنگ نییە، زۆر گرنگ و ژیانیە، لە گەورەییدا گرنگە، یاخود بە تێپەڕبوونی کات گرنگ دەبێت؟ بە بۆچوونی تۆ فێربوونی جیاوازی لە نێوان عەشق و غەریزەی سێکسیدا چەند گرنگە؟ لە بنەڕەتدا جیاوازیەک بوونی نییە، هیچ کاریگەریەکی نییە، فێرکردنی ڕاست نییە، یاخود زۆر ژیانی و گرنگە. بە بۆچوونی تۆ باشترین شێوازی پەروەردە مۆچیاریکردنە یاخود کارکردنە بەکردەوە باشەکان. هەردووکیانە یان مۆچیاریکردن بەتەنها یان کارکردن بەتەنها یاخود مامەڵەی یەکلاکەرەوە. وا دەزانیت لە مشتومڕی ژن و مێردایەتیدا بەشداری پێکردنی منداڵ کارێکی پەسەندەیە، نەخێر، بەڵێ جیاوازی نییە، یاخود بۆ ئاگایی منداڵەکان باشە. بۆچی وا دەزانیت هەر کاتێک بە هەر ڕێژەیەک منداڵ داوای پارەی کرد نابێت بیدەیتێ، بۆ گەشەی عەقڵی بژێوی ئەو باش نییە، ئەو بێباک و بێکوت و بەندوبار دێنێت، بۆ تێگەیشتنی سەربەخۆیی دارایی ئەو باش نییە، لەبەر ئەوەی دەبێت هەمیشە هەست بە ئاتاجی بکات. ئەگەر ڕۆڵەکەتان میلی بەلای تەمبەڵیەوە هەبێت چی دەکەیت؟ بە تێپەڕبوونی کات باش دەبێت، بەراوردی دەکەیت لەگەڵ منداڵە زرنگەکان، لەگەڵ ئەودا لەبارەی ئاساوەرە خراپەکانی تەمبەڵیەوە گفتوگۆ دەکەیت، بە توندی مامەڵەی لەگەڵ دەکەم. ئەگەر هەواڵت پێ بگات ڕۆڵەکەتان لەگەڵ هاوڕێیەکی لە ڕەگەزی بەرامبەر هەڵبژاردووە چی دەکەیت؟ بە توندی مامەڵەی لەگەڵ دەکەیت، هەوڵەدەیت پەیوەندی بە هاوڕەکەیەوە بکەیت و هەڕەشەی لێ دەکەیت، بە ڕۆڵەکەتان دەڵێیت هەرگیز لە لاوێتیدا کارێکی لەم چەشنت نەکردووە، دەرکتان بە پێویستی ڕۆڵەکەتان کردووە بۆ خۆشڕووی و ئارامیەوە هێڵە سوورەکانی لەم پەیوەندیدا بۆ دیاری دەکەیت. ئەگەر لە جۆری ئارایشتی قژ و دەموچای ڕۆڵەکەتان ناڕازی بیت چی دەکەیت؟ هەوڵەدەیت بە کڕینی دیاریەک بۆ چوونی ئەو بگۆڕیت، لەگەڵ هاوڕەکانی قسە دەکەیت تا ئەوان بۆ چوونی ئەو بگۆڕن، مامەڵێکی توندی لەگەڵ دەکەیت، یاخود بە میهرەبانی و گفتوگۆکردن بۆ چوونەکەی ڕاست دەکەیتەوە. کاتێک ڕۆڵەکەتان باش کۆشش ناکات چی دەکەیت؟ لەناو هاوڵەکانیدا بە دوای هۆکارەکەیدا دەگەڕێیت، لە ماڵەوە لە جۆری مامەڵەی خۆتان لەگەڵیدا بە دوای هۆکارەکەی دەگەڕێیت، لەگەڵیدا بەڕەکی و بەتاڵی مامەڵە دەکەیت، یاخود دیاریکی بۆ دەکڕیت تاوکوهانی بدەیت بۆ کۆششکردن لەوانەکانیدا. کاتێک لە دەرگیری ئێوە هاوسەرەکەتان ڕۆڵەکەتان لایەنی تۆ دەگرێت چی دەکەیت؟ دەستخۆشی لێ دەکەیت، تێی دەگەینیت کە نابێت دەخالەت بکات، بە تێبەڕبوونی کات خۆی ڕێی دەدۆزێتەوە، هەرگیز لە پشتچای ڕۆڵەکەتان لەگەڵ هاوسەرەکەت مشتومڕ ناکەیت. کام تەمێکردن پەسەند دەکەیت، جەستەیی یان زارەکی؟ تەمێکردنی زارەکی، تەمێکردنی جەستەیی، هەردووکیان یاخود وەک دوایین ڕێگاچارە تەمێکردنی زارەکی مؤدەبانە. ئەگەر منداڵەکەتان بڵێت لە ئایندەدا حەز دەکات لە ڕووی کەسێتیەوە وەک ئێوەی لێبێت چی دەڵێیت؟ ناوازەیە؟ هەرگیز بیرۆکەیەکی باش نییە، هەوڵ بدە خاڵە لاوازەکانی منت نەبێت، قسەکەی بەجددی وەرناگریت.
ئەگەر ڕۆڵەکەتان بێوێت چەند کەسێک لە هاوڕەکانی بانگێش بکات بۆ نانی ئێوارە چی دەڵێیت؟ ئەسڵەن تاقەتیان منداڵ بازاڕەت نییە؟ ئەگەر کەسانێکی باش بن کێشە نییە ئەو شەوە ماڵ بەجێ دەهێڵیت یەخۆت بە ڕووخۆشی و قبوڵی دەکەیت و هەوڵەدەیت ئێوارە خوانێکی شیاو ساز بکەیت؟ ئایا مۆڵە دەدەن جاروبار ڕۆڵەکەتان ڕخنە لە ئێوە بگرێت؟ بەڵێ، بۆ یەکەم جار قەیناکات بە هیچ شێوەیە گرنگ نییە. ئەگەر ڕۆڵەکەتان لەناو کۆمەڵێکدا ڕخنە لە تایبەتمەندیەکانی ئەخلاقی ئێوە بگرێت چی دەڵێیت؟ بایەخی پێنادەیت، تووڕە دەبیت، هەوڵی نەهێشتنی ئەو کەم و کورتیە دەدەیت و هۆشداری دەدەیت کە نابێت لەناو کۆمەڵێکدا کارێکی لەو جۆرە بکات یاخود بە توندی تەمەی دەکەیت. ئەگەر ڕۆڵەکەتان گاڵتە بە هەندێک نەیار و بەتخوای ئێوە بکات چی دەکەن؟ سەربەستی دەکەن، هاودەنگی دەکەیت، تێدەگەێنیت کە گاڵتەجاڕی بە هەر کەسێک و بە هەر بیانوێک بێت کارێکی قێزەونە یەخود گرنگی پێنادەیت. ئەگەر ڕۆڵەکەتان داواتان لێ بکات بۆ چارەسەرکردنی کێشەکەی چەند خولەکێک تیڤی بکوژێنەوە لەگەڵ ئەو گفتوگۆ بکەن چی دەکەیت؟ باشە دوای قسە دەکەین، زۆر تووڕە دەبیت، دەست بەجێ تیڤەکە دەکوژێنیت و گوێ بۆ قسەکانی دەگریت، دەیسپێریت بە هاوسەرەکەت. ئەگەر ئاگادار بکەیتەوە ڕۆڵەکەتان بەم دواییانە جگەرەیان مادەی هۆشبەر دەکێشێت چی دەکەیت؟ لەو باوەڕەدایت کە بە تێپەڕبوونی کات خۆی تێدەگات کە کارێکی قێزەونە یاخود بە توندی تێمەی دەکەیت یان هەڕەشەی لێ دەکەیت یاخود هاوسەرەکەتان بە کەمتەرخەم دەزانیت یان لەناو هاوڕێن نایابەکانی بە دوای هۆکارەکەی دەگەڕێیت. بە ئارامی و میهرەبانیەوە قسەی لەگەڵ دەکەیت تا هۆکارەکەیت بۆ دەربکەوێت. ئەگەر بزانیت ڕۆڵەکەتان پرسشە ئاینەکانی ئەنجام نادات چی دەکەیت؟ هەوڵەدەیت بە کڕینی دیاریەکە ئەو حەزیلەیەتی هانی بدەیت، کەمتەرخەمیەکە دەخەیتە گەردنی هاوسەرەکەت، کۆمەڵگە بە خەتابار دەزانیت و دەڵێی دواتر خۆی تێدەگات یاخود هەڕەشەی لێ دەکەیت یان بە ئارامی و میهرەبانیەوە قسەی لەگەڵ دەکەیت و لە مەرسوودەکانی باوەڕ قسەی بۆ دەکەیت. ئەگەر یەکێک لە ڕۆڵەکانتان لە هەر ڕوویەکەوە شایستە و ئەوی تر پێچەوانی ئەو بێت چی دەکەیت؟ هەوڵەدەیت لەگەڵ برایان خوشکەکەی کە لە ئەو باشترە بەراوردی بکەیت، دیاریەکی بۆ دەکریت تا بێتە سەرڕێ، باوەڕت وایە بە تێپەڕبوونی کات باش دەبێت، لە کردەوەکانی خۆتدا بە دوای هۆکارەکەیدا دەگەڕێیت، تەمەیان هەڕەشەی لێ دەکەیت تا بێتە سەرڕێ. ئەگەر بۆ دەربکەوێت کە ڕۆڵەکەتان هاوڕێ نایابەکانی هەرچی دەکەیت، بە دەربڕینی خۆشەویستی و گەرمکردنی کەشی خێزان پابەندی دەکەیت یاخود پابند پەیوەندی بە هاوڕەکانی ئەو دەکەیت و هەڕەشەیان لێ دەکەیت، لە کردار و ڕەفتار و گفتارەکانی خۆتدا بە دوای هۆکارەکەیدا دەگەڕێیت یاخود گفتوگۆی لەگەڵ دەکەیت و لەبارەی سوود و زیانەکانی هاوڕێوە قسەی بۆ دەکەیت. وا دەزانیت پەروەردەی جەستەیی چەندە کاریگەری هەیە لەسەر پەروەردەی ڕۆڵەکەتان. تەنها باوکان و دایکانی بێفەرهەنگ تێمە دەکەن، گرنگترین ڕوکنی پەروەردەیە یاخود لە ئاکامی دووبارەبوونەوە کاریگەری نامێنێت یاخود جاروبەر زەروریە. ئایا هەوڵدان بۆ خۆشگوزەرانی دارایی ڕۆڵەکەتان بە هەوڵدان بۆ گەشەی هزری ئەو هەژمار دەکەیت؟ لە 100% چونکە تا خۆشگوزەرانی نەبێت گەشەی فیکری نابێت. خۆشگوزەرانی و گەشەی فیکری دوو بابەتی لێکجیان، یاخود هەر کامیان کاتێکی تایبەت و هەوڵێکی تایبەتی دەوێت، یان خۆشگوزەرانی لە ئەستۆی تۆیە و گەشەی فیکریش لە ئەستۆی خۆیدایە. ئایا وا دەزانیت منداڵێک کە هەمیشە تەمێکراوە لەگەڵ منداڵەکەی خۆیدا چۆن ڕەفتار دەکات؟ لە گەورەیدا تێدەگات کە تەمێکردن کارێکی خراپە، بە سترێسەوە ڕەفتار دەکات، بە توندوتیژی لە باوک و دایکیەوە فێر دەبێت و ڕەفتار دەکات. ئەگەر ڕۆڵەکەتان لە بڕگەیەکی زەمەنیدا داوای پارەی بەرباخەڵی زیاتر بکات چی دەکەیت؟ بە ڕوویەکی خۆشەوە پێدەیت یاخود بە تووڕەییەوە پێی دەدەیت یان لە هۆکارەکەی دەکۆڵیتەوە یان بە بێباکیەوە گوێی پێنادەیت. ئەگەر ڕۆژێک ڕۆڵەکەتان بڵێت کە باوک و دایکی هاوڕەکەی لە ئێوە باشترن چی دەکەیت؟ بە ڕووگرژیەوە ڕەتی دەکەیتەوە، بە بێبایەخ چاوپۆشی لێ دەکەیت، هەوڵ دەدەیت لە هۆکاری ئەنجامگیریەکەی ئەو بگەیت یاخود دڵگران دەبیت و خەمبار دەبیت لەم هەموو زەحمەتە بێفاصلە. ئایا وا دەزانیت بۆ ماوەی لە پەروەردەی منداڵدا کاریگەری هەیە یان سەرمەشق و نمونەکان؟ بۆ ماوەی نمونەکان هیچ کامیان. ئایا تا ئێستا ڕۆڵەکەی خۆتان لەگەڵ هاوتەمەنەکانی بەراورد کردووە؟ ئایا لە شێوازی خەرجکردنی پارەی ڕۆژانەی ڕۆڵەکەتان بە وردی پرسیار دەکەیت؟ ئایا جاروبار کاتت بە ڕۆڵەکەت داوە پێکەوە گوێ لە میوزیکێک بگرن کە ئەو حەزیلەیەتی؟ هەرگیز تاقەتی بیستنی ئەم جۆرە میوزیکانەم نییە، یاخود جاروبار بەڵێ یاخود بۆ نزیک بوونەوە لە ئەو بەچێژەوە ئەم کارە ئەنجامەدەم. بە بۆچوونی تۆ باشترین و ڕاستترین شێوازی پەروەردە لەم ڕۆژگارەدا چییە؟ دووبارەکردنەوەی ڕەفتاری پێشینان، واسێنان لە شێوازی پەروەردەی پێشینان، یاخود ڕێگایەکی نوێ و زانستی و استراتیژی لە هەر سەردەمێکدا و قبوڵکردنی هەر شێوازێک کە دێتە ناوەوە. ئێستا دەچینە سەر ئەنجامی تێستەکان. ئێستا بۆ هەر وەڵامێکی ڕاست کە لە خشتەکە داهاتوە پێنج خاڵدا بنێن.
ئەگەر کۆی خاڵەکانی ئێوە لە 150 تا 175 بێت، هەزار ئافرین بۆ ئەقڵ و دەرکی ئێوە باوک و دایکی دانا و تێگەیشت و دڵنیابن کە ڕۆڵەکەتان هەروەک خۆتان مرۆڤێکی ئاگا و دانا و شایستە دەبێت. ئافرین لە ئێوە کە هەوڵەدەن بەڕوانینێک بۆ ئەزموونی پێشینیان و زانستی پەروەردەی ڕۆژ ڕێیەکی دروست و لۆژیکی بۆ پەروەردەکردنی منداڵەکەتان بدۆزنەوە. مزگەنیتان دەدەینێ بە ئایندێکی سەوز و ڕووناک و لێوان لە خۆشی و شادی. چەند جوان و چەند باشە گەرەزمون و زانینەکانی خۆشتان بخانە بەردەست باوک و دایکانی تر. ئەگەر کوی خاڵەکانی ئێوە لە 120 تا 145 بێت، دەروونزانانی ئەمڕۆی دنیا لەو باوەڕدان لە 150 ئەقلی مرۆڤ فکری و لە 150 ئێستاتیکیە وەرگیراوە. بێگومان هەمومان لە گشت وەرزەکانی ژیانی خۆماندا پێویستمان بە فێربوون و دەرکردن بۆ باشترکردنی ژیان و باشتر پەروەردەکردنی منداڵەکانمان هەیە. چەند باشە ئێوە کتێبەکە لە سەرەتاوە بخوێننەوە و هەموو بابەتەکانی بەنیگایەکی قۆڵ و وردەوە بخوێننەوە و ڕاستپاردەکانی جێبەجێ بکەن. بێگومان هیچ مرۆڤێک لە سەرەتای لەدایک بوونەوە بەدانا و زانایی نەهاتۆتە دنیا، بەڵکۆم ئاگاییی بەلامسکردنی ئەزمونەکان و بەشێنەی و قوڵبوونەوە و تێڕامان لە هۆکارەکانیان بەدەستهێناوە. ئەم گرنگیەش بزانن کە ئاوەست چرایڕێی ژیانی مرۆڤ و بەبێ ئەم چرایە گشت مرۆڤەکان بۆ ناو شیوی زایەبوون بەردەبنەوە. کەواتە بۆ هەبوونی منداڵێکی بە ئاوە سەرەتا پێویستە خودی خۆمان ئاگا و دانابین. یەکێک لە هۆکارەکانی کڕین و خوێندنەوەی ئەم کتێبەش لەلایەن ئێوە وەڵامدانەوەی ئەم پێداویستە دەبێت کە بە باشی دەرکتان پێکردووە و بێگومان ڕێگایکی زۆرتان تاگەیشتن بە دوندی سەوزی ئاگایی نەماوە. کەواتار لە ئێستاوە دەست پێ بکەن بە پاشەکەوتکردنی زانست و ڕاهێنانی ئاگایی دوامەکەون و دڵنیابن سەرکەوتوو دەبن. تەنها نەختێکی مەتی دەوێت و بەس کە ئێوە شەتانە. لەبیرتان بێت ئێوە بە پرسیارەتی گەورە و مەترسیداری باوک و دایک بوونتان لەسەر شانە. ئەگەر کوی خاڵەکانی ئێوە لە 120 کەمتر بێت، ئیمامی عەلی ڕەزای خۆی لەوێت دەڵێت گەورەترین گوناه نەزانینە. فردێک نیچە دەڵێت خوداوەند ژیرانە عەقڵی بە مرۆڤ بەخشی و خۆی لە هەر پرسیار و وەڵامێک لە ئایندەدا بوارد. و پێغەمبەری نازدار درودی خۆی لەسەر بێت دەفەرمێت لە ڕۆژی پەسڵاندا خوداوەند سەرەتا لەبارەی عەقڵەوە پرسیارتان لێ دەکات. قورئانی پیرۆزیش عەقڵ بە نور و نەزانی بە تاریکی و نوتەکی شواندووە. نووسەر بڕوای وایە تاکە جیاوازی بنەڕەتی نێوان مرۆڤ و ئاژەڵ عەقڵە. ئێستا تێدەکەن کە عەقڵ و ئاوە چ ڕەگەزێکی گرنگن لە وجودی مرۆڤدا. ئێمە بەنیگاکردن فێر دەبین کە بە چ شێوەیەک پانتایی شەقامێک ببڕین تاوەکو ئۆتۆمبیلێک خۆی نەکێشێت پیاماندا و بە عەقڵ و ئاوە فێر دەبین کە چۆن لە کۆسپ و کەندەڵانەکانی ژیاندا هەنگاو هەڵبگرین بۆ ئەوەی نەکەوین ژیان جێنەمێنین. ئێستا کە دەزانن عەقڵ چرای تاریکی و نوتەکیەکانی ژیانی ئێمەیە، بۆچی ئەم دۆخە گرنگ و پڕمەترسی خۆتان دەرک ناکەن؟ بۆچی بیر ناکەنەوە کە بیرکردنەوە تاکە ڕێگەی ڕزگاری مرۆڤە؟ بۆچی کارێک دەکەن کە لە سوێنەکانی داهاتوودا پەنجەی حەسرەت بە دەدانی پەشیمانی بگەزن؟ تکایە بێدار ببنەوە کە نەئاگایی هەمان خەوی غەفڵەتە و ئەمەش خراپترین و تاڵترین خەوی مرۆڤە. هەروەک پێشتری ژووتمان ئامانج لە نووسین و توێژینەوە ئەوەیە کە بتوانین بە کۆمەکی یەکتر مرۆڤێکی شایستە پەروەردە و پێشکەشی کۆمەلگا بکەین. لە میانەیەدا ئێمە دەستبەرداری ئێوە نەبووین و نابین و پێشوازی لە بۆچوون و پێشنیازەکانی ئێوە دەکەین بۆ نەهێشتنی کێمەسی و کەموکورتیەکانمان. خۆشەویستانی ڕازی کتێب، ئەڵقەی ئەمجارەش کە تایبەت بوو بە کتێبە لەژێر ناونیشانی تکایە باوک و دایکێکی باش بن لە نووسینی مەحموودی نامەنی وەرگێڕانی بیلال بەسام بە کۆتا گەیشت. بۆ ئومێدەی بە خوێندنەوەی ئەم کتێب بتوانی بێتمان پەروەردەیەکی باش بگەینین بە ئێوەی خۆشەویست تا بتوانن لە سبەینەکانی ڕۆڵەکەتاندا بیگەرنە بەر. تا کتێبێکی تر، خواتان لەگەڵ.